گەشتی کلۆدیۆس جەیمس ڕیچ بۆ کوردستان. بەپێی ئەو بەرنامەیەی ڕادیۆی خاک دایناوە بۆ بڵاوکردنەوەی ئەو کتێبانەی کە نرخ و بایەخی خۆیان هەیە تا ئێوەی بیسەر بە ئاسانی شارەزای ئەو کتێبانە بن و ئەرکی خوێندنەوەشیان بۆ ئێوە گریناستۆ. بۆم جارەش کتێبی گەشتی ڕیچ بۆ کوردستان پێشکەشەکەین. ئەم کتێبە لەلایەن کلۆدیۆس جەیمس ڕیچ گەورە سیاسەتمەدار و پیاوی شارەزای ئینگلیزەوە نووسراوە و هەمەی هەمەباقی لە عەرەبیەوە کردوویەتە کوردی. ماوەتەوە بڵێن ڕیچ لەم گەشتەیدا بۆ کوردستان گەلێک زانیاری ورد و بە نرخی تۆمار کردووە. وەک خۆیەڵێ یەکەم ئەوروپاییە کە سەردانی کوردستانی بەو تێر و تەسەلیە کردبێ. بە هیواین کاتێکی خۆش و بەسوود لەگەڵ ئەم کتێبەدا بەسەر بەرن. خوشکبرایانی خۆشەویست بیسەرانی بەڕێز هەموو کاتێکتان شاد و کەمەرن. گەرمترین و جوانترین سڵاوی ئێمەتان لێبێ. فەرمونون لەگەڵ ئاڵلقەی یەکەم لە کتێبی گەشتەکەی ڕیچ بۆ کوردستان. کورتەی ژیانی میستەر ڕیچ. کلۆدیۆسی نووسەری ئەم یادنامەیە لە ڕۆژی 28 مارتی ساڵی 1970 لە نزیک دیگۆنی سەربەبۆرگەندی لە فەرەنسا لەدایک بووە. هەر بە مناڵی جۆزراوەتەوە بۆ بریستۆڵ لە ئینگلتەرە و سەرەتای ساڵانی مناڵی لەژێر سێبەری دایک و باوکیە بەسەر بردووە. هەر بە مناڵیش نیشانەی بلیمەتیەکی بەرزی پێوە دیار بووە، چونکە کاتێ بنچینەکانی هەردوو زمانی لاتینی و یۆنانی لەلایەن خزمێکیەوە پێوترا، کەڵکەڵەی زانین پاڵی پێوەنا کە بەبێ مامۆستا و پشتبەستنی بە هەندێک کتێب خۆی فێری گەلێ زمانی هاوچەرخ بکات. کە تەمەنی ئەگاتە 19 ساڵان لە گەنجینەی خانەدانێکدا لە بریستڵ دەستنووسێکی عەرەبیە دۆزێتەوە. ئیتر خولیایەکی بەتین ئەکەوێتە سەری کە لای ئەم زمانە لەنگەرێ بگرێت. هەرم هاندەرە ئەو خولیابەتینەی لە مێشکدا گەڵاڵە کرد کە خۆی ئامادە بکە بۆ بەدیهێنانی ئەو شتەی لە هەموو هیوایەکی زیاتر مەبەستی بوو. ئەویش توێژینەوەی زانستەکانی خۆرهەڵات بوو کە کارێکی گرنگی کردە سەر جڵەوگرتنی ژیانی داهاتووی. چونکە بەهۆی کتێبێکی ڕێزمان و فەرهەنگێک و هەندێ دەستنووسەوە کە لە بریستۆڵ لە میستەر فۆکسی خواسته بوون، توانی خۆی فێری نووسین و خوێندنەوەی ئەم زمانە گرانە بکات و بە ئاسانی و زمان پاراوی قسەی پێ بکە. تا کە تەمەنی ئەگاتە 11 ساڵی ئەم خولیان نەلەقیوەی وای لێ بکە بێ پشوو لەسەری سوور بێ و پێشکەوتنێکی زۆر لە گەلێک زمانی خۆرهەڵاتیدا بەدەست بهێنێ. لە نێوانیاندا زمانی عیبری و کلدانی و فەرەنسی و فارسی و تورکی و عەرەبی و کەمێکیش چینی و وەک دەریشەکەوێ کوردیشی زانیوە، چونکە زۆربەی ئەو ئاخاوتن و باس و خواسانەی لە گەشتەکەیدا لەگەڵ دانیشتوانی کوردستاندا کردوویەتی بە زمانی کوردی بووە. سەرباری ئەوەش کە سەرنجی گەلێکی بەلای لێکۆڵینەوە دیارەکانی دەڕاکێشە، لە هەمان کاتیشدا بە شێوەیەکی گشتی لایەنی خۆپەروەردەکردنی خۆیشی کەمتر نەبوو. ئەم ڕێبازەی ئەم لە توێژینەوەکانیدا بۆ خۆی تەرخان کرد، وەک چۆن ڕێنیشاندەری کەسانی تریش بوو، نیشانی ئەمیشیدا کە هیند چاکترین مەیدانی دەرخستنی بلیمەتی داهاتوویەتی.
لە ساڵی 1970 یەکێک لەو هاوڕێیانەی بەتەنگیەوە هات لای کۆمپانیای هندی خۆرهەڵات تەقەلای بۆدا کە لە مەیدانی سەربازیدا وەک قوتابیەکی جەنگ وەربگیرێ. کاتێکیش ئەو هاوڕێیەی هەواڵی دامەزراندنەکەی پێگەیاند و نیگەرانی خۆی دەربڕی کە لەوە زیاتری پێ نەکراوە، مستر ریچ ئەوەی نیشاندا کە زۆر پشت بە خۆی بەستێ و بە شادمانیەوە پێڵێ تۆ هەر ئەوەندە وا بکەی بگەمە هند ئیتر ئەوانی تری لەسەر خۆم. ئیتر وەک ئاواتی لاوێتی هەموو ئەندێشە گەشەکەی پڕ بوو لەو پرۆژەیە و بەپەلە خۆی گەیاندە لەندەن و سەری لە بەڕێوەبەرێتی کاروباری هیندا بۆ تەواوکردنی پێویستیەکانی کە ئەبوایە پێش وەرگرتنی کارەکەی تەواویان بکە. لە کاتێکدا میستەر ریچ لە بەڕێوەبەرەتی کاروباری هیندا چاوەڕوانەکە، سەرنجی میستەر وەڵەن سەر چارلز ویلکینسن بەلای خۆیان ڕایکێشێ کە لە زمانەکانی خۆرهەڵاتدا بە شارەزان ناسراوە، چونکە دوای ئەوەی لە زمانەکانی خۆرهەڵاتدا تاقیەکاتەوە زۆر لەوە زیاتری بۆ دەرەکەوێ کە چاوەڕوانەکات و زیرەکیە سەیرەکەی لەو شتانە باڵاتر بووە کە بەهۆیانەوە ئەو زمانەی پێفێر بووە. لەبەرەوە دەم و دەست وەک لاوێکی بلیمەت و دەگمەن کە شایستەی ئەوە بێ هەموو جۆرە فەرمانێکی تری لە ژێر چاودێری خۆیاندا پێ بسپێرن بە ئەندامانی ئەنجومەنی بەڕێوەبەرایەتیەکەی ناساندووە. لەسەر ئەو ڕاستپاردانەش کە دەربارەی شارەزاییەکانی میستەر ریچ باس کرا، خۆلێ خۆشببوو ئادوارباری بەڕێزلێنانێکی زۆرەوە فەرمانبەرێتی کاتب تەحریراتی دەستگای بۆمبایان پێسپارد. بەم جۆرە ڕەوتی ژیانی لە خزمەتی سەربازیەوە گۆڕا بۆ خزمەتی مەدەنی لەو دەستگایەدا، بۆ ئەوەش کە هەردوو زمانی عەرەبی و تورکی باشتر فێر ببێ کە پێشتری شارەزاییەکی چاوەڕوان نەکراوی تیایاندا پەیدا کردبوو، گوێزرایەوە بۆ سکرتارەتی میستەر لۆک کە لەو ڕۆژانەدا وەک باڵوێزێکی حکوومەتی بریتانی بەرەو میسرە چوو. میستەر ریچ لە سەرەتای ساڵی 1940 بە پاپۆڕێکی بارگواستنەوە کە ناوی هیندستان بوو کەوتەڕێ بۆ ئەوەی بگات بە میستەر لۆک لە زەریای سپی ناوەڕاست. بەڵام لەبەر هەر هۆیەک بێ ئەم پاپۆڕە لە کەنداوی ڕۆمانس لە ئیتالیا ئاگری تێبەرەوێ. ئیتر میستەر ریچ لەگەڵ پاپۆڕەوانەکاندا پەنای بردە بەڕۆخی کەتەلۆنیا و لەوێشەوە بە یارمەتی هاوڕێیەکی لە بریستۆڵ سەفەرەکەی درێژە پێدا و دوای مانەوەیەکی زۆر لە ئیتالیا و فێربوونی زمانی شیرینی ئیتالی کەوتە خوێندنی دەرسی مۆسیقا کە ئەو هونەرەی کە لە ژیانی داهاتوویدا خۆشتر و بەچێشتر و بەرینترە بوو. ئیتالیاش لە هەموو ئەو وڵاتانە زیاتر لەگەڵیدا گونجا کە سەردانی کردبوون، بۆیە بە خۆشیەکی گەورەوە لە بیرەوەریەکانی خۆیدا بەسەریە کردەوە. واش ڕێیەکەوێ پێشەوەی بگاتە جێی فەرمانەکەی میستەر لوکی هاوڕێی کۆچی دواییەکە. ئیتر ئەنجومەنی بەڕێوەبەرایەتیەکان ڕێگە بە میستەر ریچەدەن کە خۆی هەر جێگەیەک بە چاکەزانێ بۆ ئەنجامدانی بەرنامەکەی بچێ. لەسەر ئەمەش لە ماڵتاوە بە دوورگە بچووکەکانی یۆناندا ڕوو لە ئەستەمبوڵەکە. میستەر ریچ ماوەیەک لە ئەستەمبوڵە مێنێتەوە و پاشان ئەچێتە ئەزمیر، لەوێژ لەگەڵ چەند لاوێکی تورکدا ئەچێتە قوتابخانە بۆ فێربوونی تایبەتمەندیەکانی زمانی تورکی بە وردەکاریەکانیەوە، نووسین و خوێندنەوە و قۆڵبوونەوە و فێربوونی هەموو جۆرە زانستەکانی ئیسلامی. هەر لەم ماوەیەدا چەندان سەفەری گرنگی لە ئاسیای بچووکدا کردووە و دوایی کراوە بە یاریدەدەری کۆلۆنێل میستی باڵوێزی گشتی بریتانیا لە میسر و بە ڕێگەی قۆبروسدا چووە بۆ ئەسکەندەریە. لە میسریش کەڵکی لە فێربوونی زمانی عەرەبی و شێوە جیاوازەکانی وەرگرتووە. لە هەمان کاتیشدا کاتی دەست بەتاڵی بۆ مەشەقکردنی سواری و بەکارهێنانی شیر و تیر بردۆتە سەر. بڕیاری ژەدا بەڕێی زەویدا بچێ بۆ کەنداوی فارسی بۆ ئەوەش کە نەیناسن جلوبەرجی میرانەی لەبەر کردووە و گەشتی بە زۆربەی ناوچەکانی فەلەستین و سووریادا کردووە و پشتی بەو زمانە تورکی و نەرێتەیان بەستووە کە زانیوێتی.
چاوقایمانە سەردانی دیمەشقی کردووە و لە کاتی سەردانی حاجیاندا کە بەرەو مەککە خۆیان ئامادە کردووە چۆتە ناو ئەلمەسجد الکەبیرەوە کە ئەمەش کارێکە لەو ڕۆژەدا ژیان بایی خۆی بووە. ئەگەر پێیان بزانەیە کە دیانە لە دیمەشقیشەوە چۆتە حەڵەب و لەوێشەوە بەڕێی ماردین و بەغدادا ئەچێ بۆ بەسرە، لەوێشەوە بۆ بۆمبای کە لە ئەیلولی 1897دا ئەیگاتێ. زرینگیشی لە زمانەکانی خۆرهەڵات و نەریتیاندا توانایەکی وایدا بوویە کە بتوانێت بە جلوبەرجی تورکانەوە لە گورجستان چاوبەست لە خەڵک بکات و لە دیمەشقیش لە ناو هەزاران حاجیاندا کە بەرەو مەکە ئەچوون چەند هەفتەیەک بمێنێتەوە بەبێ ئەوەی سەرگەرمترین و وریاترین موسڵمان هەستی پێ بکە. دوای ئەوە بە ماوەیەکی کەم بەرژەوەندی گشتی بریتانی وای پێویست کردووە نیشتەجێیەک لە بەغداد دابمەزرێن و ڕای هەمووانیش لەسەر ئەوە کۆبۆتەوە کە میستەر ڕیچ تاقە کەسێکە شایستەی ئەم کارە بێ. خۆیشی هەر بۆ ئەمە داوای دامەزراندنی کردبوو. لەبەرەوە پێشەوەی بگاتە 24 ساڵی بەهۆی لێهاتووی خۆیەوە دوو جار بەرز کراوەتەوە و چووە بۆ بەغدا. ڕیچیش ماوەیەکی کەم دوای ئاهەنگی ژنهێنانی کە لە 22 کانونی دووهەمی ساڵی 1898دا بووە چووە بۆ نیشینگەکەی کە بەغدا و بەسرەشی گرتوتەوە. ئەنجام لە بەغدا سەقامگیر بووە کە بارەگای والیشی لێبووە، چونکە بەو هۆیەوە کە شوێنەکەی لە ناوەڕاستدا بووە توانیوێتی کاروباری سیاسی خۆی لەگەڵ دام و دەستگای والیدا بەڕێوە بەرێ و ئەو دەنگ و باسانەش ببیستێ کە لەو سەردەمەدا لە ئەوروپاوە هاتوون و پڕبوون لەو هەواڵانەی کە چاوەڕوانەکرا نەپلیۆن ئینگلتەرە و هند بگرێ، بەهۆی هەستبەرزی و دووربینی لە کاروباری سیاسی و ئاگداربوونی لە ڕەوشت و خوی خەڵکەکە و بەخشندەی خۆشیەوە زۆر خێرا توانیوێتی ڕێزی خۆی لای میری و لای خەڵکیش پەیدا بکە. بەپێی ئەو خۆش کە دەسەڵاتدارێتی تورک بەخۆیەوە گرتووە لە سەردەمی نیشینگەیی ئەمدا چەندان شۆڕش لە ناو دام و دەستگای میریدا ڕوویداوە و چەندان والیش گۆڕاون و میستەر ڕیچیش بەهۆی ڕەوشتی بەرزیەوە توانیوێتی لە ماڵەکەی خۆیدا پارێزگاری و داڵدە بۆ هەموو ئەوانە مسۆگەر بکە کە جاروبار بەهۆی ئەم کودەتا سیاسی و نائاساییانەوە کەوتۆتە مەترسی و تەنانەت ئەم پارێزگاریە تەرخان کراوە بۆ بنەماڵە و دەستە ژێرکەوتوەکان کە ئەگەر ئەم پەناگەیە نەبووە ڕزگاریان نەئەبوو، چونکە ماڵەکەی ئەم پەناگەیەک بووە کەس نەیوێراوە لە خۆیەوە توخنی بکەوێ. ئەم دادپەروەریە ڕەسمی و نیازچاکیە بووە بۆتە هۆی ئەوەی گەلێ جار خەڵق هیچ سەنگێکیان بۆ گفت و پەیمان و قسەی والیەکانیان دانەناوە ئەگەر لەلایەن ئەمەوە زامن و پشتگیری نەکرایە. نزیکەی 6 ساڵێ لە بەغدا بەسەرەبا لە هاوسەرەکەی و مستەرهاینی برینپێکی نیشینگەکە زیاتر کە لە هەمان کاتیشدا یارمەتی دەری بووە هیچ هاوڕێیەکی ئەوروپایی نەبووە. کاتی دەستبەتاڵی خۆی بەو لێکۆڵینانەوە بەسەر بردووە کە خۆشی ویستون، لەبەرەوە کۆمەڵێک سەرچاوەی پێویستی بۆ نووسینی کتێبێک دەربارەی مێژووی فەرماندارێتی بەغدا و ناوچە جوگرافیەکەی و سەرژمێری کۆکردوتەوە و دەستی کردووە بە گردکردنەوەی دەستنووسەکانی خۆرهەڵاتیانە کە لە پێناوی کۆکردنەوەیاندا درێغی لە ڕەنج و پارە سەرفکردندا نەکردووە. پێڕستی ئەم کۆمەڵەیەشی وەک ئەوسا بۆ داناوە لە چەند ژمارەیەکی کانگەکانی خۆرهەڵاتدا کە لە ڤیەننا دەرچووە بڵاو بۆتەوە و ڕازگۆترین بەڵگەن بۆ پێوانەی ئەو سەرکەوتنەی لەو باسانەیدا بەدەستی هێناوە. هەروەها کۆمەڵێکی تری دەوڵەمەندی بە مەدالیا و درا و خشڵ و بەردی هەڵقۆڵرا و ڕێکخستووە کە لە بابل و نینەوا و تەیسەفون و بەغدا دۆزرا بوونەوە. گەشتێکی بابلیشی بۆ لێکۆڵینەوەی پاشماوەی ئەو شارە کۆنە کردووە و پوختەی سەرنجەکانی خۆی لەو کتێبەدا تۆمار کردووە کە ناوی ناوە
یادداشت لە کەلاوەکانی بابلەوە کە بۆ یەکەم جار لە ڤیەننا لە گۆڤاری کانگەکانی خۆرهەڵات و دواییش لە ئینگلترا چاپ کراوە. لە کۆتایی ساڵی 1913دا بەهۆی تێکچوونی باری تەندروستیەوە ناچار بووە کاری نیشنگەی بەغدا بۆ میستەر هاینی یاریدەدەری بەجێ بهێڵێ و لەگەڵ هاوسەرەکەیدا بچێ بۆ ئەستەمبوڵ و ماوەیەک میوانی میستەر واڵان سەر ڕۆبەرت لتسن بووە کە ئەو کاتە لای بابلعالی باڵێزی بریتانیا بووە. ئیتر لە سەرەتای ساڵی 1914دا چەند شتێک وایان لێ کردووە درێژە بە سەفەرەکەی بدات و بە بولگاریا و هەنگاریا و تا ڤیەننا و دواتریش گەیشتۆتە پاریس کە تازە سوپای هاوپەیمانەکان داگیریان کردووە. ئیتر هەر لە پاریسدا ماوەتەوە و دەرفەتی ناسینی گەلێ لەو پیاوە ناسراوانەی بۆ ڕەخساوە کە لەو ڕۆژە تووشانەدا لەوێ گرد بوونەتەوە تا بۆناپارت گەڕاوەتەوە و هەر یەکەیانی بۆ جێی خۆی پەرت و بڵاو کردوێتەوە. لە گەڕانەوەشیدا بەرەو بەغدا بە سویسرە و میلاندا تێپەڕ بووە و لەوێشەوە چووە بۆ بندوقیە و بە ناچاری ماڵاوایی لە ئیتالیا کردووە و بە تریێستەدا ڕابردووە. لەوێشەوە بە ڕێگەی کۆرفۆ و ئەرخەبیلدا چووە بۆ ئەستەمبوڵ و بەدەم ڕێگەشەوە سەردانی گەلێ دوورگەی کردووە و تیایەندا گەڕاوە تا شوێنەواری کۆنی تەروادە بدۆزێتەوە. لە ئەستەمبولیشەوە بە ڕێگەی ئاسیای بچووکدا گەڕاوەتەوە بۆ بەغدا و بە پێی تواناش هەوڵی داوە لەم سەفەرەیدا بە ڕێگەیەکی جیاوازتر لەو سەفەرەی بۆ ئەوروپا کردوویەتی بڕوات و زیاتر بایەخ بدا بە جوگرافیای ئەو وڵاتە و بە تایبەتیش هەڵکەوتی چیاکانی کە لە دۆڵی ڕافیدەینیش نزیگە بێتەوە، سەردانی کەنیسەکانی سەریان و کلدانەکات و زانیاریش دەربارەی ئەو ڕەگەزە سەیر و نامۆیە کۆ ئەکاتەوە کە پێیانەوترێ ئSD. دوای ئەوەی ئەگاتەوە بارەگای نشینگەیەکی خۆی دەسەکاتەوە بە درێژە پێدانی ئیشە کۆنەکانی. لە ماوەی ئەو 5 ساڵەدا کە لەوێ ماوەتەوە توانیوێتی گەلێ دەستنووسی تازە بخاتە سەر کۆمەڵە دەستنووسەکانی تری بە جۆرێ کە بەرهەمە کۆکراوەکانی بوون بە بەنرخترین کۆمەڵە دەستنووسێک کە لە خۆرهەڵاتدا کەسی تر نەیبووە. هەرمانەوەیشی لە بەغدا یارمەتی ئەوەی داوە ئەم کارە بە ئەنجام بگەیەنێ. هەروەها کۆمەڵە دراوە یۆنانی و ساسانی و ئیسلامیەکانی زیاتر بکات و کۆمەڵە خشڵ و بەردە هەڵکۆڵراوەکانیشی و بە تایبەتی لوولە بابلیەکانی زیاتر بکات. هەر لەم ماوەیەشدا بووە دووەمین گەشتی بابلی کردووە. وەک پێشتریش باسمان کرد لە ساڵی 1920دا باری تەندروستی وای پێویست کردووە ئاڵوگۆڕێک لە ئاوهەوادا بکە. بۆیە گەشتێکی بۆ کوردستان کردووە کە ڕووداوەکانی ئەو سەردانەی لەم گەشتنامەیەدایە. لە گەڕانەوەشە سەردانی گەلێ کەنیسەی دیانی کردووە، بە تایبەتی ئەوانەی کە لە سەفەرەکانی پێشوویدا دەرفەتی سەردانیانی نەبووە. بۆیە توانیوێتی گەلێ دەقی کۆنی سەریانی و کلدانی بە کەڵکی کتێبی پیرۆز کۆبکاتەوە و کتێبخانەکەی پێ دەوڵەمەند بکە، جگە لە گەلێ دەستنووسی دەگمەنی تر. هەر لەو دەمانەدا خۆی ئامادە کردووە سەردانی بۆمبای بکە، چونکە حاکمی گشتی ئەوێ بە پلەیەکی گرنگ دەیمەزراندووە، بەڵام وەڕێکەوتووە پارەگای نیشینگەیەکەی بە فەرمانی والی یان بە هاندانی ئەو پەلامار بدرێ و میستەر ڕیچ توانیوێتی بە زەبری چەک بەرەنگاری ئەم هێرشە ببێتەوە و پاشان چووە بۆ بەسرا. لەو کاتانەشدا کە چاوەڕوانی پێشنیاری دەوڵەتەکەی خۆیەکە کەڵکی لەو ماوەیە وەرگرتووە و سەردانی شیرازی کردووە و لەوێوە سەردانی کەلاوەکانی پەرسپۆلس و کۆرش و پاشماوەکانی تری ئەو ناوەی کردووە. لە کاتی مانەوەیدا لە شیراز نەخۆشی ڕشانەوەی بە جۆرێک تێدا بڵاو بۆتەوە، مەترسی خستۆتە هەموو دنیاوە، چونکە تەنیا لە چەند ڕۆژێکدا هەزاران کەسی ناوشار مردوون کە شارەکە خۆی نزیکەی 40,000 کەس بووە. ئەمە بۆتە هۆی ئەوەی حاکمی ئەو شارە بە خاو و خێزان و گەورە پیاوان و خانەدانەکان و
ئەو خەڵکە هەژارانەش کە توانیان خۆیان دەرباز بکەن شاریان جێهێشتووە. ئەم پەتایە نینۆکی لە ڕیچش گیر کردووە، بۆیە ڕۆژی 4 تشرینی یەکەم کاتێ لە گەرما و دێتە دەرێ نیشانەکانی ڕەشانەوەی لێ دیاریەدات و سەرەڕای ئەو هەموو چاودێری و چارەسەرکردنیشی، بەڵام بەرەبەیانی ڕۆژی دوایی تر واتە 5 تشرینی یەکەمی ساڵی 1821 کۆچی دوایی کات و لە یەکێک لە باخچەکانی پاشایەتی جیهاننوما ئەنێژرێ کە پێشتر نیشتەجێی خۆی بووە و بۆ لە بیر نەچوونەوەیشی پەیکەرێکیان بۆ کردووە. لە پاش خۆشی گەلێ دەستنووسی بەجێهێشت ئەو یادنامە ڕۆژانە تێر و تەسەلەی کە بەدەم ڕێوە لە بەغداوە بەرەو ئەستەمبۆڵ نووسیوێتی و ئەوەش وەک خۆی پێیوا بووە تاقە سەفەرێک بووە کە هاوسەرەکەی بە سواری ئەسپ لەگەڵیدا بووە. هەروەها لە سەردانیا لە ئەستەمبۆڵەوە بۆ ڤیەنا و لە پاریسەوە بۆ بەغدا هەمووی یادنامەی ڕۆژانەی لەسەر نووسیون. جگە لەو یادنامە ڕۆژانەیی لە کوردستان نووسیوێتی و هەندێکی لەم کتێبەدا چاپکراون. چەندان لاپەڕەی تریشی نووسیوە کە هەمەجۆر باسییان تێدایە. کۆمەڵە دەستنووسە بە نرخە خۆرهەڵاتیەکەی و درا و شتەکانی تریشی پارلەمانی بریتانیا بۆ مۆزەخانەی بریتانیای کڕیەوە کە تا ئێستاش هەر لەوێن. لێرەشدا پێویست بەوە ناکە باسی ناوەرۆکی لاپەڕەکانی ئەم کتێبە بکەین چونکە خۆیان باسی خۆیانەکەن. یادنامەی پیاوێکی مەزنە دەربارەی وڵاتێکی تازە کە گەشتوەرانی تر بە پەلەو ڕاگوزاری بە هەندێک جێگایدا تێپەڕیون و لابەلا ناویان هێناوە. بەڵام ئەم یادنامە ڕۆژانەیە تیشتێکی تازەتر و گەش ئەخاتە سەر جوگرافیای کوردستان و نەرێتی خەڵکەکەی، چونکە ئەو خاڵە جوگرافیانەی لەم کتێبەدا لێکۆڵینەوەیان لەسەر کراوە نەک هەڕووناکەرەوەی هەموو لایەکی کوردستانن، بەڵکو یارمەتی دەرێکیشە بۆ ڕووناکردنەوەی شوێنە نزیکەکانی ئەم بەشەی ئاسیا. گومانیش لەوەدا نییە کە میستەر ڕیچ حەزی یەکرد تێبینی و لێکۆڵینەوەکانی دەربارەی ئەم سەفەرەی بڵاو بکاتەوە، چونکە هەموو ئامرازێکی ڕووپێوی هونەری بۆ بەکارهێناوە و لەم گەشتنامەیەدا زۆر بە وردی ئەو خاڵانەی دەستنیشان کردووە کە ڕێنمایی سەفەرەکەیان کردووە. خۆ ئەگەر مەرگ مەودای بدایە خۆی ئەم گەشتنامەیەی بۆ جەماوەر بڵاو کردایەتەوە، ڕەنگە گەلێشتی تازە و گەلێ زانیاری تر کە لە مێشتیدا ڕەنگی بۆ ڕشتبوون و پەیان خۆردبووە و لە کاتی نووسینی گەشتنامەکەدا تۆماری نەکردبوون ئامادەی کردبوون بۆ کاتی بڵاوکردنەوەی و ئەم گەشتنامەیەی پێ دەوڵەمەند کردایە. لە هەمان کاتیشدا بەهۆی قەڵەمە بە بڕشتەکەی و ئەو بەرنامە وردەی بۆ ڕووپێوی هونەری دایناوە توانیوێتی لە هەندێ بەشی کوردستاندا ئەنجامێک بەدەست بهێنێ کە پێشتر لامان شاراوە بووە و لە باشترین نەخشەکانی وڵاتەکەماندا نەبووە و لە هیچ پارچەیەکی تری ئاسیادا ئەنجام نەدراوە کە ئەمەش داهێنانێکی شەرافەتمەند بووە بۆ خۆی و بۆ وڵاتەکەی. فەرمون لەگەڵ ئاڵلقەی دووهەم بەغدا 16 نیسانی ساڵی 1820. بۆ خۆ دەربازکردن لە دەست خرچەی هاوین لە هاوینەکانی بەغدا ئەمساڵ نیازی سەردانی چیەکانی کوردستانم خواست، چونکە پێیان وتبووین لەوێ کەش و هەوایەکی جیاوازتر لە چاو ئەوەی بەغدا هەیە و لەبەرەوەش کە کوردستان لە ئەوروپا کەمتر ناسراوە و منیش ناسیاوێکی زۆرم لەوێ هەبوو کە زۆریان بانگهێشتن کردبووم بۆ سەردانیان، بۆیە پێم خۆش بوو هەلێکی ترم بۆ بڕەخسێ تا ئەو تینوێتیم بشکێ کە مەگەر
هەر بە سەردانی وڵاتێکی تازە پاراوە بوو. لەم جارەشیاندا هەستەکەم پێویستە بە شێوەیەکی ڕسمی گەشت بکەم. هەر لەبەرەمەش بوو کە ڕیچ خانمی هاوسەرم ئەرکی ئەم سەفەرە سەختە لە تەختە ڕەوانێکدا بچێشێ کە قەرەواش و تایبەتمەندانی حەرەم چاودێریانە کرد. بۆ ئاسانکردنی ئەم ئەرکەش ئەوەندەی بتوانرێ بە چاکم زانی ئەسپێکیشی لەگەڵدا بنێرن تا لەو جێگایەنەدا کە لەبەر چاو نابێ سواری ببێ. هەڵکەوتی پلەپایەی فرمان و جێگەکەشم وای پێویستە کرد ژمارەیەکی زۆر فەرمانبەر و خزمەتگوزارانی خانووی نیشینگەیی و ئەوانش کە ڕێگەیان درابوو بۆ یاوەریمان لەگەڵ خۆمدا بیان بم تا کۆمەڵێکی زۆر پێک بهێنین. بۆ خۆ ڕزگارکردنیش لەو مەسرفەی کە ئەبوایە بۆ ئەو سەربازانەی ناوخۆ کە بۆ پارێزگاریمان لە مەترسی ڕێگەوبان یاوەریان نەکردین دەستە پاسەوانێکم هێنا کە بریتی بوون لە 25 سەرباز و ئەفسەرەکەیان. ئەمانەش ئەوانە بوون کە حکوومەتی بۆمبای وەک پاسەوان بۆ خانووی نیشینگەیی بە تایبەتی داینابوون. ئەم پاسەوانانە ڕێزێکی تایبەتیان هەبوو، پیاوگەلێکی ئازاش بوون و وەک هەستی شمەکرد ئەم سەفەرەیان پێخۆشە. پاشاش لوتفێکی گشتی نوان بەوەی هەرچی لەدەست هات بۆ ئاسانکردنی سەفەرەکەمان هەر لە دەستور و فرماندەرکردن و نامەنووسینەوە بۆ ئەوانەی لە ناوچەکانی خۆیاندا دەستیانە ڕوا تا ڕاستپاردەی گەرم بۆ پاشای کوردستان و سەرکردەکانیان. گوندی ئەدوخلە کە 25 میل لە سەرووی بەغداوە دوورە بۆ ئەوەم دەستنیشان کرد کە یەکەمین شوێن یان ژوانگەی بە یەکتر گەیشتنەوەی گشتیمان بێ بۆ حەرەم و کەلوپەل و پاسەوان و ئەوانەش کە لەگەڵ خۆمدا نایەن. بەو هۆیەشەوە کە ئەمڕۆ سەردانێکی زۆرم لەلایەن ئەوانەوە کرا کە بۆ ماڵاوایی و ئومێدی سەفەری سەرکەوتوو ئاهاتنە دیدەنیم لە بەغداوە درەنگ بەڕێکەوتم. بەڵام ئەو درەنگکەوتنەم شوێنەوارێکی وای جێنەهێشت باس بکرێ، چونکە قۆناغی یەکەممان ئەو پەڕەکەی نەئەگەیشتە 5 کیلۆمەتر کە باخەکەی هاوڕێی دێرینە و قۆناغدارم حاجی عەبدوڵڵا بەگ بوو کە تکای لێکردم ماڵەکەی بکەمە یەکەمین قۆناغ. سەعات 5 دوای نیوەڕۆ بە گورجی سواری ئەسپەکەم بووم و لە نێوان 6 و 7دا گەیشتم و بەگ بەو پەڕی ڕێزەوە پێشوازی کردم و سەیریشم کرد خواردنێکی ئێجگار نایابی تورکیانەی بۆ ساز کردوین و ساڵحە خانمیش پێشوازیەکی بەشان و شکۆی ڕێچ خانمی هاوڕێی کرد. ئەم خانمە یەکێک بوو لە ژنە کۆنەکانی ئەو سلێمان پاشایی کە نزیکەی 20 ساڵێک حکمی بەغدای کرد و لە ساڵی 1804 کۆچی کردبوو. سلێمان پاشا لەگەڵەوەشدا کە مەملوکێکی گورجی پێشخۆی بوو، بەڵام بەهرە و توانای باشی هەبوو، بۆیە بەهۆی هێز و بڕیاری گورج و گۆڵانە و سەلیقەیەوە توانی بووی زۆربەی هۆزەکانی سەر بە ناوچەی دەسەڵاتی مل پێ بدا و خێڵە دوورەکانیش لێی بترسن. لەبەرەوە لە سەردەمی ئەمدا کشت و کاڵ و بازرگانی گەشەی کرد و بەغداش پێشکەوتنێکی گەورەی بەخۆیەوە دی. 3 کوڕیشی لە دوای خۆی جێماون کە لەبەر ڕێزی باوکیان لای خەڵکی شار خۆشەویستن و هەر پاشایەکیش کە لە دوای باوکیان هاتۆتە سەر حکم هەروە بوون بۆیان. دوان لەم کوڕانە هەر یەکەیان لەگەڵ دایکی خۆیدا ژینێکی زۆر باشەژی بە ئەندازەی خەڵکی وەک ئەمان کە پلە و پایەیەکی هەبێ و لە جێگەیەکدا بن کە چاوی دەوڵەت بەخیلیان پێبەرێ، بە تایبەتیش سێیەمیان کە گەورەکەیانە و پایەیەکی هەیە حسابی بۆ کرێ، تا لە ئەنجامدا بەهۆی فرت و فێڵەوە توانی بووی بگاتە پاشایەتی و چەند ساڵێکی کەم لە خێر و خۆشی جێگاکەیدا بژی کە پاشان داودی زاوای توانی بیکوژێ و پاشان فەرمانێک لە بابلعالیەوە وەربگرێ کە پشتیوانی حکومدارێتی بکە. حەڤدەی نیسانی ساڵی 1820 سەعات 7:04 بەیانی مۆڵەتم لە حاجی عەبدوڵڵا بەگ خواست و خانووی گوندەکەیم جێهێشت. ڕێگەکە بە زەویەکدا ڕەتە بوو کە هەرگیز دڵی نەئەکردەوە.
تا لە سەعات 12:45 گەیشتمە چادرگەکەمان لە ئەدوخلە. بەڵام هاوسەرەکەم سەعاتێ دوای گەیشتنی من گەیشتە ئەوێ. بۆ دڵنیابوونیش لە کۆمەڵەکەمان چاوێکم بە چادرگەکەتە گێڕا. دامەزراندنی ژمارەیەکی وە لەو گوندانەی گوێڕێگەدا کارێکی ئاسان نەبوو، بۆیە ناچار بووم چادر لەگەڵ خۆم بهێنم و هەندێکیش عەرەب بۆ هەڵدان و کۆکردنەوەی بەیانیان و ئێوارانی چادرەکان بهێنم. چادرەکان 14-15 بوون کە لەوە کەمتر بوون جێگەی کۆمەڵێکی 50-60 کەسی تیا بێتەوە. بەڵام تا هەر دەستەیەک لە شوێنی خۆی دانەمەزرا و تا هەموو کاروبارەکان بە تەواوی سەخامگیر نەبوون، ژاوەژاو و شڵەژاوی بە درێژی ئەو ڕۆژە چادرگەکەی بەرنەدا. شەویش هەندێ باران باری و وڵاغدار و چادرەوانە کڵۆڵەکان و وڵاخەکان تەڕبوون، ئەوانەی کە هەرگیز کەس بیری لەوە نەکردبەوە کە پێویستیان بە چادرە. من و میستەر بێڵینۆ هەندێ سوارەی کەمی تایبەتمەندی خۆمان لە سەعات 6:15 پێشەوەی ئەوانی تر بکەونە ڕێ لە چادرگەکە سوار بووین. هەستم بە گەشتکەیەکی تەواو کرد بەوەی لە شڵەژان و لە ژاوەژاوی چەند زمانێکی جیاجیا ڕزگارم بوو، چونکە ژاوەژاو و پڕمەی وڵاخ و دەنگی زەنگوڵەی هێستر و حەپەی سەگ هەموویان ئەو شتانن کە چادرگەیەکی خۆرهاڵەتی تەواوەکەن. هاوسەرەکەشم بە دوامان داهات کە لە ناو تەختە ڕەوانەکەیدا بوو لەگەڵ ئافرەتانی دەست و پەیوەندیا بوو کە ئەوانیش لە کەژاوەدا بوون. جۆرە باڵینەیەکە بەم لاولای هێستردا دابەسترێ، هەندێ پاسەوانی سوارەشیان لەگەڵ. دابوونەریتی تورکی وای پێویستە کرد کە هەردوو کۆمەڵەکەمان بە تەواوی لە یەکتر داببڕێن. ئەمەم بۆ خەڵکەکەی خۆیان هێشتەوە تا پەیڕە و خوو خدە بخەن و بە جۆرەی هەڵسەنگاندنی خۆیان بۆ پلە و پایە و نەرێت ڕەفتار بکەن. چونکە من هەمیشە خۆم وەڕاهێناوە بۆ ئەوەی ئاسوودە بم و شەرەفی وڵاتەکەم پێویستیەکە دابوو نەریتی ناوخۆ چۆن ڕێگادا وا بجوڵێمەوە. لەبەرەوەی تورکەکان پابەندی دابوو نەریتن و خەڵکێکن تا بڵێ بایە خەدەن بە ڕوخسار و پۆشتەیی و بڕوایان وایە ئەمە شتێکی پێویستە و هەر کەسیش ئەمە ڕەت بکاتەوە وەک ئەوە وایە سووک و نەزان بێ و لەگەڵ خوو خدەی کۆمەڵگای گەشە کردوودا ڕانەهاتووە. لەسەرمانەشەوە ڕێنادەن ئافرەت بێتە بەرچاو و گوێ. منیش پێم وایە هەر تورکێک قێز لەم جۆرە شتانە بکاتەوە ئەبێ لەوانە بێ کە هەندێ ڕەوشتی بەرزی لەدەستدا بێ. هەرچۆنێ بێ من ئەمەم لای ئەوانەوە بۆ دەرکەوتووە کە ناسیومن. ئەو پەڕی دڵنیاشم و ئەو ڕێز و سۆزەی موسڵمانەکان لێیان گرتین هی ئەوە بوو ڕێزی دابوو نەرێتیانمان گرت لەم ڕوانەوە و هەستیانمان بریندار نەکرد بەوەی خوو خدەیان ڕەت بکەینەوە کە زیان بەخش نەبووە و چاوەڕێی ئەمەشیان لە ئێمە نەئەکرد داوایان لێ بکەین دەستبەرداری ببن. بەو هۆیەوە کە ڕۆشتنی ئەمڕۆمان بەناو قوڕدا بوو زۆر ماندووی کردین. لە نێوان سەعات 8 و 9 لە جێگەیەک ناوی موحسین پاک بوو کە مەزاری ئیمامێکی بچووک بوو لە نزیک جۆگەیەک کە لە ئەلخاڵس هەڵگیرا بوو دابەزین بۆ ئەوەی قاوەیەک بخۆینەوە. لە سەعات 11:45 گەیشتینە قۆناغەکەمان کە لە چاڵایی جۆگەیەکی پەرشوو بڵاودا بوو. نۆزدەی نیسان. دوێنێ دوای نیوەڕۆ هەورە گرمە و جێژەڵوکە لە خۆرهەڵات و باکووری خۆرهەڵاتەوە دەستی پێکرد و لە سەعات 7:15 بارانێکی تند باری و ئاسمانیش هەر بروسکەیەدا. پاشان لە شەودا جێژەڵوکەکە خاو بووەوە و هەوریش کەمێک ڕەویەوە. بەڵام لە نیوەی شەودا جێژەڵوکەی تونتر دووبارە بووەوە و بارانیش خۆرتر باری و تا ڕۆژ بووەوە هەورە بروسکە هەر بەردەوام بوو. ئیتر چادرەکانمان قورس ببوون و خەریک بوون وایان لێبێ نەپێچرێنەوە و بار نەکرێنەوە و بارانیش ئەوەندە باری بووە سەر زەوی کە نیازی سەفەری ئەمڕۆی لەسەر دەرکردین. ئەو شوێنش کە لای جۆگە پرژەکەەوە چادرمان لێ هەڵدا بوو پڕ بوو لە دوو پشک.
بەیتاڵچێکەشمان کاتێ ویستی بووی شوێنێکی چاک لە گوێجۆگەکە چاک بکە گوایە پێی وایە بۆ خەوتن چاکە چوار دوو پشتی دیبوو. هەروەها کۆمەڵەکەشمان لە دەور و پشتی چادرەکان ژمارەیەکی زۆریان دیبوو. ئەمەش بۆ هەموو جێگایەکی گردەڵانی و کەلاوەی ئەم وڵاتانە شتێکی ئاسایی بوو. چونکە شوێنێک لە نزیک شەهرەبان هەیە پڕە لە دوو پشک. لە سەعات 4 دوای نیوەڕۆژدا بایەکی خۆراوایی هەڵی کرد، بای باشووری لادا. پلەی گەرما لە سەعات 7 پێش نیوەڕۆدا 66 بوو، لە سەعات 3 دوای نیوەڕۆدا 76 پلە و لە 10 شەودا 66 بوو. بیستی نیسان بە درێژایی شەو بارانێکی توندباری و بووە هۆی بێزاریەکی تەواو. سەفەری ئەمڕۆشمان لەو شتانە بوو کە نەکرێت. لە نیوە شەودا باران و بروسکە دەستی پێکرد، بەڵام زۆری نەخایەن. هەورە بروسکە نەبێ کە لای باکووری خۆراواوە لە سەعات 1 تا 3 هەر بەردەوام بوو. زۆربەی جێجەڵوکەکانیش لە باکووری چادرگەکەمانەوە هەڵیە کرد. پاشان هەور ڕەویەوە و لەگەڵ هەڵکردنی بایەکی کەمدا لە سەرووی باکووری خۆرهەڵاتەوە ئاسمان ڕوون بووەوە و بەش بە حاڵی خۆم وەرزێکی ئاوا سەیرم نەدیوە، بەڵام زەبرێکی قێزەونی لای ئێمەی ڕێبواران هەبوو. پلەی گەرماش لە کاتی جێژەڵوکەکەدا 66 بوو. بیستویەکی نیسان بە درێژایی ئەمڕۆ هەورە بروسکە ئاسۆی گرتبووەوە. بروسکەش لە ئێمەوە دوور بوو. ئەمەش بوو هۆی نیگەرانیەکی زۆر بۆمان. لە بەیانیشدا با لە خۆرهەڵات و باشووری خۆرهەڵاتەوە هەڵی کرد. سەعات 6:30 دەستمان کردەوە بە ڕۆیشتن و ڕشێنەی بارانێک لێداین کە بایەکی باشووری خۆرهەڵاتی هێنابووی. تا ماوەیەکیش هەور هەر بەژوور سەرمانەوە بوو. هەندێک جاریش درێغی لێ نەئەکردین و ناو بەناو ئەی باران. لە سەفەری ئەمڕۆماندا 15 لادێیمان لەگەڵدا بوون بۆ چاکردنەوەی پرد و ڕێخۆشکردن لە بەردەم تەختە ڕەوانەکەدا. ڕۆشنەکەشمان گران بوو. لە زۆربەی بەشەکانی ڕێگەکەدا بە ناو ئاو و قوڕاودا ڕەت بووین تا سەعات 10 پێش نیوەڕۆ گەیشتینە چوبۆق. ئیتر لەوێ لە شوێن چادرگە کۆنەکەمان لاماندا و سەیریشمان کرد وشکە. تەختە ڕەوانەکە نیو سەعات پێش ئێمە بەڕێکەوتە بوو، بەڵام 5 دقیقە دوای ئێمە گەیشت. لە مەترسیەکانی سەفەری وادا لەگەڵ کۆمەڵێکی زۆردا ئەوەیە کە لادێیی هەموو ئەو زەخیرە باشانەی هەیانە لە ترسی لێزەوتکردنیان ئەیشارنەوە، بە تایبەتیش کە بزانن لە ناو کۆمەڵەکەدا فەرمانبەرانی دەوڵەتی تێدایە. لە ئێوارەدا هەور بەری ئاسمانی گرتەوە و لە دوای خۆراوابوونیش لە باکوور و سەروی خۆراواوە هەورە بروسکە دەستی پێکرد. لە پڕێکشدا سروەیەکی تند لە باشووری خۆرهەڵاتەوە ئاوقەی بوو. ئیتر ئاسۆ ڕەشدا گەڕا و لە باڵی قەلە ڕەشکە ئەچوو. هەورە بروسکەش لە هەموو لایەکەوە دەستی پێکردەوە و پەیتا پەیتا وای ڕووناکە کردەوە کە یادم نییە لەو جۆرەم دیبێ. بەڵام هەورە بروسکەکان هێشتا هەر لێمانەوە دوور بوون. لای خۆراواشەوە ئاسۆ تاریک بوو. بێڕووناکاییش لەو خەیاڵە ئەچوو کە لۆرد بایرۆن لە خەونە ترسناکەکەیدا سەبارەت بە کوژانەوەی تیشکی خۆر دیبووی. هەستمان بە سامناکی شەوە زەنگەکە نەئەکرد مەگەر لەو کاتانەدا نەبێ کە ئەکەوتنە نێوان بروسکەکانەوە. لەو جێگە تاریکەدا ڕووناکیەکەی بە بڵاوی لێمانەوە دەرەکەوت و ناو بەناو تیری ڕووناکیمانەدی بەر زەویە کەوتن. هەرچی جارێکیش تیشکی بروسکەکە زەویەکەی ڕووناکە کردەوە، پاسەوانێکی هیندیمانەبینی خۆی داوە بەسەر تفەنگەکەیدا، یان چادرێک کە کۆمەڵێک قەتارچی خۆیان تێخزاندووە، یان دەستەیەک ڕێبواری ماندوو بەو بیابانە ترسناکەدا ڕێیەکەن. دیمەنەکە لەو دیمەنانە بوو کە شاعران ئێجگار شانازی پێواکەن، بەڵام خستی بووینیە بارێکی وان ناخۆشەوە کە چاوەڕێ بکەین
زریان و لافاوێک هەڵبکەن. چادرە تەنک و نیمچە دڕاوەکانمان بەرگەی نەگرن تا لە دواییدا جێژەڵووکەکە کاتێت تەوژمی بای دژ بە یەک لە هەموو لایەکەوە بەڕێکەوتن دەرکەوت ڕووە و باشووری لای ئێمەوە تێپەڕی و لە تاوە بارانێکی تند نەبێ کە 3 سەعاتی خایاند لە سەعات 9 تا 12 بارانی تری لێ نەداین. پاشە و تاوە بای توندی باشووری خۆرهەڵاتی هەڵی کرد، بەڵام چێچ و مێشولە و بیرەوەریەکانم لە چەرمەسەریەکانی بەغدا تا نزیکەی بەرەبەیان خەومیان زڕاند کە ئیتر ئاسایی لێی خەوتم. نیسان سەعات 5:30 ئەم بەیانیە کە هەستام سەیری ئاسمانم کرد بەرجێکی خۆڵەمێشی تێری پۆشیوە و بە دڵنیاییەوە هەڕەشەی ڕۆژێکی باراناویەکە، لەبەرەوە نیازی سەفەرکردنم لەسەر دەرکرد. لە نزیکەی سەعات 6:30دا باران لە هەوایەکی ساردا دەستی پێکرد کە ئیتر بە تەواوی ناومێدی کردین. پاشان لە ئێوارەدا کردی بە ساماڵ و با لە باشووری خۆرهەڵاتەوە دەستی پێکرد. پلەی گەرما لە سەعات 7 پێش نیوەڕۆدا 63 پلە بوو، لە 3 دوای نیوەڕۆدا 67 پلە و لە 10 شەودا 62 پلە بوو. نیسان شەوێکی ساماڵ و جوان و سروەیەکی سازگار لە باشووری خۆرهەڵاتەوە هەڵی کردبوو. بەرەبەیانیش بای باکووری خۆراوە هەڵی کرد، بەڵام هەر ئەوەندەی هەڵی کرد بای تونتری باشووری خۆرهەڵات بەسەریدا زاڵ بوو. لە سەعات 6:15دا سواری ئەسپەکانمان بووینەوە. لە نزیک چۆبۆق زورگە کەلاوەمان بینی، بەڵام ئەوەندە دەرفەتمان نەبوو بتوانین لێی لا بدەین و لێی وردبینەوە. بۆ خۆپاراستنیش لەو چاڵاوانەی باراناوی دوێنێ دروستی کردبوون ناچار بووین ڕێڕەوی ڕێگەکەمان بگۆڕین و ڕوە و دیالە ڕێ بکەین. هەر لە گوندی چۆبۆق دەرچوین کە ئەکەوتە شوێنێکی نیمچە نزمەوە، ئیتر زنجیرە چیەکانی زاگرۆس کە تا تاوق درێژە بوونەوە دوامەودای سیرکردنمان بوو. لە 9دا گەیشتینە دەلی عەباس، سەیرمان کرد خانووەکە بە تەواوی ڕووخاوە و شۆڵ کراوە. ئیتر چادرەکانمان لە نێوان خانووەکە و جۆگەی خاڵسدا هەڵدان کە پردێکی دوو کەوانەیی هەردوو ڕۆخەکانی پێکە گەیاندن و کەوانەی زیادەش لە هەردوو سەریوە هەبوون بۆ لافاو هەڵسانی لە ناکاو. سەمتی ڕۆیشتنەکەشمان بە گشتی ڕوە و باکوور بوو، بەڵام تەختە ڕەوانەکە و کەلوپەلەکان لە سەعات 6:30دا کەوتبوونە ڕێ و لە 10دا پێمان گەیشتنەوە. گوندنشینەکان ئاگاداریان کردین کە لای ئەوان ماوەی 8 ڕۆژ لەسەر یەک باران بێ پشوباریوە و بە تەواوی ئاو کەوتۆتە سەر زەوی. لە شەوی سێشەممەدا 3 بروسکە یان 3 ئەستێرەی ئێجگار خێرا لە خۆرهەڵاتەوە ڕوە و لای زورگەکانی حەمرین کەوتونەتە خوارێ. لە ڕاستیشدا بروسکە ئێجگار زۆر بوون و ئەوەتەی ئاو هەوا تێکچووە پێشتر ئاوا بروسکەی بێبڕانەوە و گەشم نەدی بوو. هێشتا نەگەیشتە بووینە چادرگەکەمان کە بایەکی تند لە باشوورەوە هەڵی کرد و پاشان لە خۆرنشیندا گۆڕی بۆ خۆراوای باشوور. بە درێژایی شەویش بروسکە لە باکووری خۆراواوە بۆ باشووری خۆراوە بێ هەورە گرمە هەر لە توندیدا بوو، بەڵام شەو هێمن و هەوریش تەنک بوو. گەرما لە سەعات 6 بەیانیدا 60 پلە و لە 3 دوای نیوەڕۆدا 74 پلە و لە 10 شەویشدا 64 بوو. نیسان نەمانتوانی لەو دەربەندە ڕاستە و خۆیە بدەین کە لە زورگەکانی حەمریندا هەبوو، چونکە هەموو ڕێگەکانی نێوان زورگەکان و دەلی عەباس لە ئاودا نقم بووبوون. زۆنگاوی ئەلبوفەرەجیش لای چەپمانەوە تا دێڵتاوە پڕاوپڕی ئاوە.
لەبەرەوە ڕوومان کردە ئەو دەربەندەی کە لە سەفەری پێشووماندا پیایەدا ڕۆشت بووین. لە 5:30 سوار بووین و ڕووە و دەربەند. لەو چاڵاو گەل و قوڕاوە زۆرەماندا و لە 6:30 گەیشتینێ. ئەم دەربەندەش لەم کێوەدا کە پێشتر باسمان کردبوو باپیری فەیزوڵڵاغا هاوڕێیەکمان لە بەغدا لە سەردەمی عومەر پاشادا لێیدا بوو. ناویشی ساقال تۆقانە کە مانای ڕیژگرەیە. لە 7:30 ڕێگەکەمان بۆ بارادان بڕی. لێرەدا بەلای ڕاستدا جیابێتەوە کە ئەمان گەیەنێتە ئەو گوندەی بۆ یەچین. بەڵام وەک زانیمان بەهۆی بارانی زۆری ئەم دواییەوە زۆر ستەمە لە نارین بدرێ. لە 8:15 شاخەکانمان بڕی و لای چەپمانەوە جێمان هێشتن. لە 10-20 دەقیقەدا گەیشتینە پردی نارین. سەیرمان کرد، ئاوی ئەم ڕووبارە نزیکەی 10 پێ هەڵساوە. بەڵام دووبارە زۆر زیاد نیشتۆتەوە. لێرەدا قاوەیەکمان خواردەوە و لە 11دا نەک ڕاستەوخۆ بەڕێگەکەدا بەڵکو بۆ خۆپاراستن لەو قوڕاوە قوڵەی خاکەکەی بە جۆ ڕووبارەکەدا دەستمان کرد بە ڕۆیشتن. لە 12:40 دەقیقەدا گەیشتینە قەرەتەپە. بەڵام تەختە ڕەوانەکە لە 6دا بەڕێکەوتە بوو. لە 2:30 پێمان گەیشتەوە. دواکەوتنیشی هی ئەوە بوو ڕاستەوخۆ بەو قوڕاوەی ناریندا هاتووە لە جیاتی ئەوەی وەک ئێمە بکات و خۆی لێنەدا. لە ئاقاری باشووری گوندەکە و لە نزیک چادرگەکەمان بەرزاییەک هەیە کە گۆڕستانێکی بەرزتری بەسەرەوەیە و خەڵکەکە پێی ئەڵێن نەماز قیبلان تەپە یان گردی نوێژگە کە نوێژگەی هەردوو جەژنەکەیە. سەرکەوتمە سەر گردەکە بۆ ئەوەی بە قیبلە نما هەندێ سەمت دەستنیشان بکەم. خێرا بۆم دەرکەوت کە گردەکە تورەکە ڕێژە. ئەمەش وای لە ئاغا سەید کرد کە دەست بە پشکنینی بکە. هەر کە دەستیشی بە پشکنین کرد کوپەڵەیەکی دۆزیەوە. هەندێ ئێسکی تێدا بوو لەوە ئەچوو کە لە بابل و سلوقیە دۆزرابوونەوە. ئیتر بەدەم بەردەوامبوونمانەوە لە پشکنین چەندانەیەکی تریشمان دیەوە. بەڵام ڕزی بوون و لە خاک دەرنەهاتن مەگەر بە ڕزیوی. لە ناوچەکەشدا پارچە کوپە پەرت و بڵاو هەبوون و ڕووی گشتی تەپۆڵکەکەیان داپۆشی بوو. لەبەرەمە من پێم وایە ئەبێ ئەم گردە دەخمە یان مەزارێک بوو بێ کە فارسەکان مردووە ئاگر پەرستەکانیان لێدا نابێ تاوای لێهاتبێ بوو بێتە گۆڕستان و نوێژگەی موسڵمانان. خەڵکەکەش ئاگاداریان لەم گردە هەیە جارجارە هەندێ زێڕوزیوی بچووکە دۆستنەوە بەڵام نمونەیان لێی پێنەبوو. ئەم گردە ئەکەوێتە دامێنی ئەو سەری گوندەکە و بەرزترین جێگایشی لە نێوان 15 تا 20 پێ لە سەروی زەویەوە بوو. پلەی گەرما لە 6 بەیانیدا 60 پلە و لە 3 دوای نیوەڕۆدا 74 پلە و لە 10 شەویشدا 64 پلە بوو. بیست و پێنجی نیسانی ساڵی 1820 لە 5:30 بەسەر زوریێکی چەوەلەدا دەستمان کردەوە بەڕۆشتن کە قەرەتەپە ئەکەوتە لێژایی لای خۆراوایەوە. لێژاییەکەش هەر باسکێکی زورگەکە خۆی بوو کە زۆر ئاسایی شۆڕەبووەوە و لە دۆڵێکی بچووکدا کۆتایی هات. لەم باسکەشەوە بە دابەزینێکی درێژ ئەچۆوە سەر پردەکەی چمن کە لە سەعات 7:04 گەیشتینێ. پاشەوەی لە چەمێکی تەنکماندا و سەرکەوتینە سەر جێگەیەکی کەمێک بەرز لە 9-10 دەقیقەدا بۆ قاوە خواردنەوە دابەزین. لە 10-20 دەقیقەدا دەستمان کردەوە بە ڕۆیشتن و لە 11دا گەیشتینە کفری. لە کفری ئەفسەری سەرۆک گوندەکەمان نەدی. لەگەڵ 11 سوارەدا تا لای چەمەکە چوبوون بۆ پێشوازی ئێمە. بەڵام لە پێچ و تونکەی زورگەکاندا لە یەکتر گوم بووبووین. تەختە ڕەوانەکەش لە 6دا کەوتبوو ڕێ و لە 12دا گەیشتە ئێمە. بڕینی کۆرەدەرە یان دۆڵەکەیشی سەخت و ناخۆش بوو. زۆرم پێسەیر بوو کە لە کفری هەندێ جوولەکە و کەنیشتەکەیانم بینی. خەڵکەکە لێرە سەلکی ڕووەکێگە خۆن بە زۆری لای خۆیان کۆیەکەنەوە و قەوارەیشی ئەوەندەی سەلکی شەڵۆتە بێ و پێی ئەڵێن چەزەدوم. پاشەوەی کەمێک ئەی برژێنن ئەو سای خۆن.
تامی کەستانە ئەدات. پلەی گەرما لە 3 دوای نیوەڕۆدا 82 پلە و لە 10 شەودا 64 پلە بوو. شەشی نیسان دوێنێ بەدەم ڕۆیشتنمەوە ڕوە و ئەو خەرەندەی ئەکەوێتە پشت کفریەوە بەڕێکەوت هەواڵی چەند کەلاوەیەکم بیست پێی ئەڵێن قەرە ئۆغڵان ئیتر بە پەلە ڕوون تێکرد بۆ دیتنی بۆ بەیانیش بۆی چوونەوە و کۆمەڵێک گوندنشینمان بە پاچ و خاکەنازەوە لەگەڵ خۆماندا هێنابوو نزیکەی 4 سەعاتێک لە دەوروبەرمان زەویمان کۆڵی و پشکنی ئەمەش پوختەی باسێکی ئەو کەلاوانەیە. 9 میل لە دامێنی خۆرهەڵاتی کفریەوە لە شوێن ئاوەڕۆیەکدا شوێنەواری چەندیوارێک یان بنچینەی چەندیوارێک هەیە. بارانی ئەم دواییە دەری خستووە. لە دیوارێکدا پارچەیەک خافقی مەڕمەڕی خۆشکراوی بۆ یەکراوی نەخشینم دیەوە. زۆرم مەبەست بوو زیاتر لەم کەلاوانە هەڵبکەنم تا ڕاستی ئاسەوارەکە و مێژوەکەی بزانم. لە ئەنجامی هەڵکۆڵیندا ژوورێکی بچووک یان ئاسەوارەکەیمان بینی کە دیوارەکانی نزیکەی 4 پێ بەرزە بوون. لەگەڵ دەرگای هاتنە ژوورەوەدا ژوورەکە بچووک بوو پانتاییەکەی هەر 12 پێ 4 گۆشە ئەبوو. دیوارەکان لە بەردی قسڵی سادە و بێنەخش وەک ئەوانەی قەسری شیرین بوون و بە قسڵیش سواغ درابوون. سواغەکە نەخشی چڕی لەسەر کرابوو. چەند پارچە قسڵێکمان دەرهێنا. نەخش یان گوڵی عەرەبی شێوەیان لەسەر بوو. نەخشەکان ڕەنگیان ئاڵێکی زەق بوون بەڵام خەتەکانی تەختەکەی ڕەش بوون. ڕووەکەشی هەر لە ڕەنگی قسڵەکە بوو. ئەم ڕەنگانەش هەموویان ئەتوت تازن. لەبەر ئەوەش کە تەنیشتەکانیان نەخشیان پێوە نەبوو پێم وابێ پارچەی بنمیچەکەی بوو بن. دیسان هەندێک پارچە خەڵوزی ڕووەکیمان دۆزیەوە. ئەم ژوورە و بەشێک لە ژوورێکی تریشمان پشکنی لەوە ئەچوو ئەمانە ڕیزە ژوورێک بوو بن. کەمێک بۆ لای خۆراوای باشووری خۆراوا و خۆرهەڵاتی باکووری خۆرهەڵاتەوە درێژ بوو بێتەوە. هەرواش بوو چونکە شوێنەواری 5-6 بە ڕیزی یەکەوە دەرکەوتن کە لای سەرەوەی بە دیرەگێکی کورت و خڕ ڕاگیرا بوون. لای خۆرهەڵاتیشەوە لەژێر ئەو زورگانەدا کە لە ڕۆخی چەمەکە بوون دیوی لای خۆراوایان هەڵوەری بوو گردێکی بەرز و تەخت و زوریان هەیە کە شێوەی 4 گۆشەیی هەبوو. کرێکارەکان چەند سوڵەتێکیان دیەوە هەندێکیان بۆ هێنام کە چینی ئەستور بوون و دیوی ناوەوەیان کوت و مت لەو ڕەنگە ڕەشە ئەچوو کە لە سلووقیە و بابل دۆزرا بوونەوە. چرایەکی خەزەفیش لای من هەیە هەر لەو چرایانە ئەچێ کە ئێستا گوندنشینەکان بەکاریانە هێنن. هەر لێرە دراوی زێڕ و زی و ئەدۆزرێتەوە و گوندنشینەکان دەم و دەست ئەیان توێننەوە. بەداخەوم کە نەمتوانیوە پارچەیەکیان ببینم. خۆ ئەگەر پارچەیەکیانم بەدیبایە شتێکی باشترم لا گەڵاڵا ئەبوو کە سەردەمی ئەو کەلاوانە دیاری بکەم. ئەو شەربە و فەغفوریە داڕێژراوانە وام لێیەکەن کە بیان جەڕمەوە بۆ سەردەمی ساسانی. لەسەرم گردا ئاسەواری خانوبەرەش هەیە. لەسەر تەپۆڵکەکە بەلاشانەکانیە تا دامێنەکەی و پاشان تا بەرامبەر کفریش شوێنەواری خانوبەرە هەیە کە زۆربەیان وەکەوانەی قەسری شیرینن. حوشکەڕ و ژێرخان واتە بەیسمێنتی 4 گۆشەیان هەیە. هەرچەندە زۆریش لە زەویەوە بەرز نین پانتایی ئەم کەلاوانە نزیکەی میلێک درێژ و چارەکە میلێک پانەبن. لەم جێیە دەستمان کرد بە هەڵکۆڵین بەڵام هیچمان نەدۆزیەوە. لای خۆراوای چەمەکەشەوە شوێنەواری دیوار هەیە. دیسان ئەگەر ڕووە و کفری چەمەکە ببڕین پاشماوەی خانوبەرەی سەخت و گەورە ئەبینینەوە کە ئاوی چەمەکە دای ڕووخاندووە. گوندنشینەکان پێیان وایە ئەمە پاشماوەی بەستێکە لەسەر چەمەکە دروست کراوە بەڵام من خۆم پێم وایە ئاسەواری وارشی شارێک بووە بەڵام شێوەکارەکەی لە هی کەلاوەکانی بەشەکانی تری باشترە و لە بەردی سادە و بە قسڵ ناوکارەکەیان دروست کردووە. ئەو شوێنەوارانەش کە لە ناوەڕاستی چەمەکەدان بە ئاشکرا بۆمان دەرەخەن کاتێ شارەکە هەبووە ڕێڕەوی ئەو سای ئاوەکە وەک ئێستای نەبووە. لەوە ئەچێ
پێشتر ئاوی لافاویان بۆ کشت و کاڵ بەکارهێنابێ. خەڵکەکە ئەو ئاسەوارانە بەهی گاور یان کافرەزانن. لە ڕاستیدا زانیاری ناتەواوی ئێمەش دەربارەی ئیمپراتۆریەتی ساسانی ڕێ نادا شتێک دەربارەی ئەم جێگایە بڵێن. من گومانم لەوە هەیە کە ئەمانە هیچ پەیوەندیەکیان بە شەڕەکانی ڕۆمانی و ئیمپراتۆریەتەوە هەبێ. ئەو پەیوەندی کە تەنیا لە ڕێگەی ئەوەوە ئەتوانین شتێک دەربارەی کاروباری ئەم جێگایە بڵێن. لای ژووروی باکووری خۆراوای سەر و چەمەکەشەوە شوێنەواری پشکنین لە بەردێکدا هەیە، پێی ئەڵێن ماڵی کافر. بۆیە میستەر بێل لینۆ چوو بۆ دیتنی ئەو ئاسەوارانە کە 10 دەقیقە بە سواری لەو سەری باشووری کەلاوەکانەوە دوورە بوو. هەندێک ژووری دیبوونەوە کە سەریان لابراوە و دەرگای زۆر نزمیشیان هەبووە. لە هەر یەکەشیاندا شوێنی 3 گۆڕی دیبوو کە پێوانەی بچووک و درێژیشیان نزیکەی 5 پێیەک بووە. بنچینەکانی ئەم هەڵکۆڵراوانە لە بنچینەی گۆڕستانەکانی ئەخمینیەکانەچێ لە نەخشەکەی ڕۆستەم، بەڵام شوێنەواری هیچ نووسین و نەخشێکیان لەسەر نەبوو. 3 میلێکیش لە لای کەلاوەکان و لەسەر گردێک ئاسەواری خانوویەکەیە. خەڵکەکە پێی ئەڵێن قیسقەلعەسی یان قەڵای کچ. هەندێک چینی و ئێسکی تیا دۆزرابووەوە. میستەر بێل لینۆ خۆی چینیەکانی دیبوو. ئەم شوێنە ئەکەوێتە بەرامبەر ئۆنئیکی ئیمام 12 ئیمام. شتێکی تری وای تیانە شایستەی باس بێ. کە گەڕاینەوە شوێنی خۆمان نێردراوێکی مەحموود پاشا چاوەڕێیە کردین. دوێنێ ئێوارەش هەر لای ئەوەوە یەکێکی تر هاتبوو بزانێ ئاخۆ گەیشتوین و چ ڕێگایە گەگرینە بەر. ئەم بەیانێ هەردووچیان ڕوە و سلێمانی گەڕانەوە کە لەوێوە پاشا میوان نەوازێکی ئەنێرێتە پێشوازیمان لە قەرەحەسەن. قەرەحەسەنیش کە بە ئاسانی تەختەڕەوانەکەی پیاڕوا ئەو ڕێیە کە بڕیارمان لەسەری دابوو بیگرینە بەر. لە کفری هەندێ دارخورما هەن بە پێچەوانی ئەوانەی تووش خورماتووەوە خورماکانیان ناگا. ئەو ماوەیەی کە لە کفری ماینەوە سێڵاو لاشانی زۆری خەرەندەکانی هێنا بۆ خوارەوە. پلەی گەرما لە 3 دوای نیوەڕۆدا 82 پلە بوو، باش لە باکووری خۆراواوە بوو. نیسان بەیانی بۆ دیتنی کەلاوەکانی ئاسکی کفری سواری ئەسپەکانمان بووین کە کەوتبوونە باشووری خۆراوای کفری و 2 سەعاتێک دوورە بوو لەو دەشتەدا. لە ڕاستیدا من هەمیشە پێم وابوو کەلاوەکانی ئاسکی کفری ئەو شوێنە بووە کە کاتی خۆی شاری کفری لێ دروست کراوە، بەڵام ئێستا ئەبینم کفری هەر لەم جێگایی ئێستایدا بووە. ئەم کەلاوانەش هی سەردەمی گاورن. بەدەم ڕۆشتنیشمانەوە بەرەو لای ئەم کلاوانە ئاشێکی زۆرمان بەرچاوکەوتن. ئەدوت قەڵای بچووک بچووکن لەو باخانەی کفریدا کە جۆگەی هەڵبەستراوەی جێڕن. لە نزیک ئاسکی کفری گردێکی تورەکە ڕێژی گەورە هەیە لەوەی موجەیلیبیە ئەچێ کە شانی وەک شاقووری وایە، تەنیا ئەوەندە نەبێ کە بارانە و کەندڕ و داڕوخانی تیا دروست کردووە. لەم دوایەدا لە یەکێک لەو کەندڕانەدا تاقێکم دیەوە لە خشتی گەورەی سوورەوە کراو دروست کرابوو. کاسەی داڕێژراوی زۆریان تیا دۆزی بووە کە لە هەندێکیاندا دراوی زێڕی تیا بووە. نەمتوانی یەکێکیانم چنگ بکەوێ. تاقەکە ئەوەندە خۆڵ و کەرسەکی گردەکەی تێکەوتە بوو پڕبووەوە. درێژایی ئەم گردە لەسەرەوە بۆ خوارەوە 960 پێ بوو. پاناییشی لە خۆرهەڵاتەوە بۆ خۆراوە زۆر لەوە کەمتر بوو. بەرزاییشی 57 پێ بوو. ئەگەرچی ئەم پێوانانە تەواویش نین، بەڵام لە ڕاستیەوە نزیکن، چونکە دارتاشەکە پێوایی و ئاغاسەییدی ژیارمەتیدا. من خۆم لە کاتی پێوانەکردنەکەدا چوو بوومە ژێر سێبەری کەندەڵانێکەوە کە باراناو دڕی بوو. لای باشووری خۆرهەڵاتەوە با هەبوو، هەواش زۆر گەرم بوو. کەمێک حەسامەوە و ماندووبوونم بیر چووەوە و هاتمەوە سەرخۆم. لە ڕاستیشدا ئەم کەندڕانە باشترین جێگا بوون بۆ پشکنینی شوێنەواری دێرینە، چونکە تازە بوون و باراناوی ئەم دواییە دروستی کردبوون. لەبەرەوە هەڵمان کۆڵی و ئێسکێکی زۆر و وردی مرۆڤ و پارچە فەخفوریمان
تیا دۆزیەوە کە هەموویان لە ناوەوە بە ڕەنگی ڕەش بۆ یەکرابوون کە فەخفوریەکانیان جیاوازتر بوون لەوانەی پێشتر باسمان کردن. هەندێکیان زێڕ و هەندێکیشیان جۆرێکی ورد و جوان بوون کە وێنەی ئاسک و مانگایان تیا دروست کرابوو. هەرچیەکیشمان دیبۆوە هەڵمان گرتن. ئەو پەڕی تواناشمان خستە کار بۆ ئەوەی بتوانین کاسەیەک بە ساغی دەربهێنین، بەڵام نەمانتوانی. بەلای زۆریشەوە ئەوانەی کە بە ساغی ئەدۆزرێنەوە بە تایبەتی ئەوانن کە باراناوی زۆر گڵەکانیان لەسەر لابە. فەرمانم بە کۆمەڵەکەمان کرد کە لە هەموو لایەکەوە بەردەوام بن لە هەڵکەندندا، بەڵام ماندووبوونەکەیان بە هەدەرچوو. تەنیا ئەوەندە نەبێ هەندێ پارچە معدەنی ژەنگاوی و چەند پارچە مس و شوشە و مورویەکی بلووری بچووکیان دۆزیەوە، بەڵام ڕێوشێنم دانا بۆ ئەوەی فەخفوریەکی ساغم چنگ بکەوێت. تا زیاتریش ئەم کەندڕەمان هەڵبکەندایە گڵێکی ڕەشی زۆر بۆگەن و لە تەکوپەڵە و پارچە ئێسکی وردمانە دیەوە. لە ناوەڕاستی گردەکەشدا گۆڕستانێکی بچووکی عەرەبیانە هەیە. بەم جۆرە ئەبینین دەستکاری موسڵمان تێکەڵ دەستکاری ئاگرپەرستانی فارسیە بێ لە ڕووی هەڵکەوت و سروشت و شێوەی ئەو پارچانەی لە بەشی سەرەوەی دیماننەوە ببێ و نەبێ ئەم گردە هەر ساسانی بووە و تایبەت بووە بە شوێنی مردوو لێدانان و گومانیشم لە مەدانیە. ڕوە و باکوور و بۆ لای خۆراوای ئەم گردەوە کەرسەکی کەلاوەی بچووک هەیە، وا دەرەکەوێ کاتی خۆی ئەم جێگایە زۆر فراوان بوو بێ. لە خۆراواشەوە گردۆڵکەیەکی لەوانی تر گەورەتر هەیە، پێی ئەڵێن ئاشتۆقان. لە گەڕانەوەشماندا کە بۆ سوار چارەکە سەعاتێکە بوو گەیشتین لە لای هەندێ پاشماوەی وارشێکی بچووک کە ڕەنگە هەر وارشی شارەکە بوو بێ. هەرچەندە گوندنشینەکان پێیان وایە پاشماوەی بەشێک بێ لەسەر چەمی کفری و بۆ پارێزگاری لە لافاو دروست کرابێ، هەر تەنیا بەشێکی مابێ کە بەرزاییەکەی چەند پێیەک و درێژیشی 300 پێ بێ کە بەخڕەبەردی وردە چاڵ لە دیوی ناوەوە و دەرەوە دروست کراوە. زەویەکەشی لە دیوی ناوەوەی دیوارەکە و بەڕووی کەلاوەکاندا بەرزترە وەک لەوەی سەروتری، یان لە ڕووی دەرەوە کە وەک سەکۆ یان عەمارتەیەک وایە و بەم دیوارە ڕاگیرابێ. گومانی تیانیە کە دیوارەکە خۆی مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەردەمی ئاسەوارەکانی قەسری شیرین و حۆشکەڕوو. کەمێک دوورتریش ڕوە و باکوور و بە سەمتی کەفریدا بۆ پشتەوەی دیوارەکە شوێنەواری کەلاوە نابینین. لە سەعات 10:04 ئاسکی کفریمان جێهێشت و لە 11:50 گەیشتینە کفری. فەرمانم دەرکردبوو بۆ ئەوەی هەر پارچە سکە و شتێکی تر کە گوندنشینەکانی دۆزنەوە بۆمی بهێنن. ئەمڕۆ ڕۆبین 3 پارچە سکە و پارچەیەک بەردی هەڵکۆڵراوی بۆ هێنام کە لای هاوڕێ جوولەکەکانی دەستی کەوتبوو، بەڵام لەوە دوورتر بوون دەست بدەن بۆ ئەوەی تیشکێک بخەنە سەر مێژووی کەلاوەکانی دەور و پشت. لەوە ئەچوو بە تایبەتی بۆ ئەوە دروست کرابن مرۆڤ سەرسام بکەن و زیاتر سەری لێ بشێوێ. سکەیەکیان ئەرساسی و دووهەمیان ساسانی و سێیەمیشیان کوفی بوون، بەڵام بەردە هەڵکۆڵراوەکە خەڵاتێک بوو سەرکەوتنێکی ڕۆمانیایی ئەنوان. بەم جۆرە لە دواییدا توانیم پارچە ئاسەوارێکی جوانی ساسانیم چنگ بکەوێ کە هەندێ نووسینی لەسەر بوو. لە جێگەیەکی تریش کە ناوی ئون ئیکی ئیمام 12 ئیمامە و نزیکەی 14 کیلومەترێک لە کفریەوە دوورە بێ و گردێکی تر لەو چەندان گردەی لەم ناوەدا هەن و لەوە ئەچێ هی سەردەمی کەلاوەکانی ساسانی بێت و لەم ناوەدا پەرش و بڵاو بوونەتەوە بەرامبەر ئونیەکی ئیمامە لە زنجیرە زورگە چۆڕەکان. چاوگەی نەوت ئەبینین. ساڵێکیش بەر لە ئێستا چاوگەیەکی بچووک لەو زورگانەدا لە دووری چەند دەقیقەیەکدا لە خۆراوەی کفریەوە دۆزرایەوە، بەڵام ئەو کەسەی دۆزی بوویەوە حکوومەتی تورکی گرتبووی و دارکاریەکی زۆری کردبوو لەسەرەوەی ئاخۆ پێش ئاشکراکردنەکەی نەوتی لەو چاوگە دۆزراوەیە فرۆشتووە. لە تاو ئەو ئازارەش کە لە ئەنجامی ئەم دۆزینەوە شومەدا تووشیاتە بوو، ناچار ببوو بە ماڵ و مناڵەوە بچێتە ئێران و لەوێ وەکو خۆیڵێ ئاسوودە لێی دانیشتووە. ڕێکەوتیش وا بوو ئەو کاتەی ئەو لە کفری بوو، منیش هەر لەوێ بووم، بۆ هەندێک کار هاتبوو. خۆی بەسەرهاتی خۆی بۆ جەڕامەوە وتی خوا ئەو نەوتە بەو تورکانە ڕەوان نەبینێ، بەو زوڵمەیانەوە
چونکە کاتێ من ئەو نەوتم دیەوە تافەتافی بوو، بەڵام کە لێیاندام وشتی کرد. ئێستاش لە چۆڕە چۆڕێک زیاتر شتێکی وای تیانە. پلەی گەرما لە 3 دوای نیوەڕۆدا 81 پلە بوو، لە دەی شەودا 66 بوو، تاوە تاوەش بایەکی کەمی هەبوو، شەویش لە خۆراواوە بارانێکی کەمباری و لای خۆرهەڵاتیشەوە بروسکە هەبوو. نیسان بەیانی سەعات 5:45 سواری ئەسپەکانمان بووینەوە. ئەفسەرەکەش لەگەڵمان هات و پێی لەسەر ئەوەدا گرت تا ماوەیەکی ڕێگاکە یاوەریم بکە. ڕێگاکەمان بەسەر زنجیرە زورگێکی چەوەڵانیەوە بوو کە لە زورگەکانی کفری جیا ئەبۆوە و بەو زورگانەوە ئەلکایەوە کە پێش چەند ڕۆژێ لێماندا بوون. ڕێگاکەمان هەر تەنیا ئەو چەمەی کفری ئەهاتە بەر کە ڕێگایەکی لەو دۆڵەی چەمەندا بۆ خۆی دروست کردووە کە بەرەو ئاسکی کفری لێماندا. لە حەوتدا زورگەکانمان بڕی و کەوتینە ئەو دەشتەی بەیاتەوە کە لەسەرخۆ لە زورگەکانی کفریەوە بەرەو چمەن لێژەبەوە. لەم ناوەدا دەشتێکی پڕکشت و کاڵ هەبوو. لە 7:04 لە شیوێکماندا جۆگەیەکی بچووکی باراناوی تێڕژا. لە 8:20 گەیشتینە قوروجای کە چەمێکی پان بوو، ئاوی باراناوی کەمتیا بوو. بەڵام وەک سەرنجماندا دیار بوو پێش چەند ڕۆژێ سێڵاوێکی زۆری سەرکەوت بوو، تەنانەت ئەو دەشتەیشی گرتبووە. ئێرە هەوارگەی بەیاتە تورکمانەکان بوو، بۆیە سەرۆکخێڵەکەیان حەسەن یان وەک هەندێ جار ئەوترێ قەرەقوشبەگ هات بە پیرمانەوە و بانگهێشتنی کردم بۆ نان خواردن لەگەڵیا. پیاوێکی ڕووگەش و بەسەر و سیما و ڕیشێکی سپی جوانی پێوە بوو، زۆر زیرەک و زمانپارا و ڕەوش چاک بوو. لەوە ئەچوو هەموو ژیانی هەڵکەوتەی ناو دەربارێکی ڕۆژهەڵاتیانە بێ. ئاگاداری کردم کە بایاتەکان ئەم ناوچەیەیان لای سوڵتانەوە وەک خەڵات پێدراوە و لە بەرامبەریا پارەیەک بە حکوومەتی عوسمانی نادا. بەڵام ئێستا لە بەرامبەر ئەمەدا ئەبێ سەربازی بۆ پاشای بەغدا بکەن، لەو کاتانەیدا کە خودی خۆی لە مەیداندا مەشقەکە. دیسان ئاگاداری کردم کاتێک کە نادرشان ناوچەکەی داگیر کرد، بەیاتەکانی گەڕایەوە بۆ ئامێزی بەیاتی گەورە لە خۆراسان و ئەوەیشی لێرە ماون سەر بە بنەماڵەی سەرۆکن. وتیشی سەرەڕای ئەمانەش ئەگەر پێویست بکە ئەتوانن 1000 سوار خڕ بکەنەوە. هەندێ عەرەب و خێڵاتی تری ڕاونراویش لە بندستی بەیاتدان، ئەسپەکانیشیان چاکن. سەرۆکخێڵەکەیان ئاگاداریەکی تەواوی لەبارەی خێڵی گەورەیانەوە لە خۆراسان هەیە، بەڵام نەیتوانی پێم بڵێ هۆزەکانی خێڵەکە بۆ یەکەم جار کەی هاتوونەتە ئەم ناوە. لە ڕاستیشدا عەرەب باشترین مێژوونووسن و باشترین جێڕەڕەوەی شەجەرەن لە ناوچەکەدا. مۆڵەتم لە بەک خواست و پێخۆشحاڵی خۆم بۆ دیتن و ئاخاوتنی نیشاندا و لە سەعات 9دا سواری ئەسپەکانمان بووینەوە. بەلای کشت و کاڵێکی زۆردا تێپەڕین کە زۆربەیان جۆ بوون، هەندێکیان گەیشتبوون و جوتیاران سەرگەرمی درەوی بوون. جوتیارەکان هەندێک گوڵۆجۆیان بۆ هێنام و لە بەرپێی ئەسپەکەمدا فڕێیاندا و هاواریانە کرد دوژمنتان ئاوا بمرن، کە بەرامبەر بەمە چاوەڕێی هەندێ پارەیانە کرد. لە خۆرهەڵاتیشدا باوە هەموو ڕووداوێگە قۆزنەوە بۆ ئەوەی بیکەنە مایەی خەڵات و شاباش. لە سەعات 9:30 گەیشتینە قیزل خەراپە کەلاوە سوور کە لەسەر ڕێگاکەدا بوو. گرد و تەپۆڵکەش لەو ناوەدا ڕووە و حەمرین دیار بوون کە لای چەپمانەوە بوو، پەش و بڵاو هەبوون و گردێکی زۆر بەرزی وەک ئەوەی ئەسکی کفریمان بینی کە پێیان وتین گاور کردە. ڕێشی تێئەچێ ساسانی بێ، بەڵام من ئەمە هەر بە قسە ناڵێم، بەڵکو وەک ئەوەی ئەسکی کفری بە دڵنیاییەوە ئەیڵێم. پاش گەڕانێکی کەم بەلای کەلاوەیەکی تردا ڕەت بووین، وا دیار بوو سەر بەو شارە بوو کە قیزل خەراپە بەشێکی لێپەگەهێنا. لە 10:45 بەلای گوندێکی گەورەدا ڕەت بووین، هی بەیاتەکان بوو کە ئێستا چۆڵیان کردبوو، چونکە ئەوان لەم وەرزانەدا لە تاو چێچ و بۆ چاوەدێری خەلەو خەرمانیان لە دەشدا هەوار هەڵەدەن. هەوارێکی زۆریشیانمان بینی لە هەموو لایەکدا هەڵیاندا بوو.
لە 11 دەقیقەدا بە گوندێکی تری گەورەدا ڕەت بووین. ئێستا ئیتر زنجیرە شاخەکانی حەمرینمان لێ ئاوا بوو کە بە درێژایی ڕێکردنی ئەمڕۆمان کەوتبووە لای چەپمانەوە، چونکە تا ئەهات زیاتر و زیاتر ڕووە و خۆراوە وەرە چەرخە. تووس خوڕماتوومان لێ دەرکەوت کە 20 پلە بەلای باکووری خۆراواوە بوو. چارەکێکیش پێشەوەی بیگەینێ لە چەمێکی زۆر پانماندا کە بەرزایی ئاوەکەی ئێستای ئەگەیشتە ئەژنۆ و پانیشی هەر چەند یاردەیەگە بوو، بەڵام لە پاییزاندا لەوە کەمترە بێتەوە. ئەم هەڵسانشی بەهۆی باراناوی زۆرەوە بوو. چەمەکە پێی ئەوترا ئاقسوو لە ئیبراهیم خانچیشەوە ئاهات. لای چەپیشمانەوە لە دووری 2 سەعاتەوە گوندی یەنی چەماندی کە ئەکەوێتە سەر ڕێی پۆستەی ئێستای نێوان بەغدا و تاووخ. لە 2:30 پاشەوەی لە چەمەکەماندا چەترەکەمم هەڵدا تا سێبەرم بۆ بکا و شارەزایەکیشم نارد بۆ شار تا سەرامان بۆ ئامادە بکات و لە هاتنم ئاگاداریان بکە. دوای تاوێ حاکم و نوێنەرەکەی عومەربەگ کە مۆڵکایەتی شاری بە شێوەی زەوی ئەمیری درابوویەوە و بە میراتی لە باوکیەوە بۆی جێما بوو هاتنەلەم. سواری ئەسپەکانمان بووینەوە و بەناو باخی خورما و پرتەقاڵ و لیمۆ و هەنجیر و قەیسی و هەنار و زەیتوندا ڕەت بووین کە بە تەواوی شاریان گرتبووەوە. لە ماڵە دڵگیرەکەی عومەربەگدا جێیان بۆ چاکردین کە لە چاو ئەوەشدا لەلادێ بوو بە بەراورد لەگەڵ ئەوانەی بەغدادا خانوویەکی قەشەنگ بوو، بەڵام تێکڕای شارەکە لە قوڕ دروستکرا بوو. دانیشتوانیشی تورک بوون و زۆربەیان لە ئیسماعیلی چراغ سوێندەرەیین و شەوی شەممە لە دووس خورمات و باران باری بوو. زیانێکی زۆری لە باخەکاندا بوو. باسی تەرزەشیان کرد و وتیان دەنچی زۆر گەورە بوون. پێم وایە ئەو شەوەی لێرە باری بوو هەر ئەو شەوە بوو کە لە چۆبۆق بێزاری کردین. تووس خورماتوو ئەکەوێتە نزیک زورگەکانی کفریەوە لە خۆراوەی ئەو دەربەندەوەیە کە ڕێک ئەو زورگانە ئەبڕێ و ئاقسۆی پیادێتە دەشتەکەوە. لەم دەربەندەدا بیرەنەوتێک و خوێڵێنێک هەن. کەمێک لە خوار ئەو زورگانەشەوە بیرەنەوتێکی تر هەیە، بەڵام خوێڵێنی لێ نییە. 1/2 سەعات دوای گەیشتنمان تەختە ڕەوانەکە هات. ئەو سەعات 6 دەرچوو بوو. ڕۆیشتنی ئەمڕۆمان زۆر لەوە زیاتریش ئەبوو ئەگەر یەکسەر بەو ڕاستە ڕێیەدا بووایە کە بە تەنیش زورگەکاندا ڕەتە بوو. بەڵام ئوداباشی سەرهۆبەکەمان ویستی قۆناغی ئەمڕۆمان لە بەیات کۆتایی پێبهێنێ و ڕێگاکە بکە بە 2 قۆناغی ئاسانەوە. بەڵام کە گەیشتی نەبەیات وا بە بیرم داهات چاکتر وایە تا دنیا خۆشە لە ڕۆیشتندا پەلە بکەین. 29 نیسان بەیانی بە پەرۆشەوە بۆ دیتنی ئەنتیکەکانی قەراغشار لە خەوهەڵسام. بیرەنەوتەکەش کەوتۆتە دەربەندی زورگەکانەوە و میلێک لە باشووری خۆرهەڵاتی شارەکەەوە دوورە بێ. لەبەرەوەش کە کەوتۆتە ناوەندی چەمەکەوە ئاو سەریەکەوێ. لەبەرەوە ماوەیەک پەچیەکەوێ وەک پاڕوویدا. خوڵایی چاڵەکە نزیکەی 15 پێبێ و 10 پێش ئاوی تیابێ کە نەوتی ڕەشی تواوەی بەسەرەوە ئەبێ و هەمیشە وردە بەڵق سەریەکەوێ. خەڵکەکە بنەکەی هەڵەگۆزن و توێژە نەوتینەکەی سەرەوەی ئەگرن و ئاوەکەی ئەکەنە جۆگەیەکەوە کە ئەڕژێتە کۆمەڵێک حەوزی بچووکی درێژکۆلەوە کە لە ناو ئەو چەمەدا هەڵکەنراون. ئیتر وازی لێ دێنن تاوشکە بێتەوە. ئەبێت بە خوێیەکی چاچی دەنک ورد و سپی و بریقەدار و بێتاڵی. بەشێکی زۆری ئەم خوێیە ئەنێردرێ بۆ کوردستان. داهاتی ساڵانەیشی بە 20,000 قرۆش دانرێ کە بەسەر ئەندامانی خێزانی دەفتەرداری کۆچکردوودا دابەشەکرێ. بەڵام نەوتەکە مڵکی گوندەکەیە، بەشێکی بۆ خانووەکە و خانەکە سەرفەکرێ یانە فرۆشرێ و خانووەکەی پێبەخێوەکرێ و بەشێکی تری بۆ حوجرەی ئاینی و شتی تر سەرفەکرێ. ڕۆژانە 2 گۆزە لەم بیرە هەڵەگۆزن کە هەریەکەیان 6 هۆقە یان باتمانێکی بەغدادیە بێ. بەڵام سەرچاوی نەوتەکە لە بنی چاڵەکە یان بیرەکەدایە کە هەموو گوندنشینەکان ساڵانە بەهرەوەز پاچیەکەنەوە. ئیتر خواردن بەسەر هەژاراندا ئەبەشنەوە و قوربانیەکەن و دەهۆڵ و زوڕنا لێدەن. ئەمەش هەر بۆ ئەوەی نەوت زیاتر سەر بکەوێ. ڕەنگە ئەم نەریتەیان لە دێر زەمانەوە بۆ مابێتەوە. چاوگە سەرێکی نەوتەکان لە زورگەکاندان کە ڕۆ و کفری کەمێک لە لای باشووری ئەم چاڵەوەن و ژمارەیان
5-6 بێ و بەرهەمیشیان لەم بیرە زۆرترە، بەڵام لەوێ خوێ نەدۆزراوەتەوە. لەوانەیە لە سەرتاپای ئەم ناوچەیەدا نەوت بدۆزرێتەوە. لە نزیک ئەو چاڵەنەوتەی لای زورگەکاندا زاخ و گڵەسپی هەن، ئەمانەش گەردیان وردە و سپیان هەیە و بەتۆپەڵن. بەڵام خەڵکەکە کەڵک لەم بەروو بوومە سروشتیە وەرناگرن. جۆرە خۆڵێکیشان دۆزی بۆەوە هەندێک لە شێوەکانی خواردنەکانیان پێترشە کرد. دیارە ئەبێت ترش بێ و تێکەڵیش ببێ. لێرە گۆگردیش هەیە، گوندنشینەکان بۆ چارەسەری گەڕی و خورو و ئاڵۆش بەکارێنن کە تووشی مەڕووماڵاتیانە بێ. ئێستا ئیتر بابێمە سەرباسی دەربەندەکە کە لە خۆرهەڵاتەوە درێژە بێتەوە بۆ خۆراوا و لە شێوەی هەڵکەوت و ڕوخساریشە ئەگەرچی بەرینیشە لە دەربەندەکەی کفریەچێ. لە شانی خۆرهەڵاتی ئەو گردەشەوە کە بەرامبەر دەشتەکەیە چینە زەوی هاوتەریبی ئاسۆییە بینین، بەڵام لای شانی سەرووی دەربەندەکەوە ڕوەودامێن بە گۆشەیەکی 45 پلەیی لێژە بێتەوە کە تا ڕادەیە کەوانەیی و قۆقزە. زورگەکانیش لای باشوورەوە زۆرتر گڵینن و بارانا و خەتخەتی کردوون و هەڵی وەراندون و لە هەندێ بەشیاندا وەک دیرەگی جیاجای لێکردوون. لە ڕاستیشدا ئەتوانین بڵین چاڵی بیرەکە کەوتۆتە ئەم بەشە ڕووخاوەی بنی چەمەکەوە. لە هەموو لایەکیشەوە گەچۆڕ دیار بوو. زورگەکانیش لە شانی باکوورەوە لە تەمۆخ پێکاتبوون. لەژێر ئەم هەموو خاک و تەمۆخەشدا وەک لە تاق یان کەندەڵانێکی خوار خەرەندەکەدا لەوحی سوورەوە کراو یان لەوحی شینی سوورەوە کراون بینی. بەڵام هەرچی ئاو هەیە هەمووی ئەڕژێتە لای باکووری دەرمەندەکەوە. زورگەکەیان دڕیوە و کردویانە بە چاڵێک یان بە خەرەندێک. لە ژوور سەر خەرەندەکەشەوە پاشماوەی وارشی قەڵایەکی کۆن هەیە کە مێژوەکەی نازانرێ، ڕەنگیشە ساسانی بێ. لە چاڵایی خەرەندەکەشدا ئەشکەوتێکی بچووک لە بەردێکدا هەیە، نەوتی تایە. لەسەر ئەشکەوتەکەش تاقێکەیە لە بەردی چوارگۆشە دروست کراوە. پێ ئەچێ ئەم دەستکردە ئێکجار کۆن بێ. بیری شمچوو باسی ئەو لە قەددارینەی سەر ڕووی ئاوەکە بکەم کە لە بیرە نەوتەکەدا هەیە. هەردوو سەری بەمبەر و ئەو بەری بیرۆکەوە بەسترابەوە. ئەڵێن ئەم دارە وەک سەردەمی گاورەکان کۆنە، بەڵکو هەر بەهۆی پیرۆزی نەوتەکەشەوە ماوە. خەڵکەکە قەڵاکەش هەر بەهی گاورەزانن. لە زەویشدا لەسەر چاڵایی ئەو گردەی قەڵاکەی لەسرە لە نزیک چاڵی بچووکی نەوتەکەوە پەڵەی زەردی درەوشاوم زۆر بینی کە بۆنی گۆگردیان لێ ئەهات. لەسەر زورگەکە و بەلای باکووری دەربەندەکەوە مەزارێکی بچووک هەیە بەسەر دەشتەکەدا ئەڕوانێ. نیشانەیە بۆ بەسەرهاتێکی ئەفسانەیی کە لەوێدا ڕوویدا بێ و ئەیدەنە پاڵ ئیمامی عەلی. ئەڵێن هەموو شەوانێکی هەینی چرایەک هەر لە خۆیەوە ئەگڕێ. ڕەنگە ئەمەش وەک دیاردە سروشتیەکەی بابە گوڕگوڕ بێ. دوای ئەوەی لە دیتنی بیرەنەوتەکە بووینەوە، بە ڕێگاکەی لای بەری خۆراوای چەمەکەدا پیاسەیەکمان بە دەوری شارەکەدا کرد بۆ دیتنی کەلاوەکان. بەڵام لێرە کەمێکی نەبێ شتێکی وامان نەدی شایستەی لێوردبوونەوە بێ. بەلای دەستەیەک لادێییدا ڕەت بووین، جۆماڵیانە کرد و خەرێکی دەهۆڵکوتان و زۆرنا و نەقارەژەندن بوون. دروێنەوانیش هەندێک دروێنەیانە کرد. لە خۆرەوای شاریشدا هەندێک گردی تورەکە ڕێژمان بینی کە شتێکی وایە نەبوو لە هیتر جیایان بکاتەوە. ڕەنگیشە بەهۆی ئەو وردەشتانەوەی تایدا دۆزراوەتەوە کۆن بێ، بەڵام من تا ئێستا هیچ شتێکم لەو بابەتە نەدۆزیوەتەوە. لەسەر سەکۆیەک شوێنەواری خانوویەکی چوارگۆشەی بچووکمان بینی کە پایەی قایم و گەورەی تیابوو. لەوە ئەچوو زۆر کۆن بێ. کەمێکیش لای سەروویەوە 6 پایەی ترمان بینی کە هەموویان بەشێک لە خانوویەکی درێژکۆلەیان پێکەهێنا و ڕوە و خۆرهەڵاتی خۆراوا بوو. وا دیار بوو خانووەکە بریتی بوو بێت لە کۆشتێک و 2 هەیوان. دەرگای کۆشکەکە کەوتە خۆراواوە کە لە بەرامبەریە لە خۆرهەڵاتی کۆشکەکەەوە دەواازەیەک هەبوو کە لاشیپانەکانی لەسەر کۆڵەکەی نیوە بازنەیی و هەمووشیان پێچاوپێچ ڕاگیرا بوون. بەڵام شێوەی خانووسازیەکە ئێجگار زەبەلاح بوو. پێم وایە کاتی خۆی ئەم کۆشکە کەنیسە بوو بێ، چونکە شێوەکەی زۆر لە شێوەی کەلاوەکانی کەنیسەی کلدانی یان سریانی ئەچێ کە دیومن. گردۆڵکە تورەکە ڕێژەکان تا مەودایەکی زۆریش لەم ناوەدا پەرش و بڵاو هەن کە بەڵگەی ئەوەن ئەم شوێنە لە سەردەمەکانی زوودا جێگەیەکی گرنگ بوو بێ.
لە گردە سەرەکیەکەشەوە شاخەکانی حەمرین لە ئاسۆی خۆراواوە بە چاوە بیرران. ئەڵێن نزیکەی 9 سەعات دوورە بن، لێرەوە بە ئاسانی تا زیاتر ڕووە و خۆرهەڵات بڕوانین، ئەتوانین هەردوو سنووری زنجیرەی قەرەتەپە یان زەنگاباد لە شاخەکانی حەمرینەوە ببینین. ئەژڵێن ئەو قەڵایی ڕووخاوە یان ئەو وارشەی لەسەر گردەکەی دەربەندەکەدا هەیە کاتی خۆی درێژە بۆەوە و هەر دەربەندەکە خۆی شیەگرت، چونکە ڕووبارەکە لە شوێن ئاوەڕۆیەکی باشدا بربەست کراوە و پردێکی لەسەر دروست کراوە. لەوە ئەچێ ئەمە هەرواش بوو بێ، چونکە وارش و خەرەندەکەش هەردووچیان لە پڕێکدا لە یەک جێدا کۆتاییان دێ، وەک ئەوەی بە تەنیشت چەمەکەدا تا ماوەیەکی تریش درێژ ببنەوە. ئەڵێن پیاوێکیش کە لەم دواییەدا لە تەمەنی 120 ساڵیدا مردووە، وتوێتی لە بیرێتی کە خەرەندەکە و دیوارەکەش هەردووکیان تا جێگایەکی زیاتریش لەمەی ئێستایان بە جۆ چەمەکەدا درێژە بوونەوە. چەمەکەش لە جێیەکی تەنگەبەردا گیرەدرا. وتوشێتی ئەم باسەی لە پیری کۆنە ساڵەوە بیستووە، لەوانەشە ئەوە بربەستێک دەربەندێک بوو بێ بۆ پارێزگاری وڵات لە هێرشی ئەو کوردانەی بە درێژایی سەردەمەکان دراوسەیەکی پەژارە بەخش بوون. ئەمەش یەکێکە لەو دەربەندانەی کە ئەچێتەوە سەر کوردستان. ڕێگایەکیشی لێ ئەبێتەوە ئەچێتەوە سەر ئیبراهیم خانچی کە سەختە، چونکە بە درێژایی ڕێگاکە بەسەر زورگی بچووکدا ڕەتە بێ. ماوەی نێوان تووسخورمات و ئیبراهیم خانچی 9 سەعات دەبێ. لە کفریشەوە بۆ ئیبراهیم خانچیش هەر 9 سەعاتە، ڕێگاکەش تەخت و چاکە. تاوێ دوای گەیشتنمان محەممەد ئاغا گەیشتە بوو کە ئیش قاغاسی سەرۆکی تەشریفاتی مەحموود پاشا بوو، بۆ ئەوەی ناردەبوو یاوەرمان بێ بۆ چاوساغیکردنی میوانداریەکەی. نامەی بە سۆزیشی لە مەحموود پاشاوە بۆ هێنابووم کە هەموویان نەزاکەت ئامێز بوون. لە دووسخورمات و خان و خانووی حەسانەوە هەیە، 80 ئەسپیتیایە. پلەی گەرما لە 6 بەیانیدا 64 پلە و لە 12 نیوەڕۆدا 70 پلە و لە 3 دوای نیوەڕۆدا 66 پلە بوو. لە باشووری خۆرهەڵاتیشەوە با هەڵیەکرد و هەڵکردنەکەیشی تند بوو. دوای نیوەڕۆ بارانیشی لەگەڵدا باران. نیسانی 1820 هەستم بە ئازارێ کرد کە ڕێی پیاسەی نەدام، بەڵام ئەم زانیاریانم کۆ کردەوە. ڕووباری ئاقسۆ یان تووسخورما لە عەلی دەلۆی قەرەداغ لە کوردستان هەڵەقڵێ و بە ئیبراهیم خانچیدا ڕەتە بێ و ئەگاتە تووسخورمات و پردەکانی ئەم ناوە هەریەکەیان قولەیەکی بچووکی هەیە کە لە قوڕ دروست کراوە و بۆتە بەشێک لێ تا پاسەوانی تیابێ بۆ چاودێریکردنی لە دز، چونکە هەموو شوێنەکانی سەر بە سنووری کورد لەبەر هێرشی چەتەکانی ئەو گەلەدان. ژمارەی دانیشتوانی تووسخورمات و بە 5,000 کەس داهەنرێ. پلەی گەرما لە 7 بەیانیدا 62 پلە و لە 3 دوای نیوەڕۆدا 71 پلە و لە 10 شەودا 66 پلە بوو. دەمە و بەیانی با لە باکوورەوە بوو، لە 2 دوای نیوەڕۆژدا زریانێکی کەم بە بارانێکی کەمەوە لە خۆراواوە هەڵی کرد. شەو بروسکەی هەبوو کە لە خۆراواوە دەستی پێکرد و گۆڕا بۆ باشوور. ئەوەتەی لە بەغدا دەرچوین، ڕۆژێکمان لێ نەچووە بروسکە نەبێ. یەکی ئایاری 1820 لە 5:30دا لە تووسخورمات و دەرچوین. سەمتی ڕۆشنەکەمان 75 پلە بەلای باکووری خۆرهەڵاتدا بوو. ئەڕۆیشتین و لە نزیکی لای چەپیشمان دەشتێک بوو تا ئەهات ڕووە و حەمرین لێژە بۆەوە کە باسانی زورگە چۆڕەکانمان لێوە دیار بوون. لەوە شەچوو لێرەدا و وەرچەرخابێتەوە یان ڕوو بکاتە خۆراوە. نزیکترین بەشێکی لێمانەوە وەک وارشێکی قولیبدار گرنج بوو، بەڵام 80 پلە بەلای سەمتی باکووری خۆراوادا بوو.
ڕووباری عوزێمیش لە دووری نیو سەعات لەژێر ئەم بەشەوە شاخەکانی ئەبڕی، لەژێر ئەوەشەوە دەمێنقەبۆمانەدی کە دەربەندێک بوو پێشتر قایمکاری تیاکرا بوو، چونکە دەرگای ئاسنینی لێیە. وا دیار بوو زورگەکەش لە پشت ئەو بەشە گرنجگرنجەوە بەرەو خۆراوە وەرەچەرخێتەوە. لە سەعات حەوتی بەیانیشدا سەمتی ڕۆشنەکەمان 45 پلە ڕووە و خۆراوا بوو. ئال لێرەوە زنجیرە گەچۆڕەکە ئەتووت کۆتایی هاتووە، بەڵام من پێم وایە کۆتایی نەهاتبێ، یان بوو بێ بە زورگێکی چاوەڵەی نزم کە ڕوویە کردە خۆراوا و لێرە و لەوێش تەمۆخی تیا دەرەکەوێت. ڕۆشنەکەشمان بە تەنیشتی زورگە گەچۆڕەکاندا بوو کە کەوتبووە لای ڕاستمانەوە. لە 40 دەقیقەدا منارەکانی تاوقمان لێ دەرکەوتن. چوومە سەر گردێکی بچووک کە یەکێک بوو لەو زورگە چەوەڵانەی لقیان لێ ئەبووەوە و ڕاستەوخۆ کەوتبووە لای ڕاستی ڕێگاکەمانەوە. لێرەوە ئیتر بە تەواوی ئەمتوانی تاوق و دووس خورمات و پێکەوە لە ئەم سەر و ئەو سەری باکوور و باشووری ئاسۆوە ببینم. تاوق ئەکەوتە 15 پلە بەلای باکووری خۆراوادا و تووس خورماتوش ئەکەوتە 15 پلە بەلای باشووری خۆرهەڵاتدا. ئیتر هەر لێرەشەوە یەکسەر زنجیرە گەچۆڕەکە دوایی هات، چونکە لە شانی لای خۆراوایەوە ئەو هێڵە زورگە چەوەڵەیە دوایی هات کە سەعاتە ڕێیەک بە تەنیشتیا ڕێمان کرد. هێڵەکەش ڕووی ئەکردە خۆرهەڵات، بەڵام دەشتاییەکەی ناوەڕاست چاڵاییەکی وەک تونکە یان زورگێکی چەوەڵەی پێکەهێنا کە بارانا و سێڵا و دابڕدابڕی کردبوون و پڕبوون لە جۆگە و چەم و شیو. لە دووری چەند یاردەیەکیشەوە کارێزێک هەبوو کە بۆ یەکەم جار بوو لەم ڕێیەدا تووشی ببین. کارێزیش بریتیە لە جۆگەیەکی سەرگیراو بۆ ئەوەی لە کانیاوی بەرزەوە ئاو بگەێنێتە مەزرای دەشتایی. ئەم جۆگە سەرگیراوانەش لە چەند جێگەیەکدا شوێنی هەڵدانەوەی تیا ئەهێڵنەوە بۆ دیاریکردنی ڕەوتی جۆگەکە. لە دووری 10 دەقیقەیەکی تریشەوە چەمێکی پان هەیە لێوان لێو ببوو لەو باراناوە لە ناکاوەی بەخوڕ باری بوو. ئەم چەمە ئەکەوێتە سەر ڕێگای نێوان تاوق و دووس خورمات و کەمێک لەولا تریشەوە چەمێکی تر بوو، پڕ بوو لە ئاوی ڕوون. ئێستا ئیتر ڕێگاکەمان ببووە هەوراز و نشێویەکی کەم. لە 10دا گەیشتینە ڕووباری تاوقجای گەورە و بەخوڕ کە لە کوردستانەوە هەڵەقوڵێ. ئەم ڕووبارە لە لای ڕاستی ئەو ڕێگایەمانەوەیە کە ئەبوایە پیایدا بڕۆین و بە قەرە حەسەندا ڕەتە بوو. هەر کاتێ پێویستی بکردایە ئەوەندەی جۆگە بۆ چەندان مەزرا و گوند لێ هەڵەگیرێ کە ئاوی تیان ئەمێنێ. زۆربەی ئاوەکەیشی لە هاویندا بۆ کشت و کاڵ بەکارەبرێ. لە پایزانیشدا لەم جێگایەدا قوڵایی هەر پێیەکە بێ یان پێونیوێکە بێ. ئاوەکەیشی هەر بەتەنیا ئەم گوندە پاراو ناکە، بەڵکو ئەگاتە گوندێکی زۆری سەر و خوار و خۆیەوە. لە زستان و بەهارانیشدا کە سێڵاوی بارانە و هەڵەسێ ئەبێتە ڕووبارێکی زۆر گەورەی وا کە پانتایی ڕێڕەوەکەی خۆی لێوا و لێوەکە کە پانتایەکەی نیو میلە بێ. ئیتر ئەبێتە سێڵاوێکی ترسناک تا شەبەرد ڕائەدا و چاڵ و کەندی واش لێ ڕێڕەوی خۆیان دروسەکە کە هەمیشە لێدانی ترسناک یان هەرگیز نابێ. ئاوەکەیشی لە ناکاودا هەڵەسێ، وەکو بیستمان زۆر جاری وابووە ڕێبواران لە ناوەڕاستەکەیدا بوون کە ئاوەکەی لە ناکاودا هەستاوە، ئیتر یان خنکاون یان بەگران ڕزگار کراون. لەم چەند ڕۆژەی دواییشدا بەهۆی بارانی خوڕەوە ئاوی تاوقجای ئێجگار زۆر هەستا بوو، بۆیە چەند تەرمێکی خنکا و کەلاشی چەند ئاژەڵێکی خنکاوی بەسەرەوە بوو. ئەمە هەمیشە لە کاتی بارانی خوڕ و نائاساییدا ڕووەدات، وەک پار هاوین باری بوو. بەڵام ئێستا لێدانی زۆر ئاسان بوو. ئەفسەرەکە بە نزیکەی 50 کەسێکەوە بە تەپڵ و زۆرنا و نەقارەکانیانەوە هاتبوونە پێشوازیمان بۆ یارمەتیدانمان لە پەڕینەوەی خۆمان و کەلوپەلەکاندا. لە کاتی پەڕینەوەدا لە ناوەڕاستی پانتاییەکەدا دوو کانیمان بینی. قوڵایی یەکەمیان 2 پێونی و پانایشی 10 بۆ 12 یاردە ئەبوو. قوڵایی دووەمیان نزیکەی 3 پێونیوە بوو، پانایشی لە نێوان 20 تا 30 یاردە ئەبوو. هەردووکیشان خوڕ بوون، بنەکانیشیان پڕ بوون لە تاشەبەردی گەورە. دوێنێ ئاو زۆر بوو، بەڵام لە شەودا ئاوەکەی کەمی کردبوو، کەچی لەگەڵ ئەوەشدا سووکە ترسێکی هەرخستە دڵی هەندێک لە بەغداییەکانی دەستەکەمەوە.
پەڕینەوەمان لە ڕووبارەکە بە هەمووی 20 دقیقەی خایاند. ئیتر ئەفسەرەکە خۆی و کۆمەڵەکەی جێیان هێشتین و چوون بۆ یارمەتیدانی تەختە ڕەوانەکە. پاشەوەی لە ژێر چەترەکەمدا قاوەیەکمان خواردەوە، سواری ئەسپەکانمان بووینەوە و ڕوومان کردە گوندەکە کە نێوانمان هەر 2 میلێکە بوو، بەڵام بە نیو سەعات بڕیمان. بەلای منارەیەکی جوان و دێرینەدا ڕەت بووین، کەوتبووە لای ڕاستمانەوە، لە خشت دروست کرابوو، پێئەچێ پاشماوەی سەردەمی خولەفاکان بێ. هەروەها بەلای هەندێ مەزرا و ئەو مەزارانەدا ڕەت بووین کە زیارەتێکران. ئەمەش وایە گەیان کە ئەم شوێنە کاتی خۆی فراوانتر بوو بێ، بەڵام ئێستا گوندەکە ئێجگار پیسە و بریتیە لە خانێک کە 60 ئەسپیتیایە. پێشەوەش بگەینە چای یان ڕووبارەکە 2 میلێک لەو لای چەپمانەوە گوندی عەلیسەرایی و لای ڕاستیشمانەوە لە دووری میلێک لە بەری ڕاستی ڕووبارەکەدا مەزاری زەین العابیدینمان بینی کە خەڵکێکی زۆری لەوانەی چاوێشەیان هەیە ئەچنە سەری. زۆر نیگەرانی خۆ ئامادەکردن ببووم بۆ قۆناغی دووەممان کە چاوەڕێمە کرد بە ناخۆشی بیگەینێ، چونکە پێیان وتبووین 7 سەعاتێک گەخایەنێ کەچی بە 5 سەعات و نیو بڕیمان. کاتێکیش گەیشتین دەستەیەک لە پیاماخوڵانی گوندەکە هاتنە پێشوازیمان کە مەلاکانیان لە پێشیانەوە بوون، پیاوی باڵابەرز و سەر و سیما جوانیان تیابوو. کە بەسەر ئەسپەکەمەوە ئەبووم، محەممەد ئاغای چاوساغ و میوان نەواز زۆری لێەکردم کە هەوسارەکەی ڕابکێشێ. هەرچەندیشم تکا لێەکرد کە ئەو کارن نەکات، بەڵام بێهودە بوو. پێی ئەوتم لەبەر خاتری مەحموود پاشا مایەکات و حەزیژەکات وەک مەحموود پاشا سەیرم بکە. ساڵی پار کە مەحموود پاشا و شازادەی کرماشان پەیمانێکیان دژی تورک بەستە بوو، ئەم ئاغایە سەرکردایەتی دەستەیەکی کردبوو، هەڵیان کوتاب وە سەر ئەم گوندە و تاڵانیان کردبوو. دیار بوو گوندنشینەکان مەبەستیان بوو دڵنەوایی بکەن لە ترسی ئەوەی نەک لە داهاتوودا سەردانێکی وەک ئەوی پێشویان بکاتەوە. زۆریان نەهاتن و دەستیان ماچە کرد، بەڵام هەر ئەوەندەی دیار نەما ئەیانوت خوا خێر نەهێنێتە ڕێی. هەر ئەم بوو ساڵی پار گوندەکەمانی تاڵان کرد. سەر لە بەیانی پلەی گەرما 61 بوو، لە 3 دوای نیوەڕۆدا 72 پلە و لە 10 شەویشدا 66 بوو. بەیانی لە خۆرهەڵاتەوە با هەبوو، لە 3 دوای نیوەڕۆدا هەور بەری ئاسمانی گرت، بەڵام کەش و هەوا هێمن مایەوە. دوی ئایار کە بیستمان بە تەنیشت گوندەکەوە کۆمەڵە کەلاوەیەک هەن شایەنی دیتنن، ئەم بەیانیە چووینە دیتنیان. بریتی بوون لەو منارەیەی دوێنێ دیمان و پاشماوەی دیوارێکی قوڕ کە ڕووی پێشەوەی کە لە خشت دروستکرا بوو خشتەکانیان لێ دەرهێنا بوو. دەرگایەکی بچکۆلەشمان بینی کە ئاسەوارێکی زۆری خانوسازیەکی جوان لەسەر شێوەی ئەوەی تەکیە و مستەنسریە و نمونە جوانەکانی خولەفاکانی بەغدا چوو. ئۆلیڤەریش کە ئەم کەلاوانەی دیبوو، بەڵام وای پێڕەگەیاندوین کە سەر بە تووش خورماتوو بووبن بەبێ ئەوەی هیچ پێویست بکە. ئەمەش وامان لێیەکە گومان لە یادداشتەکانی بکەین، یان بەلای کەمەوە گومان لەوەش بکەین کە پەیوەندی بەم باسەوە هەیە، چونکە لەوە ئەچێ هەر پشتی بە بیرەوەری بەست بێ. خۆشی ددان بەوەدا ئەنێ کە باسی وردەکاریەکانی ناکە، بەڵام ئەگەر بیەوێ ئاماژەیان بۆ بکە ئەبێ ناوی شوێنەکانی لە یاد بێ. ئەمە و بۆ دەرخستنی ڕاستیش ئەبێ ئەوە بڵێم کە ئەمە یەکێکە لەو هەوڵە زۆر بچووکانەی تا ئێستا لە یادداشتەکانیان دەربارەی باسی ناوچەکە دیومە کە زۆر بەڕاستی باسیەکات و جێی سوپاسە. لەو سەری گوندەکە بەدەم ڕێکردنمانەوە بەلای مەزار یان گۆڵکۆیەکی بچکۆلەدا ڕەت بووین، گومەزێکی درێژکۆلەی وەک ئەوەی سەیدە زوبێدەی بەغدای لەسەر دروست کرابوو، بەڵام لە ڕووی شێوە و جوانی خانوسازیەکەوە بە هیچ جۆرێک بەو نەئاگەیشت. گوندنشینەکان ئاگاداریان کردینەوە کە ئاسەواری کەنیسەیەکیش هەیە. ئەمەش ڕێی تێچێ چونکە ئەم جێگایە یادگاری کورسی قەشەکانی کلدانی بووە. ناوی ئەمەش لە دێرینترین سەدەکانی مێژوودا هەیە. ئەو کەلاوێشمان بینی کە گوندنشینەکان پێیان وتین گوایە کەنیسە بووە. میلێک یان میل و نیوێک یان 2 میل ئەکەوێتە لای ڕاستی ڕێگاکەمانەوە. بە دووربین سەیرم کرد، بەڵام لەبەرەوەی دڵنیا بووم کە شتێکی وانە کاتم بە سەیرکردنەوە لە دەست نەدا.
لە دواییدا لە 6 و چارەکدا ڕۆیشتین وەک دوێنێ زەوی بە ئەفسەنتین داپۆشرا بوو بە تورکی پێی ئەڵێن یاوشان و جاترێکێوی و ڕۆکێکی زۆری تریش بەڵام لەبەرەوەی نەمەناسین ناویانم نەئەزانی ئەفسەنتینیش بۆنێکی خۆشی لێهات دڵی پێکرایەوە هەروەها جۆیەکی زۆرمان بینی هێشتا سەوز بوون دروێنەوانان خۆیان بۆ دروێنەی هەندێکی ئامادە کردبوو ڕێگاکەمان ڕوە و لاپاڵەکانی زورگەکان بەرەو ژوورە بووەوە لە لای چەپیشمانەوە ڕێگاکەی کەرکووکی جێهێشت لای چەپمانەوە شاخەکانی حەمرینمان لێ دەرەکەوتن لە 20 دقیقەدا گەیشتینە گوندی جەمیلەی خنجیلە کە لە قوڕ دروست کرابوو ناوە عەرەبیەکەش مانای کچۆڵەی جوانە ناوەکەیشی لێ نەئەهات چونکە هێلانەیەکی پیس بوو ئێستا ئیتر هەستمان بە سەرکەوتن کرد بەو زنجیرە زورگەی ڕووی ئەکردە باکووری خۆرهەڵاتی گوندی مەتارا و زورگەکەش کە وەکەڵێن بە تازە خۆرماتوودا ڕەتە بوو پاشان وردە وردە نەئەما ناوەکەی هەر لەو وەرگرتە بوو پێم خۆش بوو ئەم ڕێگایم تاقی کردەوە هەرچەندە 3-4 ڕۆژێکیش لە ڕێگاکەی ئیبراهیم خانچیش درێژتر بوو بەڵام شتێکی زۆری لێوە فێر بووم بۆ خۆپاراستن لە هەموو لایەنێکی ئەم وڵاتە سەریشم لەوە سوڕما کە میوان نەوازەکەم ئاگاداریەکی تەواوی لە هەموو جێگاکان و سەمتەکان و لێکدانەوەی زنجیرە زورگەکان بە یەکترەوە هەبوو لەو شتانەشدا کە پێشتر خۆم ئاگاداریم هەبوو دەربارەیان تاقیم کردەوە کەچی وەڵامەکانی ئەوەندە جێی متمانە بوون شایەنی ئەوە بوون بە تەواوی پشت بە زانیاریەکانی ببەسترێ بەڵام بەشەکەی تری زورگەکەی کفری یان بەشەکەی ئەسەری خۆرهەڵاتی کە لە ڕاستیدا باسک یان شادەماریەتی بە کەرکووک و ئاڵتون کۆپریدا ڕەتەبێ لێرەشەوە بەدامێنی ئەربیل ئەڕوا تا ئەگاتە دیجلە ئیتر لەوێ پێی ئەڵێن قەرەجووغداخ ئەم بەشەی خۆرهەڵاتی گەجۆڕ و نەوتیشی تایە بەڵام بەشەکەی خۆراوای یان زورگەکەی مەتارا بریتیە لە تەمۆخ و چەو و کتومت لە هەموو ڕوویەکیەوە لە زنجیرەکەی حەمری نەچێ شتی زۆریشی تایە کە شایانی لێوەربوونەوە بێ کە لە دەربەندی جەمیلەشدا پیایدا ڕەت بووین زنجیرەیەک یان بە 2 زنجیرەی چینچینی شاقۆلیدا ڕەت بووین ئەدوت بە زۆر وایان لە خۆیان کردووە پاشەمان چینگەلێکی ئاسۆیی تەمۆخی تەواو ڕوتەندێ کە گابەردی زەبەلاحیان لێ ڕووخاوە و لەو ناوەدا لەملاولا پەرش و بڵاو بوونەتەوە و وەک خانوویەکی ڕووخاو هیچیان بە ساغی نەماونەتەوە لە ڕاستیدا زۆرگەکەش بە تەواوەتی لە کێوێکی ڕووخاوەچێ پاشان بە چینگەلێکی لار گەیشتین سەیریش لەوەدا بوو لاریەکەی لە لاری چینەکانی حەمری نەچوو ئەم زۆرگانە لە هێڵە شاقولیەکەوە 6 پلە بەلای خۆرهەڵاتدا یان 30 پلە لە ژێر هێڵی ئاسۆوە بوون ئەم چینانە لە زورگەکەدا بە تەواوی هاوتەری بوون و یەک سەمتیشیان هەبوو وەک ئەوە وابێ بە جۆرێک چوبێتە سەر یەکتر کە بە 45 پلە ڕووبکەنە باکووری خۆرهەڵات بەڵام بەرەو ژوور هەڵقشانەکەی ئێجگار لەسەرخۆ و ڕووە و خۆرهەڵات بوو ئەوەندە نەبێ لەو تونکە تونکانەی ناوخۆیدا کە باراناو لە تەمۆخ دروستی کردوون پێچەکاتەوە یان لوو لەبێ لە 40 دقیقەدا گەیشتینە هەردەیەکی قێزەون یان دەشتێکی بەرین کە لە کەڵەکە چاوەڵەی بەرز و کەندڕی سامناکی تیا بوو ڕێگاکەمان 50 پلە ڕووە و باکووری خۆرهەڵات بە تەنیشتیا ڕەتە بوو لە 8دا گەیشتینە زنجیرە لووتکەیەکی تر کە چینگەلێکی لێژ بوو هەمان ئەو شێوەیەی هەبوو کە پێشتر باس کرا بەڵام خاکە چاوەڵانیەکەی کە دایپۆشی بوو تا پێشتر بچوینایە ئەستوترە بوو لەم لاولایشمانەوە هەندێ مەزرای پشووکی جۆمان بینی کاروانێکی کوردیشمان بینی مۆرتیان لە گونیەدا بار کردبوو بۆنێکی خۆشیان لێ هات پێ ئەچوو بۆ ڕەنگسازی بەکاری بهێنن لەم ناوچەیەدا گڵ و چەو وەک ئەوەی لاپاڵەکانی حەمرین بە دەرەوە بوون لە 45 دقیقەدا گەیشتینە جێگایەک بەسەر دەشتی لەیلاندا ئەیڕوانی کە لەوێ ئیتر زورگەکان لێژەبنەوە ئێستا ئیتر پێمان ناوەتە دەشتی لەیلانی پڕ لە مەزراجۆوە کە وەک دیار بوو نیشانەی خێروبێری پێوە دیار بوو هەندێکی کەمیشی خەریکی گەیشتن بوو
لە 9:30 بۆ قاوە خواردنەوە و بۆ ئەوەی ئەفسەری ئیعاشە کاروباری خۆی ڕێک بخات ڕاوەستین. لە 10 چارەکدا دووبارە سوار بووینەوە و لە 11 چارەکێک کەمدا گەیشتینە لەیلان کە گوندێکی بچووک و هی عەبدوڵڵا فەندی بوو کە سەرپەرشتیاری پێشووی ئیمام الئەعزەم و لە دۆستە دێرینەکانم بوو. ساڵی پار ئێرانی و کورد هەڵمەتیان هێنا بۆ سەرم گوندە و هەرچیەکیان پێ تاڵان کرابوو بردبوویان، ئەوەیشی بۆیان هەڵنەگیرا بوو سوتاندبوویان. بۆ ئەوەش ئەمەیان کردبوو تا نەیەڵن سەربازی تورک ئالیک بدەن بە وڵاخەکانیان. من پێم وایە گوندنشینەکان لە هەموو ناوچەکانی وڵاتی تورکدا هەمیشە دانەوێڵەکانیان لە چاڵ و بیری نزیک گوندەکانیاندا ئەشارنەوە و ئەگەر زەویەکەی سەرەوەیشی چاک تەخت بکرێ بەلای زۆرەوە نادۆزرێتەوە، تەنانەت لای سوپای داگیرکاریشەوە مەگەر یەکێک ڕێنماییان بکە. بەختم یار بوو چونکە لە بێڵای ئەو خانووی تێیچوو بووم توانیم کەرکووک ببینم. بۆ زیاتر دڵنیابوونیش چەند جارێک و زۆر بەوردی ڕووی ئامێری پێوەرەکەم تێکرد. ئەو خاڵش کە کردبوو مەڕۆوانگە قەڵاکە بوو کە بەشێک لە شارەکەی بە ئاشکرا لە ژێردا دەرەکەوت. سەمتی قەڵاکەی کەرکووکیش 24 پلە بەلای باکووری خۆراوادا بوو. ئەم ویست ئەوەندەی ئەتوانم بە دڵنیاییەوە ئەو نێوانە ساغ بکەمەوە کە خەڵکەکەی ئێرە پێیان وتبووم. بەڵام هەروە بە چاوم خەمڵان کە بە هێڵێکی ڕاستە و ڕاستیدا 12 میلە بوو کەچی عەبدوڵڵا فەندی کە چەند جارێک لە کەرکووکەوە چۆتە لەیلان خۆی بە سەعاتەکەی ڕایگرتووە ئەڵێت نێوانەکەیان بە کاروانی هێستر 3 سەعات و نیوە بێ و بە سواریش 3 سەعاتە و بۆ سواری تونندڕەویش 2 سەعات و نیوە بێ. لەبەرەوە ئەبێ نێوانەکە 10 میلی جوگرافیایی بێ. لە شەویشدا کە پێوامەوە لە شوێنی ڕاستەخینەی کەرکووک دڵنیا بووم چونکە لە راپۆرتەکانی پێشومدا و لە راپۆرتەکانی سەر ئارکر پۆرتەر دڵنیا بووم کە شوێنی کەرکووک بە جۆرێک نەخشە کێشراوە لەوە زیاتر بەلای خۆرهەڵاتدا کەوتووە کە خۆی هەیە. لەبەرەوە ئەو سەمتەم بەڕاست زانی کە خۆم بۆم دیاری کردووە. زەویش لە نێوان کەرکووک و لەیلاندا بە تەواوی دەشتاییە. هەندێک گردی تورەکە ڕێژیشی تیا بڵاو بۆتەوە. لە هەندێک گوندە خورمایەکی کەمە بینرێ بەڵام باخاتی کەمی تیا ئەبینرێ. لە خۆراواشەوە دەشتەکە بۆتە سنوور بۆ دەشتەکەی مەتارا و لە خۆرهەڵاتیشەوە ئەو زنجیرەیەی کە سبەینێ ئەیبڕین. تازە خورماتوش 3 سەعاتێک دوورە بێ. نرخی پارێزگاریکردنی ساڵانەی لەیلان بە دراوی بەغدایی ئەکاتە 25,000 قڕۆش. ئەمیش وەک تێگڕای ئەو گوندانەی ئەکەونە سەر سنووری کورد شلۆقن. حەسانەوەیان تیانیە چونکە بۆتە جێگایەک بۆ بەردەم هێرش و کاولکاری تەواوی هەڵمەتی کورد. کەهیا چۆخای سەرۆکی گوندەکەش تکای لێکردم لای مەحموود پاشا بکەومە نێوانەوە بۆ جێڕانەوەی 300 سەرمەڕ کە کورد بە تاڵانی لێیان زەوت کردبوون و ئاگاداریش بوو کە هێشتا دابەش نەکراون. گوندنشینەکان هەموویان ئەپاڕانەوە کە سەردانەکەم بۆ کوردستان ببێتە مایەی ڕێگری لە هێرشی کورد، هەر هیچ نەبێ تا دوای دروێنە و خەلە و خەرمان کۆکردنەوە. دانیشتوانی ئەم گوندە و هەموو گوندشینەکانی دراوسێیان تورکن و سەر بە چراغ سوێندەیرن یان عەلی ئیلاهین. پلەی گەرمان لە 6 بەیانیدا 68 پلە و لە 3 دوای وەڕۆدا 81 پلە و لە 10 شەویشدا 67 پلە بوو. لای باشووری خۆرهەڵاتیشەوە با هەبوو. سەی ئایار لە 5:30 لەیلانمان جێهێشت و ڕوە و باکووری خۆرهەڵات بە ڕۆخی شەمی لەیلاندا کەوتی نەڕێ کە ئەکەوتە لای چەپمانەوە. ڕەوتیشی لە زورگەکەوە زنجیرەیەک ئاشی ئەمبەرەوبەرەکەی دیاریە کرد کە هەموویان خولیپی بچکۆلە و خڕی بەردینیان هەبوو. لە یەکێکیانەوە ئاشەوانێک هاواری کرد وێر ئەڵڵا بەواتە خوایە بینێری. تێگەیشتم هەر کاتێ ئاشەکان لە کارەکەون بەم جۆرە بەردەوام هاوارەکەن
ئیتر ئەوەی دانەوێڵەی هەبێ یێتە پێشەوە بۆ ئەوەی بۆی بهارن. دوای نیو سەعات گەیشتینە زورگەکە کە لێرەدا یەکسەر لە دەشتەکەدا بەرزە بێتەوە و هەردەیەک پێک دێنێ لە کفریەوە درێژە بۆەوە بەلای بەشەکەی لای خۆرهەڵاتیا ڕەتە بوو. ئەم هەردەیە ئاوەڕۆ و جۆگەیەکی زۆر کە بارانە و پێچی هێنابوون دایان دڕی بوو، کردبوویانە شیوی تەنگەبەر و گردۆڵکەی بچووک بچووک. گەورەترینی ئەم چەمانە یان ڕووبارەکەی لەیلان بوو کە خوڕیەکەی نیشانیەداین، ئەو شوێنەی لێوەی دێت چەند لێژە. سەرچاوەی ئەم ئاوەش لەو زورگەدایە کە لەسەرەوە باس کرا، بە درێژایی ڕەوتیشی هەر جۆگەی تری تێهات. ئەم دۆڵانش هەموویان و بە تایبەتی دۆڵی لەیلان بریتین لە چەند گوندێکی بچووک کە باخی میوە و گوڵ دەوری داون. بە تایبەتیش لەم وەرزەدا بە هەموو مانای وشەوە ئەبنە بەهەشتی بچووک بچووک. بناغەیەم زورگە و هەردەیەش تەمۆخێکی لار بوو کە بە چاوە بینرا، چینگەلێکی تری لاریش بە هەمان سەمت و پلە هەیە کە چینگەلی بەشە زورگەکەی مەتارا هەیەتی. لەسەرو ئەم چینەشەوە چینەگابەردێکی بە تۆپەڵ هەیە کە وەریوە و بۆتە خاچێکی چەوەڵەی. ئەم جێگایە یان ئەو ناوچەیە ناوی قەرەحەسەنە کە ڕاستەوخۆ بەستراوە بە پاشای بەغداوە و دەسەڵاتی حاکمی کەرکووکی بە هیچ جۆرێک لەسەر نییە. ساڵانەش 85,000 قڕۆشەدات. ماوەی 6 سەعاتێک درێژایی هەیە. جەنگی پێشوو هەڵمەتی کورد ژمارەی دانیشتوانی ناوچەکەیان کەم کردوتەوە و بڕستی کشت و کاڵیان کەم کردوتەوە. هەندێ پەڵەجۆمان بینی، بەڵام زۆربەی زەویەکەی جیادایپۆشی بوو. لە ناو جیاکەشدا ئەوەندەی چاوداری چێوی لەو زەڕات و گوڵە چێوی تیا بوو، جۆر و ژمارەیان نەئەزانرا. ئەمانە و جگەل لە جاترە کێوی و نعنا و پوڭە، بەرزایی و تەپۆڵکەی زورگەکانیش بۆ لە وەڕی مەڕ و ماڵات دەستیانەدا. دۆڵەکانیش بۆ لە وەرگەی گاو گۆتاڵ و ڕەوگەوڵاخ ئەبوون. لە کاتی سەرکەوتنمدا بەسەر ئەو هەردەیەدا کە لە دەشتەکەەوە زۆر بەرز نەبوو، نەش ئەگەیشتە 300 پێ. یەکسەر هەستمان بە جیاوازی ڕوخساری ناوچەکە و دەرونیشمان کرد. ئەتوانین بڵێن ئیتر لە ناوچەی گەرمەسێری ناخۆش ڕزگارمان بووە. هەستم کرد گەشکە و بزوتنێکی نوێ لە دەروونمدا سەری هەڵدا و پەژارە تەنگەکەم بەریدام و وردە وردە بێزاریم ڕەویەوە، وەک چۆن هەوری شەوێکی زریان ئەڕەوێتەوە. ئاوا هیوایەکی بەتام تیامدا ژیایەوە و سەر لە نوێ گورج بوومەوە و هەر منیش نەبووم کە ئەم هەموو هەستم تیا ببزوێ. بەڵکو و هاوسەرەکەشم کە پێشتر باری تەندروستی شێوا بوو، هەرکە قۆناغی ئەمڕۆی بڕی هاتەوە سەرخۆی. زۆر لەوانش کە لە کۆمەڵەکەمدا وەڕز ببوون، دوای 2 سەعاتە ڕێیەک بە نێوان زورگەکاندا هەستیانە کرد نیشانەکانی نەخۆشیان تیا نامێنێ. لە 7:30 شۆڕ بووینەوە سەر دۆڵێک، جۆگەیەکی بچووکی پیا هات لەو گردانەوە هەڵەقوڵا ئەڕژایە ئاوی لەیلانەوە. هەرکە دیمەنەکەمان چاو پێکەوت، کۆمەڵەکە بە گەشکە و شادیەوە هاواریان لێ بەرز بووەوە و جۆگەیەکیش ئاشێکی بچووکیە جەڕا. لەو لاشیەوە چەند کۆلێتێک هەبوون، دارستانێکی چنار و بی و هەنجیر و جۆرەها گوڵ دایان پۆشی بوون کە لق و پۆپیان بە بەروبووم قورس ببوون. دارستانەکەش پڕی بلبل بوو، چریکەیان تێکەڵ خوڕەی ئاوی جۆگەکانە کرد. هەرچۆنێ بێ لەم گەردوونەدا کەسێک نییە هەستیشی کەم بێ یان هەر نەی بێ جوانی سروشت کاری تێنەکە. من وایە بینم کە هۆی سەرەکی بۆ دەست بەرداربوونی کوردان لە سەرۆکەکانیان کاتی ئەکەونە ناخۆشی، ترس و وەڕزبوونیانە لە کۆچکردنیان لە نیشتیمانی خۆیانەوە بۆ چۆڵەوانی قێزەوونی بەغدا. ئەو تورکانەی لەگەڵم بوون پێیان ناخۆش بوو ئەم دۆڵە جێ بهێڵین تا قاوەیەکی تیان نۆش نەکەن. ئیتر منیش شتێکی وام هەست پێ نەکرد بۆ جێبەجێکردنی ئارەزوەکەیان ڕێم لێ بگرێ. بەم جۆرە لەم جێگە خۆشەی پێی ئەڵێن حسێن ئیسلام نیو سەعاتی خۆشمان بەسەر برد. پاشان ڕووە و هەوارەکەی یوسفاغا کەوتینە ڕێ کە لە دۆڵی لەیلاندا نیو سەعاتێگە بوو. ئیتر لە 8دا گەیشتینێ. قۆناغی ئەمڕۆمان بە 2 سەعات و نیو بڕی، جگە لەو نیو سەعاتەی تیایدا حەساینەوە. یوسفاغا حاکمی ئێستای ناوچەی قەرەحەسەنە و گورجیە لە هاوڕێ دێرینەکانمە. هەر ئەو کەسەشە کە لە کاتی ئەو شۆڕشەدا کە سەعید پاشای تیا کوژرا و داود پاشای زاوای تیا بوو بە جێگیر
نامە و فەرمانی ئەوی بۆ ئەهێنام. لە هەوارە خنجیلەکەیدا خۆی زۆر چاک ئامادە کردبوو بۆ پێشوازی و میوانداریم و میوانداریەکی زۆر تێروتەسەلی کردین. چادرەکانمان لەسەر بەرزاییەک هەڵدان، بەسەر دۆڵی لەیلاندا ئەیڕوانی، وەک ئەوەی حسێن ئیسلامیش ئەم بەرەوبەری بەجیا یان بە بەهەشتێکی نەشمیلە داپۆشرا بوو. جێگاکەیش ئێجگار دڵگیر بوو. هەندێک گوڵی پەرژینمان لە دۆڵەکەدا بینی. لەوانەی ئینگلتەرا چوون، ئەو گەشکە و شادیەش ئەم گوڵە کێویانە لە دەرووندا دروستیانە کرد، هەموو بۆ نەخۆشەکانی خۆرهەڵاتیە هێنا. تاوێ دوای گەیشتنم ئاگاداریان کردم کە نێردراوێک لای موساغای حاکمی کەرکووکەوە هاتووە کە 4 سەعاتێک یان 12 میلێک لێمانەوە دوورە بوو. نامەیەکی ناسکی لای گەورەکەیەوە بۆ هێنابووم، تایدا داوام لێکات کە چەند ڕۆژێک لای میوان بم. بیستیشم کە خۆی بۆ پێشوازی لێکردنێکی ئێجگار گەورە ئامادە کردووە، بەڵام ناچارم دەست بنێم بە ڕووی بانگهێشتنەکەیەوە، لەوانەشە بەڕێی کەرکووکدا بگەڕینەوە. چواری ئایار. سەعات 4 بەیانیە بەدەم ژانەسەرێکی زۆرەوە خەبەرم بووەوە و لەو جۆرەی کە مرۆڤ لە پڕێکا یەکبین شەربەتێکی لیمۆی بەفراوی بخواتەوە. تا گەرمای ڕۆژی زیاتر لێ ئێدام، ژانەسەرەکەم بەریەدام. لە 5:30 بەیانیدا سواری ئەسپەکانمان بووین و ڕووە و ئەو دۆڵەی ڕووباری لەیلانی پیادێ کەوتینە ڕێ. جاروباریش بۆ پەڕینەوە لە ئاوەکەمەکەی ناچارە بووین دابەزین. دۆڵەکە تەنگ و پێچاوپێچ بوو، تا زیاتریژە چوین هەر جوانتری ئەنوان. گەلێ جار بەناو گژوگیای چڕ و تەنگەی پڕ لە هەنار و تو داری بەری و جۆرەها گوڵدا ڕەتە بووین. ئەگەریش بمانەوێ بە جۆرەی پانتایی ڕێڕەوی ڕووباری لەیلان قسە بکەین کە خەریکە پڕاوپڕی دۆڵەکە بێ و ئێستا هەر جۆگەیەکی بچووکە، ئەوە ئەبێت لە کاتی باراناودا سێڵاوێکی گەورە بێ. تا سەریشە کەوتین جۆگەیەکی زۆری تێئەڕژا. لەم بەروبەریشیەوە تا ماوەی 3 میلێک دار و درەختی لێ نێژرا بوو. بە لاپاڵی زورگەکەشەوە هەندێ ڕەزمان بینی. زەویەکەشی بەجاترە کێوی لەو مۆرت و نووسەنەکی گوڵ کرد و چەندەها ڕوەشی تری ناو جیاکە داپۆشرا بوو. تا بەرەو ژوورتریشە بووینەوە هەستەکرا زەویەکەش بەرزترە بێتەوە. پێش 8 بەیانی سەمتی ڕۆشنەکەمان 75 پلە بەرەو باکووری خۆرهەڵات بوو. لێرەوە ئیتر لە نزیک سەرچاوەی لەیلان دوورە کەوتینەوە. ڕوە و باکوور زورگەکەمان بڕی. لە بەرزایی ئەم زورگانەوە چەم و جۆگە بەرەو کوردستان شۆڕەبنەوە. لێرەش بەدواوە دەسەڵاتی قەرەحەسەن دوایی هات. لە نزیک نۆدا بەڕاستە ڕێگایەکدا شۆڕ بووینەوە، ناخۆش نەبوو. ئەگەر بشێ بڵێم لە ماوەی 20 دەقیقەدا گەیشتینە یەکەمین ئێزگەکەمان. لای ڕاستمانەوە بەرزاییەکی بچووک هەبوو، مەزار بوو، پێیانەوت مەزاری خزرەلیاس. جێگایەکی پیرۆزە لای کورد و پێیان وایە لە نزیکیا ڕاوکردن حرامە. هەر لێرەوە بە لێژاییەکی زۆر کەمدا ڕووە و باکووری خۆرهەڵات بەرەو چەمچەماڵ شۆڕ بووینەوە. چەمچەماڵیش گردێکی بەرزی تورەکە ڕێژە. ناوەکەیشی یان لەو دەورەی خۆیەوە وەرگرتووە یان دەوروبەرەکەی ناوەکەی لەمەوە وەرگرتووە. بەدەم ڕۆشتنمانەوە بەرەو ئەم گردە بەلای پەڵەجۆیەکی زۆردا ڕەت بووین کە زۆر جوان، بەڵام هێشتا نەگەیشت بوون و وەختی دروێنەیان نەهاتبوو. هەروەها بەلای مەزرایەکی زۆری نیسک و لە وەڕێکی بەرفراواندا تێپەڕین. لەدەی پێشنیوەڕۆدا گەیشتینە هەوارەکەمان کە چادرەکان لەسەر گردەکەی چەمچەماڵ هەڵدرابوون. جێگاکەش شوێنی هەوارێکی زۆر فراوانتری لەوەی ئێمەی تیا ئەبووە. دەشتەکە هەر ڕووە و خۆرهەڵات شۆڕەبووە. لەبەرەوە گردەکە وای ئەنواند کە لای خۆرهەڵاتیەوە لە چاو لایەنەکانی تریدا بەرزترە. بە بەرزاییەکی وەک شێوە شاقوڵی 100 پێیەک زیاترە بوو. ناشتوانین تەمەنێکی بۆ دیاری بکەین یان بیگەڕینەوە بۆ سەردەمێک.
هەندێک لە تەگۆزە و دیزەی چاکمان چنکەوت ڕەنگیان سوورێکی تێر بوون بەردی گەورەشمان تێدا دیەوە بەڵام شتێکی وامان چنگ نەکەوت گردەکەمان بۆ دەستنیشان بکە کە بە لای کەمەوە ئەبێ ساسانی یان ڕەنگە لە سەردەمی ساسانی کۆنتریش بێ لەسەر تەوقەسەریەوە ئەم وشانە ئەنووسم بەسەر دیمەنێکی جوانی چیاکانی کوردستاندا ئەڕوانم کە لە سەرویەوە لە کۆی سنجاق تا سەگرمە لە باشووری خۆرهەڵاتەوە دەشتەکە تالای شیوی گردەکە هەر شۆڕە بێتەوە ئیتر لەوێوە چەمی جای یان چەمی چەمچەماڵە دوای ئەوە دووبارە وردە وردە هەڵەکشێتەوە و پاشان تا زنجیرە چیاکەی بازیان ئەبێتە هەوراز و نشێوی و لەوێشدا هەردوو دەربەندی سەگرمە و دەربەند هەن کە ئەمی دواییان یەکسەر بەرامبەرمانە لە پشتی شێوە کێوی پیرعومەر غودرون پیرەمەگرون بەرزە بێتەوە کە بەشێکی تری زنجیرەیەکی بەرزتر پێکەهێنێ وەک دەرەکەوێ بەردەڵانی و ڕوتەنە غودرون بەرزترین کێوی ئەم ناوچەیەیە ئەڵێن گەنجینەیەکی بەفری تایە سەهۆڵ یان بەفرەکەی بەشی هەموو کوردستانەکە گەنجینەی ئەم بەفرەی نەدوایی دێ نەئەتوێتەوە لە نێوان هەندێک چاڵاییەکانیشیا بەفرم بینی ئێستاش هەوڵەدەم ئەوەندەی لە چەمچەماڵەوە ئەیبینم باسێکی ئەم بەشەی زنجیرە شاخەکانی کوردستان بکەم ئەو هێڵەی کە ڕاستە و ڕاست بەرامبەرمانە و لە باکوورەوە بۆ باشووری خۆرهەڵات درێژ بۆتەوە زنجیرەیەکی باریک و ڕوتەن و زۆر کوڕە ناوی چیاکانی بازیانە لە ژوور دەربەندی بازیانیشەوە کە وتم لە بەرامبەرمانەوە لێمانەوە دیارە چیاکان یەکسەر ڕووە و خۆراوە وەرئەچەرخێنەوە و شاخەکانی خاڵخاڵان پێک دێنێ کە لە دامیانیانەوە ئەگاتەوە بە سنووری پاشایەتی کۆی سنجاق لە خوار تەنگەی دەربەندی بازیانیشەوە چیاکان ڕاست ڕووە و باشوور و کەمێکیش بەلای خۆرهەڵاتدا درێژە بنەوە لەم بەشەی ئەم شاخەدا دەربەندێکی تر هەیە ناوی دەربەند باسەڕێە و دوای ئەمە شاخەکان بە هەمان سەمت بەردەوام درێژە بنەوە و ناویان ئەبێ بە قەرەداغ و ئیتر چیاکان هەمووی لێڕەوارن ئەمەش ئەو سێیەمین ڕێگایەیە کە لە دەشتەکانی ئاسووریاوە ئەچنەوە سەر کوردستان و ناوی ڕێگای سەگرمە یان پلەکانە لەبەرەوەش کە ڕاستەوخۆ بەسەر کێوەکەدا سەرەکەوێ ئەم ڕێگایانە بۆ لەشکرکێشی زۆر گرانە یان هەر نابێ ئەو ڕەحمان پاشای حاکمی پێشووی سلەیمانی کاتێک کە ئەیویست سربەخۆیی کوردستان بەدەست بهێنێ هەموو ئەم دەربەندانەی قایم کردبوو بەڵام کە سلێمانە بچکۆلەی پاشای بەغدا بەسەریا سەرکەوت هەموو قایمکاریەکانی تێکشکەند چیای قەرەداغ ئەبێتە سنوور بۆ دیالە لە خوار دەربەند باسە ڕەشەوە یەکسەر ڕوە و خۆراوە شاخەکانی زەنگنە لە قەراغ جیابنەوە لە سەرەتادا بەرزاییەکەی کەمە بەڵام کە بەلای باشووردا لاکاتەوە وەک ئەوە وایە بیەوێ لەگەڵ شاخی قەرەداغدا زنجیرەیەکی هاوتەری بێ ئیتر بەرزترە بێتەوە و ئەگاتە شانی ئەو و یەکسەریش لە پشت ئەم بەشەوە یان بەلای خۆرهەڵاتیەوە لووتکەی بڵندترم لێ دیارە کە نازانم سەر بە چ زنجیرەیەکە بەڵام بەشێکە لە ناوچەی دەلۆ پێشەم بەشە بەرزەش ڕاستەوخۆ یان لای خۆر ئاوایەوە کە پێئچێ کۆتایی زنجیرەی زەنگنە پێک بێنێ هەندێ وردە زورجی تر دیارن کە باش نابینرێن ئیتر ئیبراهیم خانچی و کیلی لەسەر سنووری تورکیان لەوە دوورتریش ڕووە و خۆراوە هێڵی زورگەکانی کفری و تووسخورماتووە بینرێن ئەڵێ ئەیانەوێ بێنە پێشەوە و بگەنەوە بە زورگەکانی قەرە حەسەن کە کەمێک لە پشتیانەوەیە ئەو زورگانەی تاوێ لەمەوبەر جێمان هێشتن و کەمێک ڕوە و باکوور هەڵەخشێن و پاشان کە بەلای خۆراوادا لا ئەکەنەوە لە چاو دیار نامێنن و لە پشتیانەوە تا زورگەکانی خاڵخاڵان ئاسۆیەکی چۆڵ جێهێڵن لەسەر گردەکەی چەمچەماڵەوە هیچ گوندێکمان لێ دەرنەکەوتن چونکە هەموویان لە چاڵیدا و لەم بەروبەری چەمە بچووکەکان بوون لەم کاتەدا گوندنشینەکان گوندەکانیان جێهێشتە بوو چووبوونە ڕەشماڵەکانیانەوە کە لە مووی ڕەش دروستەکرێ بۆ لەوەڕاندن و چاودێری خەلەو خەرمانیان لە کوردستاندا هەموو کشت و کاڵێکیان تەنیا بە ئاوی باراناوە کرێ چونکە بەراویان نییە
گەرما لە 5 بەیانیدا 40 پلە و لە 2 دوانیوەڕۆدا 79 پلە و لە 10 شەودا 59 پلە بوو. لە باکووری خۆرهەڵاتی شەوەبا هەبوو. شەوێکی هێمن بوو. دوێنێ شەو دنیا ئەوەندە سارد ببوو کاری لە کۆمەڵەکەمان کردهبوو کە ماندوو بوون و خۆیان کۆ کردبووە. گەرماش لە 2 دوانیوەڕۆدا 79 پلە بوو، بەڵام ئەم پلەیە هەر نیو سەعاتی خایند. پێنجی ئایار. ئەم بەیانیە باران زۆر باری بوو. چەند ساڵێکە بوو بەو جۆرە نەمدی بوو. دوای تاوێکیش کە خۆر هەڵهات کردی بە پەلکەزی ڕینە. لە ناو تەمی بەیانیدا چریسک و هوڕی خۆر لێیەدا. لە بەرەیاندا زنجیرەی قەندیل باغمان لێ دەرکەوت کە 19 پلە بەلای باکووری خۆرهەڵاتدا ئەیڕوانی. هەر ئەم زنجیرەیە بوو کە کێوەکانی ڕەواندز و ئاکۆ و سکینە و ساوق بۆلاقی پێکەهێنا کە لە ڕاستیشدا ئەمانە بە هەمویان هەر بەشێ بوون لە کێوەکانی زاگرۆس کە سنووری گەورەی نێوان ئێران و تورکیا پێکەهێنن و تا ئەو دامێنش کە لێمانەوە دیار بوو بەفر دایپۆشی بوو. بەڵام ترۆپکەکانی گرنج دەرچوو بوون. لە 5:30دا ئاسایی دەستمان کردەوە بە ڕۆیشتن بۆ ئەوەش بچینە سەر ڕێی کەرکووک ڕوە باکووری خۆرهەڵا دەچوین. ڕێگایەکی ڕاستتر لە نێوان چەمچەماڵ و دەربەندا هەیە، ماوەی سەعاتێکە بێ، بەڵام ئێمە ڕێگاکەی کەرکووکمان پەسەند کرد چونکە ئاسانتر بوو. تا زیاتریژە چوینە پێشەوە زەوی زیاتر پڕ تونکە بوو. خاکەکەیشی کە لە دوورەوە سەیرت بکردایە ڕەنگی ئاڵ ئەینوان. بەڵام دۆڵەکانی زۆر قوڵ بوون و چەمی بچووک و زۆر دڕی بوونی و لە هەموو کەلێنێکیەوە پیایدا ڕۆشتن. ڕووی زەویش گژوجای هەمەجۆر دایپۆشی بوو. جۆمان زۆر کەم بینی. لە 9 پێشنیوەڕۆدا گەیشتینە گەروی دەربەند. ئەو ڕێگایەی لێی نزیک ئەبۆوە ئەتوت زۆنگاوە کە دیارە لە زستاندا زۆر ناخۆشە بێ. لە شانی لای چەپی تەنگەکەدا خانێکی بچووک هەیە. ڕاستەوخۆل لە بەریشیا کەلاوەیەکی چوارگۆشەی بچووک یان سەکۆیەک هەیە. هێشتا ئاسەواری گومەزی خڕی لێیە و هەندێ بیرە ئاویش. ئەمەش هەر لە سەکۆکانی قەسری شیرین و خۆشکەڕۆوە چوو کە بێگومان ئەبێ وەک ئەوانیش هەر ئەم ساسانی بێ. من هەروە بەلاپرەسەنی لە پاسەوانەکەی دەربەندم پرسی ئەمە چێ کردوویەتی؟ بێ سێودوو وەڵامی دامەوە خەسرە و ئەم تەنگەیی دەربەند هەر تەنیا خەرەندێکە یان بربەستێکە بۆ بەستنی دۆڵەکە. لێژاییەکەیشی زۆر کوڕە و هەر ئەوەندە بۆشایی ئەهێڵێتەوە کە بۆ پیایدا ڕەتبوون بشێ، چونکە بربەستێکی تەواوی ئەو ڕێگایەیە کە ئەچێتەوە سەر کوردستان. ئەم بربەستە لە چینگەلێکی تەنک دروست بووە کە ڕووە و دەرەوە یان ڕووە و خۆراوە کەمێک لێژ بەلای باری شاقوڵی ئێستایەوە لار بۆتەوە. وەک پێشتریش وتم ئەم تەنگەیە کاتی خۆی ئاوڕەحمەند پاشا قایمی کرد و وارش و دەواازەیەکی بۆ دروست کرد و 3-4 تۆپیشی لێدانا. دوانیانی لە بەرزاییەکان دانا بۆ تۆپبارانکردنی لەشکری تورک. لە چاڵایەکەدا سلێمان پاشاش بیویستایە هێرش بکاتە سەر تەقەلاکەی بێهودە بوو. ئەگەر سەرکردەیەکی کورد نەبوایە بە ناوی مەحموود بەجی خالید پاشا کە لەگەڵ تورکاندا ڕێککەوت و بەخۆی و هەندێک جاشە کوردەوە سەرکردایەتی تیپێکی تورکی کرد و لە کەلێنێکەوە شاخەکانی گرت کە ژمارەیەکی کەم لە کورد پێیان نەزانی. ئاوڕەحمان پاشاش ئەو شوێنەی جۆ پێ نەداوە، پێی وابووە بۆ ئەو جۆرە شتانە دەست نادات. بەم جۆرە بۆی دەرکەوت سەنگەرەکانی لە پشتەوە لێ گیراوە و تۆپ دابەستراوەکانی سەر بەرزاییەکانیشی لە سەروترەوە نیشانیان لێ گیراوە. لەبەرەوە ناچار بوو پاشەکشێ بکە. سلێمان پاشای بەغداش وارشەکەی تێکدا و پاشان بەرەو سلێمانی کشا. پاشەوەی لە دەربەند قاوەیەکمان خواردەوە لە نۆدان دەستمان کردەوە بە ڕۆیشتن. لێرەوە دۆڵەکە بەرینتر و پێچاو بووەوە، بەناو زنجیرەی بازیاندا ڕەتە بوو. لێرەدا چینگەلی چیاکان هەمویان ڕوویانە کردە خۆر هەڵات. پێم وایە ئەم کێوانە پێشتر کلسی بوون. کەمێکی تر لای چەپی زورگەکانەوە کەلاوەیەک هەیە، ناوی شەیتان بازاڕە و بریتیە لە ڕیزە گومەزێکی بچووک. ئەم کەلاوەیە و کەلاوەکەی تریش کە ناوی گەورە قەڵایە و ئەویش هەر ئەکەوێتە لای چەپەوە و لە نێوان زورگەکەدایە بە پێی شێوە و هەڵکەوتیان گومانیان تیان نییە کە هەردووچیان ساسانین. شێوی
پیرەمەگرونیش کەمێک لای چەپمانەوە یەکسەر بەرامبەرمانە. لە دەی پێشنیوەڕۆدا بەلای بەشێکی دۆڵەکەدا لامان کردەوە کە لەوێدا زۆر پانترە بۆەوە و لە گوندی دەرگەزێنیش نزیکترە بۆەوە کە دوای نزیکەی چارەکە سەعاتێک گەیشتینێ. لە دەرگای چادرەکەمانەوە بەلای باکووری خۆرهەڵات و لە دووری 3 چارەکە میلێکەوە گردێکی تری تورەکە ڕێژمان لێ دیار بوو قوتومت لە گردەکەی چەمچەماڵە چوو ناویشی کۆبارا بوو. دەسەڵاتی ناوچەی بازیان تا ئەو لووتکانە بڕەکات کە لای باکووری خۆرهەڵاتی ئێمەوەن و لەژێر پیرەمەگروندان ئیتر لەوێوە دەسەڵاتی سوورداش دەست پێکا. لەم کێوانەدا شور و بزنەکێوی و ورچ و پڵینێکی زۆریش هەیە. کوشتوکاڵی دەوروبەری دەرگەزێن بە شێوەیەکی تایبەتی بریتیە لە مەرەزە و لۆکە و کونجی و تووتن. چەند چەمێکی بچووکیش لە زۆرگەکانەوە شۆڕەبوونەوە بۆ نزیک گوندەکە بۆ ئاوێژەی دۆڵەکە، هەروەها هەندێ ڕەزیش لە زۆرگەکاندا هەبوون. گەرمان لە 5 بەیانیدا 56 پلە و لە 2 دواییوەڕۆدا 78 پلە و لە دەی شەودا 54 پلە بوو. لە خۆرهەڵاتی شەوە با هێمن و لەسەر خۆیە. شەشی ئایار لە 5:30دا دەستمان کردەوە بە ڕۆیشتن. بەیانیەکی هێمن و هەوراوی بوو. لەبەرەوەش ڕێگاکە بەهۆی قوڕەوە پێچی زۆری تێکەوت. نەمتوانی سەمتی ڕێگاکەمان دیاری بکەم تا نەگەیشتینە سەر ئەو ڕێیەی ئەچێتەوە سەر سلەیمانی، چونکە ئەمزانی ئەو گوندەی جێمان هێشتووە لەم شوێنەوە دیارە بێ کە تیایدا گەیشتوونەتە سەر ڕێگاکە. ئەڕۆیشتین و دۆڵەکەمان لە بەری خۆراوایەوە ئەبڕی و دەرگەزێن ئەکەوتە بەری زورگەکانی خۆرهەڵاتەوە کە بە لاپاڵەکانیان ئەڕۆیشتین. بەهۆی ئەم قڕ و لیتە و زۆنگەوە کە جۆگەلەی زۆر لە هەموو لایەکەوە دروستیان کرده بوو زۆر لەسەرخۆ ڕێمانە کرد. تاوێ دوای جێهێشتنی دەرگەزێن لە چەمێکی زۆر جوانماندا کە لە بن بەردەکانەوە هەڵەقوڵا کەمێک شۆڕە بۆەوە و تافگەیەکی بچووکی پێکەهێنا. بە ئێرەیانەوت دۆڵی شەیتان. لە 6:30دا بەلای گوندی لازیان یان لاجاندا تێپەڕین کە ئەکەوتە لای ڕاستمانەوە. دوای تاوێک گەیشتینە سەر ڕێگەی ڕاستەوخۆی سلەیمانی. گوندی لازیانیش ئەگەرچی مەڵبەندی ناوچەکەیە بەڵام وەک تێگڕای ئەو گوندە کوردیانەی ترە کە تا ئێستا دیومن. پیسە و لە قڕ دروست کراوە و ئەکەوێتە ژوور خۆرهەڵاتی ئێمەوە. بە لاپاڵی ئەو زورگانەوەیە و نزیکەی 2 سەعات و نیوێک دوورە بێ. سەمتی ڕۆیشتنەکەشمان 30 پلە بەلای باشووری خۆرهەڵاتدا بوو. جایەکی بەرز و پاراویشی تیا بوو. ئەوەتەی پێمان ناوەتە کوردستانەوە پەڵەی دانەوێڵەمان نەدیوە پێگەیشت بێ و کاتی ئەوەی هاتبێ داس بیدروێ. بەلای ئەو زورگانەدا ڕەت بووین کە لای خۆرهەڵاتەوە ئەبوونە سنووری ئەو دۆڵەی کە لە نزیک چەپمانەوە بوو. ئەمانویست بگەینە گوندی تەیناڵ کە ئەکەوتە لای خۆرهەڵاتی دۆڵەکەوە و 3 سەعات و نیو لە دەرگەزێنەوە دوورە بوو. بەڵام کە گەیشتینە جێگایەک لە بەرامبەریە ئەبوایە ئەو دۆڵە ببڕین کە ئەچووە سەری. وەکم میوان نەوازەکە بە پێی هەندێ زانیاری کە لە ناکاودا بە بیری داهات پێی چاک بوو سەمتی تاسڵوجە بگرینە بەر باشتر بێ کە لە لێژایی سلێمانیدایە. لەبەر ئەوە لە نۆدا ڕوە و باکووری خۆرهەڵات وەرچەرخاینەوە و یەکسەر سەرکەوتینە سەر ئەو زورگەی بە درێژایی ڕێکردنی ئەم بەیانیەمان بەلایدا ڕەت بووین. کەندولەندەکەش بەردەڵانی بوو. لە 9:30دا گەیشتینە نشێویەکەی سلێمانی کە دەشتێکی پڕ لە جیا و جوان بوو. پانایی نزیکەی 80 میلێکە بوو. لە درەخت نەبێ لە هیچی کەم نەبوو کە بەڕاستی جوانتریە کرد. سلەیمانیش لەژێر ئەو شاخانەدا لێمانەوە دیار بوو کە لە خۆرهەڵاتەوە ئەبوونە سنووری دۆڵەکە و کێوی پیرەمەگرونیش یەکێک بوو لە زنجیرەکانیان. ڕۆیشتنی ئەمڕۆمان هێواش و سەخت بوو چونکە زەوی قوڕاوی و بەردەڵانی بوو. لە سەعات دەدا گەیشتینە چادرگەکەمان کە بە تەنیشت گردێکەوە بوو ناوی قەرەسپی تەپە بوو. ئەمیش وەک هەموو گردەکانی چەمچەماڵ و دەرگەزێنە و ڕێی تێچێ ئەو گردانە خانووی پاشا بووبن و قۆناغی ڕۆشتنی لەشکریان پێدیاری کردبێ.
ڕەنگیشە لەشکری ئەردەشێر یان دارا کوشتاسب بوو بێ. بەهۆی سەفەری دوێنێ و سەفەری ئەمڕۆمەوە خەریکم سەر لە هێڵە گشتیەکانی ئەم وڵاتە دەرەکەم. ئەم وڵاتەی کە مەیدانێکی پڕ بووە بۆ دیتنی ڕوودا و گەلێکی مێژوویی خۆش کە تا ئەمڕۆ لای ئێمەوە نەزانراوە، لەبەرەوە بە چاشیێزانم ئەنجامی سەرنج و دیتنەکانم تۆمار بکەم. ئەم بەشەی کوردستان لە خۆراواوە کە کەوتۆتە نێوان شاخەکانی بازیان و زنجیرەی قەرەداخ و لە خۆرهەڵاتیشەوە کەوتۆتە نێوان پیرەمەگرونەوە، ئەبێتە چەند دۆڵێک کە هەموویان وەک ئەوە وایە ڕووبکەنە باشووری خۆرهەڵات و باکووری خۆراوا و هەمووشیان لە تەنگەی دەربەندا کۆتاییان دێ کە وەک تەنیا دەواازەیەکیانە. ئەم دۆڵانش لە زنجیرە زورجی بچووکتر پێک دێن کە پشتیان داوە بەو زنجیرە کێوە گەورانەی باسییان کرا، ئەگەر چیش ئەوەندەی ئەوان درێژ نابنەوە. یەکەمینی ئەمانەش دۆڵی دەرگەزێنە کە لە خۆراواوە زنجیرەی بازیان جێئهێڵێ، پاشان دۆڵی سلێمانی دێ کە بەهێڵێک لەوی تر جا ئەبێتەوە، ئەوەندەی بەرزایی شاخەکانی بازیان بەرز نییە. دۆڵی دەرگەزێنیش چەند زنجیرە زورجێکی نزمتر بەشبەشیەکردن کە زۆر بەرەو باشوور ناکشێن. لای سلەیمانیشدا هێڵی زورگێکی تریان لێ ئەبێتەوە کە دۆڵێک لە نێوان زنجیرەی پیرەمەگروندا ئەهێڵنەوە، بەرەو باشووریش شاخەکانی بازیان بەرزترە بنەوە، کەچی لەگەڵ ئەوەشدا شاخەکانی قەرەداخ بەرزتر دیارن. قەرەداخ ئەبێتە سنووری ڕووباری دیالە کە لەوێوە ناوچەی پاشایەتی زەها و دەست پێیەکە. دەشتی سلێمانیش ڕووە و باشوور لە بەرچاوترە و لەوێشەوە ئەلکێتەوە بە چیاکانی هەورامانەوە کە بەفردای پۆشین و بەشێکن لە چیاکانی تۆرۆس و زاگرۆس. ئەو بەشە شاخەی پیرەمەگرون کە ڕاستەوخۆ ئەکەوێتە سەرووی سلێمانیەوە ناوی شاخی ئەزمەڕە و قەڵاچوالان ئەکەوێتە خۆرهەڵاتیەوە کە گوندێکی دڵگیرە لەو ناو شاخانەدا و 6 سەعات لە سلێمانیەوە دوورە. بۆ ئێمەشیان دیاری کرد کە بیکەینە هاوینە هەوارمان. گۆدرۆن ڕەنگەکەی تاریکە و بەردەڵانی و پڕ لە چاڵ و چۆڵیە، لە ترۆپکەکەشیا چاڵاییەک یان حەوزێک هەیە بەفری تیا کەڵەکە ئەبێ و ئەیبەستێ. ئەگەر چیژەم هێڵە سەرەکیانە لە وردەکاریەکانیدا تەواویش نەبن، بەڵام بەلای کەمەوە بیرێکی گشتیمان دەربارەی وڵاتەکە ئەداتێ کە ئەتوانرێ بکرێتە بنچینە بۆ لێکۆڵینەوە لە داهاتوودا. گەرما لە 5 بەیانیدا 55 پلە و لە دوای دوانیوەڕۆدا 66 پلە و لە دەی شەودا 6 پلە بوو. ڕۆژێکی هێمن و هەوراوی بوو. دوای نیوەڕۆژ بارانێکی توندباری و تا دوای نیوە شەو هەر ڕشێنەیە کرد. حوتی ئایار لە 5:50 دقیقەدا سوار بووین و بۆ ئەوەی خۆمان لەو قوڕە بپارێزین کە پێیان وتبووین لە شوێنە نزمەکاندا قوڵترە، لابەلا ڕوومان کردە گودرون. بەیانیەکی ساماڵ بوو، سروەیەکی سازگاریش لە باکوورەوە ئاهات. کەمێک دوای ئەوەی لە هەوارەکەمان دەرچوین تووشی عەبدوڕەحمان ئاغا بووین کە پیاوێکی ناوداری مەحموود پاشا بوو. گەورەکەی بۆ ئەوەی ناردەبوو کە لە جیاتی میوان نەوازەکە بمان گەێنێتە سلێمانی. 12 گزیریشی لەگەڵدا بوو. ئیتر دوای چاک و چۆنی پێکەوە دەستمان کرد بە ڕۆیشتن. ڕێگاکە بە زورگێکدا ڕەدەبوو کە لە پیرەمەگرون جیابوو بووەوە و دۆڵێکی زۆری ئەکەوتە نێوان و چەمگەلێکی زۆر و بچووکیشیان تێئەڕژا. لە هەندێک جێگایدا بۆ بەرزکردنەوەی ئاستی ئاوەکەی و گەیاندنی بەمەرەزە بەستیان لەبەردا دروست کردبوو. پەڵەجۆیەکی زۆریشمان بینی، هێشتا قەرسیل بوون. لە هەشدا لە چەمێکی پان و ڕوونماندا کە لە پیرەمەگرونەوە ئەهات کە لە هاویندا وشتیە کرد، ناوی چەقچەق بوو. چاوساغەکەم پێمی وت بۆیە چەمەکە وای ناونراوە چونکە بەردەکانی بنی ئاگریان لێ ئەبێتەوە. لە 8:05 دقیقەدا گەیشتینە سەرچنار کە کانیاوێکە لە نزیک ڕێگاکەوە و لە 50 لاوە زیاتر کانیاوی بچووک هەڵەقوڵێ و بە هەموویان چەمێکی گەورەیان پێکەهێنا. خوڕەخوڕی ئاوەکەی کە بەسەر بەردەکاندا ئەڕۆیشت دەنگێکی خۆشی لە جۆچکەمدا هەبوو. ئەم چەمە لە ناوچەیەکدا ئەڕژایە چەمی تانجەرەوەوە کە مەرەزەیەکی زۆری لەبەردایە.
پاشان ئەڕژێتە دیالەوە. لە ڕاستیژە ئەتوانرێ بوترێ ئەمە یەکێکە لەو چەمانەی ئەو ڕووبارە پێکەهێنن. بەدەم ڕەوتیشیەوە لە چاڵایی سلێمانیدا ئەبووە موڵکی تەنیا پیاوێک کە یونس بەک بوو، پاشای ئێستا دابوویە. داهاتی ئاوێژەکردنی ساڵانەیشی زیاتر لە 50,000 قرۆشە بوو. ئاوەکەی مەرەزە و چەڵگەی لۆکە و کونجی و تووتنێکی زۆری ئاوێژە کرد. سەرچاوەکانی چەمەکە گردێک بوو، دوو درەختی لەسەر بوو. ئەڵێن نیشانەی شەڕێکن لە سەردەمی کۆندا کە لێرەدا ڕووی داوە. کوردەکان ئەڵێن ئیمامی عەلی دوای شەڕێک لەگەڵ کافرەکاندا نێزەکەی لەم شوێنەدا چەقاندووە. بەڵام عەبدوڕەحمان ئاغا ئەڵێ ئەم چیرۆکە هەر تەنیا ئەفسانەیەکی هەڵبەستراوی کوردیە. ئەو ئەگەرچی گومانی لەوەدا نییە کە شەڕێک لەم ناوەدا ڕوویدا بێ، بەڵام نازانێ ئەو دوولایەنە کێ و کێ بوون کە لێرەدا بەشەڕ هاتوون. لەسەر خواستی پاشا چادرەکانمان لەبەری لای چەپی سەرچناردا هەڵدا بۆ ئەوەی دەرفەتی خۆ ئامادەکردنی هەبێ کە بچینە پایتەختەکەیەوە کە دیاری کردبوو سبەی بەیانی بێ. لێرەدا مەحموود ئاغای میواننەوازی پێشومان مۆڵەتی لێخواستین کە بڕوە. ئەو ماوەی لەگەڵ ئێمەدا ئەرکەکەی لە ئەستۆ گرتبوو، بە جۆرێک خۆی شیرین کردبوو کە نیشانەی ئاکاربەخشندەیی و ڕەوشتی بەرزی پێوە دیار بوو. تاوێ دوای چادر هەڵدانمان دیاریە زۆر و هەمەجۆرەکانی پاشا بۆ خۆم و بۆ کۆمەڵەکەمان گەیشت. لە نیوەڕۆژدا عومەراغا هاتە لامان کە ئەفسەرێکی تری کورد بوو. ئەرچی ئەم بەڕێزە ئەوە بوو تا لە کوردستان نبین لەگەڵماندا بمێنێتەوە. دوای یەکتر دیتن و ڕاوێژ لەبارەی ئەو شتانەی لە ماوەی مانەوەماندا لە سلەیمانی کە پێویستیمان پێیانەبێ گەڕایەوە بۆ شار بۆ ئەوەی پێویستی پێشوازیمان ساز بکات. ئێستاش دوای دیتنی ئەو کوردە بەڕێزانەی چ لە بەغدا و چ لەو کاتەوە کە هاتوینێتە نیشتیمانەکەیانەوە دیومن هەستەکەم تا ڕادەیەکی زۆر هەڵس و کەوت و ڕەوشت و میوان نەوازی و نەرێتیانم لاپەسەندە. دوای نیوەڕۆ بەنیازی دیتنی دەوروبەرم دەستم کرد بە پیاسە. لە سەرچنارەوە ئاو لە هەموو لایەکی زەویەوە هەڵەقوڵا، لە هەر جێگەیەکدا خاکت لا ببردایە ئاو دەرەچوو. بنی چەمەکەش پڕ بوو لە کوزەڵە. چەمەکەش ماسیەکی زۆری هەمەجۆری تێدا بوو، لە ناویاندا ماسی گاشینە. ئەمە بە جۆرەی قسەی ئەوانەی خۆمان کە بە قولاپ ڕاوە ماسییان کردهبوو ماسیەکی زۆریان لێ دیبوون، سەرنجیشیان دابوو نایەنەوێت لە قولاپەکانیان نزیک بکەونەوە. نێوانی سەرچنار و چاقچەق هەر بەرزاییەکی بچووک بوو، لەوە ئەچوو دەمێک بێت چۆڵ کرابێ کە بەسەر سوورمانەوە بەناو کەڵەکە بەردەکانی ئەم گۆڕستانە مات و تەنگەدا ئەگەڕام. ئەو وەسفە جوانەی گۆڕستانی دێرینەم هاتەیەت کە لە سەرەتای قەسیدەی جێگا دیرینەکەیدا هەیە. زەویەکەیشی بە گوڵی چێوی داپۆشرا بوو، سێ و چوار درەختێک ئەم بەرزایەی ئەڕازاندەوە کە زانیشم دار بەڕوون دڵخۆش بووم، هەرچەند لە ڕاستیشدا لەو جۆرە دار بەڕوە بەناوبانگانەی ئینگلتەراش نەبوون، بەڵام جوان بوون و بەس بوون بۆ ئەوەی بیرەوەری زۆر خۆش بوروژێنن. گەڵاکانیشیان گرنجیەکەیان کەمتر و تەنکتر و سەوزتریش بوون لەو گەڵا بەڕوانەی کە لە ئینگلتەرا هۆگریان بووم. لە دار بەڕۆ بچووکەکانیش نەبوون. پێشان وتین کە هەموو دەوروبەری سەرچنار لێ ڕەوارێکی زۆری لەم دارەی تیا بووە، بەڵام لە دروستکردنی سلەیمانیدا بڕدراون. گەرما لە پێنجی بەیانیدا 53 پلە و لە سێی دوای نیوەڕۆدا 76 پلە و لە دەی شەوشدا 64 پلە بوو. لە باکوورەوە سروەیەکی سازگار هەبوو، کەش و هەواش بێگەرد بوو. هەشتی ئایەر سەعات 5:40 لەسەر خۆ دەستمان کرد بە ڕۆیشتن. تاوێ ئەکەوتینە سەر لاپاڵی گردەکان و تاوێکی شۆڕەبووینەوە تا لە سەعات 6:40 گەیشتینە چادرگەکەمان لە نزیک سلەیمانی. لەوێ گەلێ لە گەورە پیاوانی کوردی سەر بە مەحموود پاشا پێشوازیان کردین. دوای پێشوازیکردنمان دوانیان نەبێ کە بۆ کارگوزاری و خزمەتکردنمان لامانمانەوە ئیتر ئەوانی تر بەپەلە ڕۆیشتن. لە کاتێکدا ئێمە چاوەڕێمانە کرد بەهۆی ئاپورەدانمانەوە بێزارمان بکەن، چونکە کورد
وا ناسراوە حەز بە لێوردبوونەوە و پرسیارکردن و ئارەزووی شتزانینی هەیە. ئێمەش یەکەمین کۆمەڵە ئەوروپاییەک بووین کە زۆربەیان شتی وایان نەدیبوو. لەگەڵەوەشدا لەوانە زیاتر کە بە ئیشی پێویستە هاتن کەس لێمان نزیک نەبووەوە. وەک بۆم دەرکەوت ئەمە بەهۆی فەرمانی توندوتیژی مەحموود پاشاوە بووە کە نەیهێشتووە کەس بێزارمان بکە. ئەمڕۆ نەمتوانی زۆر بحەسێمەوە چونکە هەستم کرد لەشم ئەوەندە قورسە خۆم لە ژێریان ناگرم. هەرکە چوومە ناو چادرەکەەوە و دانیشتم تەتەرێکی پەلە لە ئەستەمبوڵ هات. حەزمە کرد لە وەختێکی تردا بەهاتایە، بەڵام لەبەرەوەی پرسەنامەی خاوەن شکۆیتیا بوو ئەبوایە بەپەلە وەڵامی نامەکان بنێرینەوە. دوای هاتنی تەتەرەکەش هێشتا نەهات بوومەوە سەرە خۆم کە عەبدوڵڵا پاشای دۆستی دێرینە و گەورە پیا و هاتە لام و بە دوای ئەویشدا مەحموود مەسرەفی سەرۆک وەزیرانی پاشای سلەیمانی هاتە لام. ئەمیش پیاوێکی ناسراو بوو لە کوردستاندا و لە بەغداش زۆرم دەربارەی بیستە بوو. بۆ ئەوەش هاتبوو ئاگادارم بکە لەوەی کە عەسر سەردارەکەی یەکەمین سەردانم ئەکات و پێخۆشحاڵی خۆی دەرەبڕێ بە بۆنەی هاتنمەوە بۆ نیشتیمانەکەی. ئەمەش ڕێزلێنانێکی چاوەڕوان نەکرا و بەڵگەیەکی گەورە بوو بۆ ئەو گیانی خۆشەویستیی هەیەتی. لە ڕاستیدا بە هیوای ئەوە نەبووم ئەو سەردانم بکە، لەبەرەوە ئەم دەست پێشکەریەی لە شتە کوتوپڕ و چاوەڕوان نەکراوەکان بوو. بۆیە لای خۆمەوە ئەوەی لە دەستم هات بۆ خۆ ئامادەکردن و پێشوازیکردنی مەحموود پاشا کردم و تۆزێک دوای عەسر هاتنیان ڕاگەیان. دیمەنی هاتنەکەیشی دیمەنێکی سەرەتایی و دڵخۆشکەرەی هەبوو. هەر بە تەنیا ئەو بە سواری ئەسپ هاتبوو. لەبەرەوەش کە پیاوێکی کورتەبنە و بچووک بوو، بۆیە لەناو ئەو جەماوەرە کوردە باڵا بەرزەدا لە چاو دیار نەبوو. جەماوەرەکە هەمووی جلوبەرجی ئاڵوواڵایان لەبەر کردبوو، ئاڵ و زەرد و سوور. ئەم ڕەنگانە لە ڕەنگە زاڵەکانی مێزەر و سربەستیان بوون، هاتنەکەیان بێدەنگ و دەنگی پێیان لە دوورەوە ئەبیسترا. کاتێکیش پاسەوانەکانم سڵاوی ڕەسمیان بۆ کرد، پاشا دەستی خستە سەر سنگی و بە ویقارێکی گەورەوە وەڵامی دایەوە. هەندێک لە یاوەرەکانی لای خۆم لە پێشەوە نارد و خۆشم بۆ پێشوازی لە چادرەکەم هاتمە دەرێ. ئیتر هەر کە چاوی پێم کەوت دابەزی و لە ناو هیتافی یاوەرەکانیە بە هەردوو دەست تەوقەی لەگەڵ کردم و پێکەوە چوینە ناو چادرەکەمەوە و لەسەر ڕایەخێک دانیشتین کە بە تایبەتی بۆ ئەم بۆنەیەم ئامادە کردبوو. زۆر بە گرانیش توانیم ڕازی بکەم تا چوار مشقی دابنیشێ، چونکە سوور بوو لەسەر ئەوەی لەسەر چۆک دابنیشێ بۆ ئەوەی شێوەی دانیشتنەکەی جۆرە ئەرک کێشانی تیابێ تا نیشانەی ڕێزلێنانی زۆرتری تیابێ. پەیتا پەیتاش بە خێرهاتن و خۆشحاڵی خۆی دووبارە کردەوە بەرامبەر بەهاتن و سەردانم بۆ کوردستان. ئەوەیشی لەگەڵدا دووپاتە کردەوە کە نیشتیمانەکەی نیشتیمانمە و زوو قسەی شیرینتری ئەکرد و نەوازشی ڕۆژهەڵاتیانەی دەرەبڕی. ئیتر بێگومان زۆر قسە و ڕستەی ناسکیشمان گۆڕیەوە، لەوانە پۆزشی بۆ باری وڵاتەکەی هێنایەوە و ستایشی منیش بۆ نیشتیمانەکەی. بە کورتی بە دڵسۆزیەوە هەستی خۆم بەرامبەر نیشتیمانەکەی دەرەبڕی، چونکە بەڕاستی شەیدای ئەو چیا سەوزانەی بووم و دڵخۆشیش بووم لە بەغدا دوور کەوتومەتەوە. دوای ئەمانە کە لە بەرچاوی دەستە و یاوەرەکانیدا نامەکەی والی بەغدام پێشکەش کرد و نامەکەش چونکە نامەیەکی زۆر ناسک و پڕسۆز بوو، بۆم دەرکەوت هەستی بەوە کرد کە بەلامەوە پیاوێکی شایستەیە. بۆیە بە تەنگمەوە هات و کەوتە سکاڵە دەربڕین سەبارەت بە گوزەرانی میرنشینەکەی و ئەو گیر و گرفتانەی کە میرنشینەکەی کێشێ بەدەست ئەوەوە کە کەوتۆتە سەر سنووری دوو دەسەڵاتی دژبەیەک، چونکە یەکەمیان کە ئێرانە بە ناوی داواکردنی باج و سەرانەوە دەستبەرداری چەوساندنەوەی نابێ، دووەمیشیان کە دەسەڵاتدارەتی تورکەکانە و میرنشینەکەی ئەم پابەندێتی بە بیانووی ئەوەی کە خزمەتی ئێرانە کات و باجانەداتێ زۆر سەرەکەنە سەری، کەچی کە شازادەی کرماشان دەست درێژی کردە سەری و ئەوەی مەبەستی بوو بە تۆپزی هێنایە دی تورکەکان نەبەرگریان پێکرا و نەمەبەستیشیان بوو بەرگری بکەن، چونکە ئەمیشیان خۆش ناویست. بۆیە بە سنگفراوانی و لێزانیەوە باسی ئەنجامە ناهەموارەکانی ئەم بەڕێوە بردنە دووفاقیەی کرد.
کە چەند زیانە بەخشن بە سامان و گەشەکردنی مێرنشینەکەی. بە دڵسۆزیشەوە ئارەزووی خۆشی بۆ پابەندێتی داواکاریەکانی والی بەغدا دەربڕی. لە ڕاستیشدا من پێم وابوو بەهۆی لایەنی ئاینیەوە لە تورکەکان نزیکتر بوو، بەڵام بە ئاسانی وەکو خۆی بۆی نەئەسەلماندن. زۆربەی زۆری دانیشتوانی مێرنشینەکەش عوسمانیەکانیان خۆش نەئەویست و بڕواشیان پێنەئەکردن. عوسمانیەکانی شایستەی ڕێز و خۆشەویستی نەبوون، چونکە بەڕێوەبردنە سیاسیەکەیان بەڕێوەبردنێکی کوێرانە و لووت بەرزانە و فێڵاوی بوو. لەبەرەوەی ئەگەر تۆزێ زیرەکی و دڵڕاگرتن و ڕێزگرتنی هەستی توندی سوننەتچێتی کوردیان ڕابگرتایە کە زۆر ڕقیان لە شیعەتچێتی ئێرانیەکانە بووەوە، ئەیان توانی پەیوەندی ئەو نزیکایەتیە لە خۆیان و ئەم نەتەوە ئازا و زۆرەدا بەتین بکەن کە لە شوێنە گرنگەکانی سەرسنووری تورکدا بوون و لە کاتی خۆشیدا ئەبنە پارسەنگی ئەو لایەی لەگەڵیا بن. ئێستاش چاوەڕاوێکی تەماوی وا لە ئارادایە کە پەردە لە ڕوو هەڵدانی فێڵ و تەڵەکەکانی ئاسان نییە. بەڵام ئاشکرایە مەسەلەکە یەکتری خەڵەتاندنە، چونکە لە کاتێکدا والی بەغدا ئەیەوێ میری کوردستان بخەڵەتێنێ، لە هەمان کاتدا شازادەی کرماشانیش ئەیەوێ والی بەغدا بخەڵەتێنێ. بە هەموو لایەکیشیان بە کۆمەڵ و بە تاکیش ئەیانەوێ فێڵ لە بابلعالی بکەن کە لەم مەسەلەیەدا لە هەموویان زیاتر زیانی پێیەگات و لە هەموو کاروبارێکیشدا هەوڵەدات دوژمنێکی ناوکۆیی بێ. ئەگەرچی ئەم مەسەلەیە هیچی منیشیتیان نییە، بەڵام لەو پێچاڵەوە کە منی تێدام ئەگەر بە شێوەیەکی نابەدڵیش بێ ناچارم لایەنی تورکیا بگرم. هەوڵیشمدا لە وەڵامەکانیشمدا ئەمە ئاشکرا بکەم. دوای تاوێک بێدەنگی تێگەیشتم ئاشکراکردنەکەم زۆر کاری لە میر کردووە، بۆیە وتی خوا لێ خۆشببووی باوکم زۆر خاتری تۆیەویست و ئەگەر بە چاوی خۆی ئەم ڕۆژەی بدیبایە کە زۆر چاوەڕوانی بوو زۆر دڵشادە بوو. حەزی شمە کرد لە جیاتی من ئەو پێشوازی بکردیتایە. پێم وت ئەو ڕەحمان پاشا ئێجگار خۆشەویستم بوو، زۆر بەڕێزیشەوە یادی یەکەمەوە، بەڵام چاکترین وەجاخی لە دوای خۆی بەجێهێشتووە. دوای قەنە کێشان و شەربەت خواردنەوە و بخور سووتاندن و گوڵاو پژاندن میر چۆن هاتبوو بە هەمان شێوە و لەگەڵ دار و دەستەکەیدا گەڕایەوە. بەڵام پێشەوەی لە چادرەکە بێتە دەرەوە ئاگاداری کردم کە ئەگەر پێم خۆش بێ دووسبەی بەیانی سەعات 9 حەزەکات بچم بۆ سلێمانی. یەکسەر تێگەیشتم کە هۆی ئەوە ئەبێ پڕوپوچیەکی ئەستێرەگەری بێ. دیارە شتێکی ئاساییە، منیش بە دڵی ئەوەکەم. مەحموود پاشا لە هەڵسوکەوت و ئاخاوتن و ڕەوشتیا شتێکی ئەوەندە تایبەتی تێدا نەئەبینرا کە لە خەڵکی تری جیا بکاتەوە. ئەوەندە نەبێ کە پیاوێکی سادە و ئازا بوو. لە هەمان کاتدا خۆشمەشرەف و ڕوحسوک بوو، وەک مرۆڤێکی ژەڵێن پیاوێکی بێگەرد و بێلەکەیە. ئەمەش لەو شتانە بوو کە لە ناو کوردەکاندا شتێکی ئاسایی نەبوو. ئەمڕۆ بە گشتی ڕۆژی تاقیکردنەوەیەکی گەورە بوو بۆ دەمارە کفت و ماندوەکانی مێشکم، بەڵام ڕۆژێکی ناخۆشیش نەبوو ئەگەر هاتنی ئەو تەتەرەیتیان نەبوایە. دیمەنێکی جوان و دڵگیر بوو کە پێشتر شتی وام نەدی بوو. کوردەکانیش لەوە دوورتر بوون لێمانەوە کە ببنە مایەی سەرێشە و بێزاری. هەندێ زانیاریشم لە زۆریانەوە وەرگرت. میریش لەگەڵ سەردانەکەیدا دیاریەکی گەورەی لە مەڕ و خواردەمەنی تر و ئازوخە بۆ هەموو دەستە و کۆمەڵەکەم هێنابوو. بڕیاریشیدا تا لە ناوچەکەیدا بم نەهێڵێت هیچ پێویستیەک بکڕم، بەڵام بڕیارمدا لە دوای ئەوەی پێشوازیکردنە ڕەسمیەکەی کۆتایی دێک سنوورێک بۆ ئەوە دابنێم. نۆی ئایار سەر لە بەیانی ئەمڕۆم بە نووسینی نامەی ڕەسمی و تایبەتی و ناردنەوەی تەتەرەکەوە بردەسەر. دوای نیوە ڕۆژ هاوڕێی دێرینەم عەبدوڵڵا پاشا سەردانی کردم. دیار بوو نەخۆشیەکی قورسی گرتبوو، بە جۆرێک کاری تێکردبوو خەریک بوو نەیناسمەوە. بەپەلە و بە پەرۆشەوە باوەشی پیا کردم و تا ماوەیەکیش لە تاو نەخۆشیەکەی قسەی بۆ نەکرا. منیش کە بینیم نەخۆشی وا بێهێز و لاوازی کردووە حەپەسام.
لە سەرەتادا بەماتی یەکترمان بینی ئەوەی کە تۆزێک بوژاندیەوە بە یادکردنەوەی ڕۆژانی ڕابردوومان بوو. بە ئاسانی هەست دەکرد کە کاربەدەستانی بەغدا و بە تایبەتیش داود پاشای بەدڵ نییە. ئەمەش جێی سەرسوڕمان نەبوو، چونکە تورکەکان زۆر بەڕەقی لەگەڵ یا جوڵا بوونەوە. بێگومان ئەمیش لای خۆیەوە لە هەلێکە گەڕا کارێکی لەوە خراپتریان پێ بکە. زۆر بەڕێز و گەورەییەوە باسی میری سلێمانیە کرد کە برازای بوو، بەڵام پێم وایە کە باسی برازاکەیشی بەو جۆرە کرد خۆیشی کەمێک شەرم گرتی. سەعاتێک زیاتر لام مایەوە و کە ماڵاواییشی کرد زۆر بە سۆزەوە تەوقەی لەگەڵ کردم. پلەی گەرما لە سەعات 5 بەیانیدا 56 پلە بوو، لە سەعات 2 نیوەڕۆدا 78 پلە بوو، لە سەعات 10 شەودا 61 پلە بوو. با لە ڕۆژهەڵاتەوە هات، بەڵام مامناوەندی بوو. دەی ئایار وا دیار بوو ئەم بەیانیە ئەو ڕۆژە بوو کە ئەستێرە گرەوەکان پێیان چاک بوو بچمە پایتەختی میر و لەوێ پێشوازیەکی ڕەسمیم بکە. بۆیە نیو سەعات پێشکاتی دیاریکرا و عوسمان بەجی بەناوبانگ و برابشکۆلەی میر و ئازاترینیان کە زۆرم دەربارەی بیستە بوو هات بەدوامدا تا بمبات بۆ ناو شار. هەموو ئەندامانی ئەنجومەنی بە سواری ئەسپ و کۆمەڵێکیش پیادەی لەگەڵ خۆی هێنابوو. عوسمان بەگ زۆر بە کەشخەوە سواری ئەسپێکی عەرەبی لە تیرەی عەنزەی عەرەب ببوو، ئەیانوت 13,000 قڕۆشی پێداوە. جلوبەرجی هەموو خەڵقەکە ڕەنگاوڕەنگ و ئاڵوواڵا بوو. دیمەنی عوسمان بەگم زۆر بەلاوە جوان بوو، چونکە زۆر کەتە و قەبەن نەبوو، بەڵکو چوارشانەیەکی داڕێژراو بوو. دەموچاوێکی ئێجگار ڕێک و پێکی پێوە بوو، ڕیشی ڕەش و لول بوو، برۆ و برژانگەکانیشی ڕەش بوون، چاوەکانی شینێکی تۆخ بوون، سیمایەکی پیاوانە و ڕەنگ ڕەشتاڵەیەکی مەیلە و پەمەیی بوو. بە شێوەیەکی گشتی لاوێکی زۆر قۆز بوو. وتیشیان لە سوارچاکی و چاکترین مەشق و یاری سەربازی لای خۆیاندا کەس نییە شان بدات لە شانی. لە هەمان کاتیشدا بە ئازایەتی و بەخشندەیی بەناوبانگە. لەلایەکی تریشەوە ئەڵێن گوایە لە ڕەوشدا داوێن پیسە و تا ڕادەیەکیش ئارەزوەکانی بە زۆرە ملێ دێنێتە دی. بێ زۆر لە خۆکردن و زۆر بەناسکی دەستی کرد بە قسەکردن لەگەڵمدا، بە جۆرێک دڵسۆزی تیا بەدیەکرا بەبێ ئەوەی هیچ ڕەقی و وشتیەکی تیابێ. هەستم کرد زۆر بە نەزاکەتە، هەروەها هەستم کرد خۆیشی سیفاتەکانی پیاوەتی خۆی زانێ. جلوبەرجێکی ئێجگار نایابیشی لەبەر کردبوو کە لەگەڵ زەوقی کوردانەدا ئەگونجا. کەواکەی لە قوماشێکی نایابی هندی بوو، گوڵی زێڕچنی تیا نەخشێنرا بوو، شەدەکەی سەریشی کە بە شێوەیەکی لار و سەیر بەستە بووی شاڵی کشمێری بوو، ڕیشوەکانی بە سیمی زەرد هەڵبەسترا بوون، بەڵام عەباکەی بەری قوماشێکی سووری ڤێنیسی بوو، قۆبچەکانی لە زێڕ دروست کرابوون. تەمەنیشی هەر 32 ساڵێکە بوو، بەڵام تەمەنی میری برای 35 ساڵ بوو. دایکیشیان خوشکی خالید پاشا و بەنەژاد لە بنەماڵەی بەبە بوو. عوسمان بەگ زۆر حەزیە کرد بە ڕەهایی و سربەستێکی واوە باسی کاروباری کورد بکە، لەو سنوورەی تێپەڕاندە بوو کە پێویست بکە منهانی بدەم. زۆر بە ئاسانی هەستت پێیە کرد کە چارەی تورکەکانی ناوێت. لە کاتی قسەکردنیشدا خێرا خێرا سەیری کاتژمێرەکەیە کرد. وا دیار بوو زۆر پابەندی کاتە دیاریکراوەکە بوو بۆ سواربوون و ڕۆیشتن. لە دواییدا کە ئاگاداریان کرد کاتی ڕۆیشتن هاتووە، پێکەوە هەستاین و بەم شێوەیە ڕیز بووین. یاوەرێک کەڕەناژەنێک ئاڵا هەڵگرێک ئینجا 3 ئەسپی بێ سوار کە ڕایە نەکێشان، بە دوایانەوە میر ئاخوڕەکەی لای من و دوای ئەویش پیادە پۆشتە و پڕچەکەکانم، دوای ئەمانیش سەربازەکانم بە تەپڵ و مۆسیقایانەوە. خۆشم لە دوای ئەمانەوە سواری فینفار بووم. لە هەردوو لای ئەسپەکەشمەوە 2 کەس بە زرێ و تەورزینەوە هەر یەکەیان جڵەوی ئەسپێکی ڕاکێشا. اینجا میستەر بێل لێنۆ، دکتۆر مۆراندۆ و پاشان عوسمان بەگ بە سواری ئەسپە عەرەبیە جوانەکەیەوە، تیپێکی 300 کەسی پیادەش بە دوایەوە. دوای ئەمانیش ئەندامانی ئەنجومەنی میر و خەزنەدارەکەم. اینجا هەندێ سوارەی تر، ئەگەر بشێ بڵێن ڕێک و پێک بەرەو شار ڕۆیشتین کە هەر چارەکە میلێک دوورە بوو. خەڵکێکی زۆریش بۆ بینینی ئەم دەستە و دایرەیە کۆببوونەوە. بڕوام نەکرد
ئەم شارە ئەوەندە خەڵکی تیابێ کەچی لەگەڵ ئەوەشدا ڕێکوپێکیەک تێک نەچوو. ئەفسەرانی پۆلیس دارۆغا پەیتا پەیتا بە کوتەکە قورسەکانیان بەر ببوونە ئەوانەی دەور و پشتیان بەبێ ئەوەی تێبگەم لەسەر چییە. هەر کوتەکێکیش کە ئەیانوەشان لەگا بدرایە ئەکەوت کەچی لەوە ئەچوو هەر من ئەم شێوەی ڕێگا پێچۆڵکردنم پێ ناخۆش بێ، چونکە ئەو کوردانەی یەک لەسەر یەک ئەم کوتەکانە بەر سەر و شانیان نەکەوت و ئەدوت شەکوشە ئەکێشرێ بە دەستگادا جۆیان نەئەدایە. بەم جۆرە گەیشتینە کۆشکەکە کە دەواازەیەکی نزم و تەسک و داتەپیوی هەبوو، بە ئەندازەیەک پیس بوو لام وابێ شایستەی فەرماندارێک نەبێ، بەڵکو لە خانووی پیاوێکی ڕەشۆکیە چوو. بەڵام تێگەیشتم ئەم داروبارە لەم جۆرە جێگایانەدا کەڵکی خۆی هەیە، چونکە لە تنگانەدا ئەتوانرێ بەرگری لە کورسی فەرمانڕەوایی پێ بکرێت. دەواازەکەش ڕاستەوخۆ بەرامبەر کۆشکەکە نەبوو، لە تەنیشتیا پێچیە کردەوە. لێرەدا ناچار بووم دابەزم، چونکە ئیتر نەمتوانی بە سواری ئەسپ پیایدا ڕەت بم. پاشان بە پلیکانەیەکی جواندا سەرکەوتین بۆ ژووری میوان کە ئەگەر دەستێکی پیا بهێنرایەتەوە ژوورێکی ڕێکوپێک و قەشەنگی لێ دەرەچوو، ڕووی پێشەوەیشی بەرەڵا بوو بە کۆڵەکە ڕاگیرا بوو. میر لە بەردەرگا پێشوازی کردم و بردمی لەسەر کورسیەک داینام. کەمێک لەم لای ناوەڕاستی ژوورەکەوە لەسەر کورسیەک دانیشتین. ئەندامانی ئەنجومەن و عوسمان بەگیش لە سەرویانەوە لەسەر نیممەد یان لە بادێکی پان و ئەستور لەو بەرەوە دانیشتن. دەستەکەی من و ئەوی میریش بە دوو ڕیزی تێکەڵ لە پاڵ دیوارەکەدا دانیشتن. پەردەداریش عێشق باشی لە ناوەڕاستی ژوورەکەدا وەستا بوو، خۆی دابوو بەسەر باستۆنەکەیدا. بەڵام داڵان و ڕاڕەوەکانی ژێر تەلارەکە جمەی ئەهات لەو کوردانەی جوانترین جلوبەرجیان لەبەر کردبوو. دوای بە خێرهاتن و چاکوچۆنی میر هەستی کرد ژوورەکەم بەدڵە. وتی خوا لێ خۆشببووی باوکم ئەم ژوورەی دروست کردووە، بەڵام پێویستی بەدەست پێداهێنانەوەیەک هەیە. پاشان لەسەر قسەکەی ڕۆشت و وتی کێ جێگایەک چاکەکاتەوە ئەگەر بزانێت تیان ناحەسێتەوە. هاکە تورکەکان یان ئێرانیەکان چەند ڕۆژێکی تر وێران یەکەنەوە. پێشی وتم هۆی هەڵکەوتی کۆشکەکەش بەو شوێنە بەرزەوە هی ئەوەیە جێگاکە خۆی پێشتر شوێنەواری گردێکی تورەکە ڕێژی مێژینەی زۆر کۆن بووە. کۆشکەکە بەسەر گەلێ دیمەنی ڕەنگیندا ئەیڕوانی و دڵیانە کردەوە. ویستم خۆم لە قەرەی سیاسەت نەدەم و وا بکەم میر باسی کاروباری ئابووری وڵاتەکەی و وەردەشتی وا بکە. لە سەرەتادا مەبەستەکەم بە سەرکەوتویی هاتە دی و پێم وت بیستومە والی سنە لە بنەماڵەیەکی گۆرانە. گۆرانەکانیش وەک پیاوی خێڵەکی بەڕێز نەبوون، ئیتر دەست بەجێ ورتەورتێکی ڕەزامەندی بەناو دانیشتوانی ژوورەکەدا بڵاو بووەوە. دەرکەوت لای کوردە خێڵەکیەکان خۆشەویست بووم، بۆیە میر گورجتر بووەوە و کەوتە باسکردنی مێژووی بنەماڵەکەیان و لە سەرەتاوە وتی مێژووی بنەماڵەی فەرمانداری سنە بنەماڵەیەکی گەلێ ڕەسەنە، بەڵام گۆرانەکان خێڵەکی نین. ئیتر دەستی کرد بە باسکردنی خۆی کەنەوەی بنەماڵەیەکی ڕەسەنە و لە هۆزێکی بەخشندەیە. هەر لەسەر قسەکانی ڕۆیشت و وتی ناوی هۆزەکەی لە نەژاددا کرمانجە، بەڵام وشەی بەبە نازناوی بنەماڵەکەیانە و ئەندامانی ئەم بنەماڵەیە سەرداری پشتا و پشتی ئەو خێڵن. لەبەرەوە ئێستا هەموو ئەو ناوچانەی تیایدا دانیشتون و دانیشتوانی ناوچەکەش پێکەوە حکوومەتی بەبە یان بابان ناوەبرێ. هۆزەکەش لە بنەچەدا لە پشدەر لە شاخەکانی باکووری نزیک سیکەنەی سەر سنووری ئێران دروست بووە. هەروەها وتی لە کاتی شەڕی نێوان عوسمانی و ئێرانیەکاندا یەکێک لە باپیرەکانی خزمەتێکی باشی بە سوڵتانیی عوسمانی کردووە. لە بەرامبەرم چاکەیەدا بەوە خەڵات کراوە کە فەرماندارێتی هەموو ئەو ناوچانە بکە کە بە شەڕ لە ئێرانی داگیر کردهبوو. بەم جۆرە وردە خۆی و ئەوانەی دوای خۆی هاتن توانیویانە دەست بەسەر ئەو ناوچانەدا بگرن کە ئێستا بەدەستیانەوەیە و ئەو ناوچانەش کە لەو ساوە لە ئێرانیەکانیان سندۆتەوە. ئیتر هەموو ئەو ناوچانەش کەوت نەژێر دەسەڵاتی بابانەکان یان بەبە و بە فەرماندارێتی شارە زوریان سپارد کە پایتەختەکەی کەرکووک بووە. بەڵام میر لەم جێڕانەوەیدا نەیتوانی مێژووی هیچ ڕووداوێکیانم بۆ دەستنیشان بکە. هەر ئەوەندە نەبێ وتی
باپیرانی ئەم ماوەیەکی دوور و درێژ سەرداری وڵات بوون و نزیک 100 ساڵێک لەمەوبەر فەرماندارێتی دوو ناوچەیان درایە. دوایی وتی گۆرانەکان بەسەر و سیما و شێوە زمانە کوردیەکەیاندا بە ئاسانی ئەناسرێنەوە. لەم بارەیەوە قسە و باسی زۆرمان کرد و لە دواییشدا بەخۆشی و برایەتی لە یەکتر جیابووینەوە. بۆشم دەرکەوت ئامۆزاکانی میر واتە ئەندامانی خێڵەکەی بە چاوی ڕەزامەندیەوە سەیریانە کردم کە لە کۆشکەکەش هاتمە دەرەوە ئەسپێکی جوان و جوان پۆشتەم بینی وەک دیاریەک بۆم ئامادە کرابوو کە نەم ئەتوانی وەری نەگرم. لە پێش خۆمەوە ڕایان نەکێشا. اینجا چوین بۆ سەیری ئەو خانووەی لە نزیک کۆشکەکەەوە بۆ من ساز کرابوو، بەڵام کە سەیرمان کرد خانوویەک بوو ئەوەندە پیس بوو دڵی تیا گوشرا. خانووەکە هەرچەند گەورە و فراوانیش بوو، بەم حاڵەشیەوە خانووی ئەفسەرێک بوو یان کاربەدەستێکی میر بوو کە لەبەر ئێمە پێیان چۆڵ کرده بوو. لام وایە بە ئاشکرا قێز و بێزم لەو خانووە پێوە دیار بوو، بۆیە پسە پسێک کەوتە نێوان کۆمەڵەکەی لای خۆم و کوردەکانەوە. میریش سەرۆک وەزیرانی ناردەبوو تا تکام لێ بکە کە ڕێگە بدەم بە خەزنەدارەکەی لای خۆم و یەکێک لە کاربەدەستانی میر بچن بۆ ناوشار، هەر خانوویەکیان بەدڵ بێ دەست بەجێ بۆمانی چۆڵ بکەن و بچمە ناوی. بەڵام ئەم پێشنیارەم بەلاوە پەسەند نەبوو، چونکە سەرباری ئەوەش کە بەدڵم نەبوو حەزیشم نەئەکرد کەسی تر بێزار بکرێ. ئەمە و من پێم وابوو خانووەکانی ناوشاریش جیاوازیی ئەو تۆیان لە نێواندان نەبێ. دیارە هەر لە سەرەتاوە میریش ئەو پەڕی توانای خست بۆ گەڕ بۆ زامنکردنی حەسانەوەمان. لەبەرەوە بڕیارمدا بچمە ئەم خانووە و هەستیشم کرد بڕیارەکەم بە شێوەیەکی گشتی جێی ڕەزامەندی بوو. بۆیە لەسەر ئەمە میناسم نارد بە شوێن هاوسەرەکەمدا تا لەگەڵ خۆیدا بیهێنێ بۆ ناوشار، چونکە کوردەکان هەرگیز بە چاکیان نەئەزانی ئەمڕۆ بگەڕێمەوە بۆ چادرگەکەمان. بە ئاسانیش ئەو بڕوا پڕوپوچەیان تیا بەدی ئەکرا کە ئەگەر شارەکە بەجێ بهێڵم بە شتێکی شومیێزانن. لەبەرەمە تا گەیشتنی هاوسەرەکەم 2-3 سەعاتم بە بێزاری و وەڕسی و پەستیەوە بە پیاسە بردەسەر. ئەمیش بووە هۆی زیادکردنی ئەو ژانەسەرەی لە بەیانیەوە تووشم بوو. بۆ ئاگاداربوونیش لە شێوەی خانووە باشەکانی ناو سلێمانی بە چاچێزانم باسی ئەم خانووە بکەم کە خانوویەکی چوارگۆشەی یەک نهۆمیە و لەسەر عەمارتەیەک دروست کرابوو کە بەرزی عەمارتەکە نزیکەی 3 پێ بوو. لە خشتی کاڵیش دروست کرابوو. دیوارەکانی عەمارتەکە بە قوڕی تێکەڵ بەکا سواغ درابوو. 1-2 ژووری کۆشکەکە لەسەر سواغی قوڕەکەەوە بە قسڵ سواغ درابوو. بنمیچەکەیشی تەخت و دارەڕا و ڕایەڵی ڕێک و جوانی کرابوو. لەسەر و ئەمەشەوە گڵەبان کرابوو. هەموو خانووەکەش لە ناو حەوشەیەکی گەورەدا یان وەک لە هیندستان ئەڵێن لە ناوەڕاستی مەیدانێکە دروست کرابوو. ئەم حەوشەیە بە دیوارێک لەم سەر بۆ ئەو سەر کرابوو بە 2 بەشەوە کە دیوارەکە لە نزیک ناوەڕاستی خانووەکەدا ئەیدایەوە لە هەردوو بەری حەوشەکە و کردبووی بە 2 بەشی پاش و پێشەوە. یەکێکیان کرابوو بە حەرەم و ئەوی تریان کرابوو بە دیوەخان. وەختێک ڕای خانووی تورکەکان نەبوو کە لە یەک دەرگاوە ئەچوویتە سەر هەردوو لایەن، بەڵکو ئەبوایە لە دەرگای ئەو دیوارەوە بچوویتایەتە ژوورەوە کە حەوشەکەیە کرد بە 2 بەشەوە. ئەمەش بە تایبەتی بۆ ئەو کاتانەی هەوا ناخۆشە بوو بۆ هاتوچۆ. هەردوو حەوشەکە سەوزەجیایەکی زۆری لێ ڕوا بوو، داری بی و چنار و تووشی لێ نێژرا بوون. گوڵی هەمە چەشنەش لە ئینجانە و دوکانی بچکۆلەدا نێژرا بوون. لە حەوشەی ماڵەکانی سلێمانیدا جۆگەلەیەکی بچکۆلەی ئاویشی تایە کە بە کارێز لە شاخەکانەوە ڕایەن کێشاوە. وا دیار بوو لە دروستکردنی ژوورەکاندا پشتیان بە نەخشە و شتیوان نەبەستە بوو. بەڵام هەرچۆنێ بێ من خۆم نەمتوانی یاسایەک لە شێوەی دروستکردنی خانووەکەدا بەدی بکەم. جگەل لەو تەلارەی لە هەردوو بەشی حەرەم و دیوەخانەکەدا هەبوو. ئەم تەلارانەش ئەو ژوورانن کە لە ڕووی دەرەوەی خانووەکەدان و بەری پێشەوەیان بەڕەڵایە و تایبەتن بۆ پێشوازی و میوان و بە شێوەیەکی گشتیش بۆ خەوی هاوینان. جگەل لەو هەژارانە زیاتر کە ماڵەکانیان تەلاری تیان نییە کەس لە سەربان ناخەوێ. لە ڕۆژانی گەرمای بەتینیشدا کە لە مانگێک زیاتر تێن ناپەڕێ هەندێک کەس لە حەوشەکانیاندا سەکۆی نزم دروسەکەن و لەسەریە خەون. هەندێکی تریش کەپر و چەرداخ لە قامیش و زەل و لقوپۆپی درەخت لەسەر حەوزێکی بچکۆلەی ناو حەوشەی خانووەکانیاندا دروسەکەن و لەسەریە خەون.
یان بۆ خۆڕزگارکردن لە چێچ کە لە شتە هەرە بێزارکارەکانە و لە هەموو ناوچەکانی ڕۆژهەڵاتدا و بەتایبەتیش ئەڵێن لەم ناوچەیەدا کە بێ ئەندازە زۆرە کولە و پەردە دروستەکەن. لە دیوەخانەکاندا داڵان یان هەیوانێکی گەورە و تاریک هەیە کە بە چەند کۆڵەکەیەک ڕاگیراوە، ئەڵێن لە هاویندا پەنایەکی فێنکە، بەڵام دیارە ئەویش هەر ئەبێتە ماڵبەند بۆ چێچ. جگە لەم بەڵایەکی تریش هەیە، ئەویش دوو پشکە، ئەڵێن گەورە و زۆر و ژەهردارن، هەروەها هەزار پێش هەیە، بەڵام پێم وایە ئەمیان زۆر ترسناک نەبێ. جگە لەمەش ماری گەورە و زۆریشی هەیە، ئەڵێن ئەمانیش زۆر ژەهردارن. ژوورە زستانیەکانی تری خانووەکەش لە ڕاڕەوی درێژ و تاریکەوە ئەچوویتە سەریان و دیمەنیشیان وان نەبوو لە نزیکەوە ئارەزووی دیتنیان بکەیت. لە ڕاستیدا منیش زۆر تایاندا نەئەمامەوە و ئەوەندەی پێم بکرایە هەوڵمەدا لە دەرەوە بم. خانوە ئاساییەکانی تریش لە گەوڕێکی قوڕی نەچوون، شارەکەش هەمووی لە گوندێکی گەورەی عەرەبیە چوو کە ناو ماڵەکانی بەدەرەوەن. لەوەشە چوو خەڵکەکە خۆیان دەربەستی ئەمن نەبن، چونکە ئافرەتەکانیانمان ئەدین بەبێ پەچە و ڕووپۆش بێباکانە لەگەڵ پیاواندا ئەچوون بۆ بازار بۆ جێبەجێکردنی کاروباری ناوماڵیان. سەرەڕای ئەوەژەم شارە دیمەن ناشیرینە 5 خان و 2 مزگەوتی ڕێک و جوان و حەمامێکی زۆر پۆشتەی تایە. باشترین شارەزاش لە کوردەکان خۆیان ئاماری دانیشتوانی شاری سلەیمانی یان بە هەموو فەرمانبەرانی میری و دار و دەستەی میرەکانەوە بە 10,000 کەسێک داناوە. بەڵام دانیشتو ئاساییەکانی شار لە بنچینەدا بریتی بوون لە جوتیاری گوندنشین. هەر کە بارخانەکەم گەیشتە جێ چادرێکی 2 ئەستوندەجیم هەڵدا و کردم بە دیوەخان یان ژووری میوان. پاشان ڕازاندمەوە و چەکەکانی خۆم پیا هەڵواسی و ئەو ڕایەخە جوان و لەبادانەشم تیا ڕاخست کە میر بۆی ناردەبووم. ئیتر بوو بە ژوورێکی میوانی گاڵتە پێنەکراوی ڕۆژاوایی بێهاوتە کە بێ هیچ گومانێک لە هەموو شارەکەدا ژوورێکی وان نەبوو. سەربازە هیندیەکانیش لە حەوشەی خانووەکەدا چادریان هەڵدا و هەندێ لەوانەی کۆمەڵەکەی لای خۆشم کە جێگاکانیان بەدڵ نەبوو چاویان لەوان کرد و لای ئەوان چادریان هەڵدا. لە شەوی یەکەمدا بۆ دامەزراندنی ژووری حەرەم وەک پێویست سەرکەوتون نەبووین و چاکترین ژوورمان بۆ نووسن تاقی کردەوە. بەداخەوە لەبەر گەرما و بۆنی پیس و پۆلەکێچ هەموو ماندووبوونەکەمان بە هیچ دەرچوو. لەبەرەوە نوێنەکانمان هەڵگرت و چووینە تەلارەکە. لەوێش هەرخۆمان لە دەست ئەو بێزارکارە کوردیانە حەشاردا و تا بەرەبەیان خەو نەچوە چاومان. خۆ ئەگەر بەو هەموو ماندوو بوونەمەوە چەند سەعاتێک خەوم لێ بکەوتایە دیارە شتێکی خۆشە بوو. پلەی گەرما لە سەعات 5 بەیانیدا 62 پلە بوو، لە سەعات 3:30 دوای نیوەڕۆدا 75 پلە بوو، لە سەعات 10 شەویشدا 68 پلە بوو. لای باشووریشەوە تاو تاو با هەڵیە کرد. ڕۆژێکی ناخۆش و بارانێکی کەمیشی هەبوو. یانزەی ئایار. ئەمڕۆ زۆر خانەدانی کورد هاتن بۆ دیدەنیم. گەلێ زانیاری هەمە جۆرەم دەربارەی نیشتیمانەکەیان کۆکردەوە. یەکێکیان بۆی گەڕامەوە کە جارێکیان ئەمانوڵڵاخانی والی سنە داوا لە ئاوڕەحمان پاشای سلێمانیەکە هۆی ئەوەی بۆ ڕوون بکاتەوە کە بۆچی دەستە و دایرە و پیاوەکانی لە کاتی ئاوارەبوون و لێقەومان و تنگانەیدا شوێنی ناکەون، وەک چۆن کوردە بابانەکان بەرامبەر سەردانەکانیان نەیکەن. لە کاتێکدا ئەم زۆریش باشە لەگەڵیاندا. ئاوڕەحمان پاشای گەورەش وەڵامێکی زۆر توندی ئەداتەوە ئەڵێ چونکە تۆ سەرۆک هۆز نیت و پیاوەکانیشت پیاوی هۆزەکەت نین، ڕەنگە نانیشیان بدەیتێ و پۆشتیان بکەیتەوە و پارەشیان بدەیتێ، بەڵام هیچیان ئامۆزات نین، بەڵکو و خزمەتکارن. لە ڕاستیشدا پابەندی کوردەکان بە سەرۆکەکانیەوە شتێکی زۆر بەهێزە، چونکە ئەمانە لە بەغدا لەگەڵ سەرۆکەکانیاندا لە حاڵێکدا ئەژین تەواو دەستبەرداری خۆیان نەبن و تاڵترین ژیانە بەنە سەر و
هەموو چۆرەوەری و نەبوونیەگە چێژن بەبێ ئەوەی ورتەیەک لە دەمیانەوە بێت. زۆر جار لە شاری بەغدادا چەندان خانەدانی کورد بە جلوبەرجی شڕەوە ئەبینی لە کاتێکدا هەر یەکە لەمانە لە نیشتیمانەکەی خۆیدا ئەسپی پۆشتە و خزمەتکاری هەبووە، بەڵام ئەمانە بەوە ناسراون کە لە تنگانەدا بە کۆڵ هەڵگری و ئاوچێشی پارە پەیدا بکەن و بیدەن بە سەرۆک و سەردارەکانیان تا پێی بژین. لە کاتی مردنی براکەی ئەوڕەحمان پاشادا لە بەغدا کوردێکی دارودەستەی خۆی لە تەلاری ئەو خانوەوە یان ئەو ماڵەی کە تیایدا بوون لەو ساتەدا کە سەرۆکەکەی دواهەناسەی ژیانەدا هاوارە کات و ئەڵێ ئەوە چی قەوماوە بەگ مرد کەواتە منیشەبێ ساتێک دوای ئەو نەژیم. ئیتر لەسەر بەرزایی خانوەکەوە خۆی فڕێ ئەداتە خوارەوە و ئەمرێ. زۆر جاری تریش لە بەغدا ئەم بەسەرهاتەیان بۆ جێڕاومەتەوە. لەگەڵ ئەوەشدا کە ئاوارەبوون لە بەغدادا شتێکە کورد ئێجگار زۆر لێیەترسێ کەچی بەڕادەیەک پابەندیان بە سەرۆکەکانیانەوە توندە سامی ئەو ئاوارەبوونە نایان ترسێنێ، چونکە بەرگەی هەرچی هەژاری و نەبوونیە ئەیگرن بەبێ ئەوەی ئاخ و ئۆفێک دەربڕن. هەر بەڕاستیش شۆڵەوانی و گەرمای بەتینی ئەو وڵاتی عەرەبە شتێکە وەکەیانوت ناتوانین تیا بژین. سلێمان پاشای کوردیش سەرەڕای ئەوەی کە چەندان جار فێڵ و تاوانی والی بەغدای تاقی کردبووەوە کە چی ساویلکەیەتی خۆی وای لێکرد جارێکی تریش بەغدا ڕای بکێشێتەوە بۆ لای خۆی. یەکێک لە بەگزادەکان یان خانە هەرە ناودارەکان چوو بۆ لای و پێی وتبوو هەموویان ئامادەی هەر فەرمانێکن لە پێناویە بیکەن، تەنیا بەرگەگرتنی سامی ئاوارەیی دوور و درێژی بەغدانە بێ. پێشی وتبوو ئەگەر ڕێگایان ئەدا حەزەکەن بە خۆیان و هەموو خاو و خێزانیانەوە کوردستان بەجێ بهێڵن و لەگەڵ یا بڕۆن و کاسبی بۆ بکەن. کە یەکێک لەم سەرکردانش جڵەوی فەرماندارێتی لە دەست گیرە بێ بە پیترین زەوی ئەدا بە دڵسۆزترینی ئەو دەست و پەیوەندانە جگەل لە ئەسپ و چەک و پێبەخشینی بەردەوامیان. جارێکیان خالید پاشا بووی گەڕامەوە کاتێ فەرماندارێتی کۆی سنجاقیان لێ سندۆتەوە پیاوەکانی هاتوونەتە لای و کەلوپەلی ئەسپ و زین و ئەو زیوانش کە بە ئەسپەکانیانەوە بووە هەموویان خستۆتە بەردەمی و پێیان وتووە مادام ئاوارەکرێ بۆ بەغدا ئەمانیش دێن بۆ ئەوێ بۆ لای و لەوێ پێویستیان بەم شتانە نامێنێ و ئەبێ ئەم شتانەیان بکا بە پارە تا بە کەڵکی بێ. لە چاکترین سەرچاوەی باوەڕپێکراوەوە ئەوەم بۆ دەرکەوت کە خۆشم زۆر دەمێک بوو بڕوام وابوو کە گوندنشینەکان کۆمەڵە خەڵکێک پێکەهێنن سەر و مڕ جیاوازیەکی تەواویان لەگەڵ کوردە خێڵەکیەکاندا هەیە کە بە دەگمەن خێڵەکیەکان کشت و کاڵەکەن یان هەر نایکن. لەلایەکی تریشەوە ئەم جووتیارانە کەم جارەکرێن بە سەرباز. کوردە خێڵەکیەکان بۆ خۆجیاکردنەوەش لە گوندنشینەکان خۆیان ناوە سوپا یان کوردی جەنگاوەر، بەڵام گوندنشینەکان ناوێکی جیاواز و تایبەتیان نییە لەم ناوچانەدا لە مسکێن و کۆیلە زیاتر. جارێکیان کابرایەکی خێڵەکی بۆی باس کردم کە خێڵەکی بە چاوێک سەیری گوندنشینەکەن وەکەوەی ئەمانە بۆ خزمەتکاری دروست بووبن. لە ڕاستیشدا ئەم جووتیارە کوردانە زۆر کڵۆڵ و بێچارن تا ڕادەیەکی زۆریش ژیانیان لە ژیانی کۆیلە ڕەشەکانی هیندی ڕۆژاوا ئەچێ. لەوەش ناخۆشتر ئەوە بوو نەمەتوانی وا لەو ئاغایانەی کورد بکەم شەرم لەو تند و تیژی و دڵڕەقیە بکەن کە بەرامبەر ئەو مسکێنە بەسە زمانانە هەیەنە. هەمووشمان لەسەر ئەو ڕایین کە ئەم جووتیارانە بە شێوەی قسەکردن و سەر و سیمایاندا بە ئاسانی لە خێڵەکی جاکرانەوە. مافی ئەوەشیان نەبوو وەک خانەدانەکانی نیشتیمانەکەیان خۆیان بنوێنن. جارێکیشان مەحموود ئاغا پێی وتم تورکەکان بێ ئەوەی لە یەکمان جیا بکەنەوە بە هەمومان هەرەڵێن کورد، بەڵام لەگەڵ ئەو لادێیە گەمژانەدا زۆر جیاوازین کە تورکەکان پێیان خۆشە بە سەرماندا دابڕن. مەبەستیش لەو ڕەفتارەیە کە لەگەڵ لادێیەکاندا ئەکرێ و بە گەمژە دائەنرێن، بەڵام ئەو زەبروزەنگەی لەسەر لادێیە لادێیەکەش و زۆردارەکەش پێکەوە گەمژە و جێل بکات و لێرەشەوە سیر نییە ئەگەر کوردی خێڵەکی و کوردی لادێیی هەروە بەجێلی و گەمژەیی بمێنێتەوە و هەست و گۆشیان نەبێ. لە گفتوگۆیەکدا دەربارەی بنەماڵە گەورەکانی کورد یەکێک لە دانیشتوان وتی شوورەیی نییە بۆ سەرۆکەکانمان ڕازی ببن بە بەغدا لەوێ ملکەچ بکەن بۆ تورکێک کە هەر پێش ماوەیەک
وەک وڵاغ بە چەند سەد قڕۆشێک فرۆشراوە. لە هەر کامێکیشمان تووڕەبێ پێمانەڵەیە کوردی کەر. یەکێکی تر لە دانیشتوان هەڵیدایە وتی ڕقەبەری نێوان میرەکانمان خۆیان لەناوە با، چونکە نە تورک و نە ئێرانی ناتوانن بەسەرماندا زاڵ بن ئەگەر دووبەرەکی و ناکۆچی نێوان بنەماڵەکانی سەرۆکەکانمان نەقۆزنەوە. ئێمە ئەمە باشە زانین کەچی سەرەڕای ئەمەش تورکەکان هەمیشە و بەم فێڵانە بە یەکێکی تر ئەتوانن بەسەرمانە زاڵ بن. بەڕاستیش ئێمەی کورد درەنگ تێگەین. کاتێ باسی ڕووخاوی و پیسی ئەو خانوەشم کرد کە تیایدام هەر هەمان پیا وتی ڕاست دەکەیت خانوەکەت پیس و ڕووخاوە، بەڵام بۆچی خانووی چاک دروست بکەین و هەموو دەمێکیش چاچی بکەینەوە ئەگەر دڵنیان نەبین لە ژیانی خۆمان و لەوەی تا دوا هەناسەمان تیایدا ئاحەوێنەوە چ جای بۆنەوەکانمان. ئەم پاشایە ئەڕوا و یەکێکی تر لە هەمان بنەماڵە بەخۆی و دۆست و خزمەکانیەوە دێت و هەمومان لە ماڵ و حاڵ و زەی و زارمان دەرەپەڕێنێ و ئەیدا بەوان. هۆی سەرەکی کاولبوونی ئەم نیشتیمانەژەوەیە کە ئاساییشیتیان نییە و میرەکانیش فەرمانڕەوایەتیان زۆر ناخایەنێ. فەرمانڕەواژ هەرچۆنێ ئەبێ با ببێ، بەڵام ئەگەر دڵنیا بێ لەوەی تا دوای ژیانی حکومەکە کەڵکی لێوەرەگرێ. دوای نیوەڕۆ مەحموود مەسرف بۆ ئەوەی شەڕەکەوم نیشان بدا هات بۆ لام. لای کوردەکان ئەمە جۆرە ڕابواردنێکی خۆشە. مەحموود مەسرف خۆی کە وەرزشکارە زانی من تا ئەو کاتە شتی وا سەیرم نەدیوە. حەزی کرد کەوە شەڕکەرەکانیم نیشان بدا کە کۆمەڵەکەوێکی زۆر نایاب بوون. مەحموود مەسرف لە پێشدا خۆی لەگەڵ چوار کوڕی هات نەلام، هەر چواریان لاو و باڵابەرز و ڕێک و پێک بوون. هاوڕێکەم دیمەنێکی زۆر شکۆداری لە ناویاندا هەبوو. دڵیشی بەوە زۆر خۆش بوو کە کوڕەکانیم بەلاوە شەنگ و شۆخ بوون، بۆیە وتی بەڵێ قوربان سێو چوارێکی تریشم لە ماڵەوە هەن، ڕۆژێک ئەبێ بگەنە ئەو تەمەنەی بێنە خزمەت و دەستت ماچ بکەن. سەیرم لێ هات کوڕەکان لەبەر چاوی باوچیان ئازادی خۆیان بە جۆرێک پەیڕەوەکەن زیاد لە ئازادی ڕۆژهەڵاتیانە. هەریەکەیان بە ئارەزوی خۆی ئەجوڵا و قەننەیە کێشە. ئەوەی تا ئێستا من دەربارەی نەرێتی عەرەب و تورکەکانی زانم تا باوەک دانیشتبێ کوڕەکانیان دانانیشن. دوای خواردنەوەی چەند فنجانی قاوە و قەننە کێشان هاوڕێکەم بە قاق بیکەوەکاندا هەواڵی گەیشتنی لەشکری ڕاگەیان، وەک خۆی ئەو ناوەی لێ نابوون کە لە ماوەیەکی دوورەوە دەنگیان نەبیسترا. دوای تاوێ کۆمەڵێک کوردی تند و تۆڵ هاتن و بە هەمویان ژمارەی 32 قەفەزیان خست بۆ سەرشان کە هەر قەفەزێکیان نێرەکەوێکی تیا بوو. قاق بە قاقبی بە کۆمەڵ و بەردەوامی ئەم کەوانە هەراوژاوەژەوێکی سەیریان دروست کردبوو. ئەدوت دەنگی 1000 سەعاتی گەورەن پێکەوە تا نەکەوتنە شەڕیش یەک تۆز بێدەنگ نەبوون. بە دوای قەفەسەکانیشەوە کۆمەڵێکی تری کەوبازی لەگەڵدا بوو کە شەدای دیتنی دیمەنەکە بوون. ئەگەر نەشم وتبایە دەرگاکە لەسەر ئەوانە دابخەن کە بە زەبری کوتەک نەبوایە دابین نەئەکران، خەڵکێکی زۆریش ئەهات نەژوورەوە. پاشان قەفەسەکانیان لە شێوەی بازنەیەکدا ڕیزکردن و بینەرانیش لە پێشەوە وەستاون و من و مەحموود مەسرف و کوڕەکانیشی لای چادرەکەوە بازنەکەمان تەواو کرد. دیمەنەکە ئەوەی ئەهێنا وێنەیەکی بکێشم، بەڵام ئەگەر چەند جارێکم نەدیبایەوە تا هێڵە گشتیەکانی وێنەکە لە مێشکمدا چەسپا کارێکی ئاسان نەبوو. یەکێک لە پیاوەکان دەرگای قەفەسێکی کردەوە و کەوێکی بڕەڵا کرد کەوەکەش خۆی جیف کردەوە و دەستی کرد بە لەنجە و لارکردن و چاوەڕێکردنی دوژمنەکەی. کاتێکیش دووەمین کەو بڕەڵا کرا شەڕەکە و دەستی پێکرد. دیمەنێکی خۆش بوو، هیچ تند و تیژیەکی تیا نەبوو. دیتنی ئەم باڵندە بچووکانە زۆر جێی خۆشی بوو. کەوەکان لەسەر نوکی پەنجەی پێ ڕاوەستان، بۆ یەکە چوون و بازیانەدا و دەنوچیان لە یەکە گرت و فێڵیان لە یەکە کرد تا جێگایەکی باشی دوژمنەکەی بگرێ و پارێزگاری خۆشی بکە لە ژێرکەوتن. وەک سەرنجی شمدا گرنگی سەرکەوتنەکە لەوەدایە کە یەکێکیان ملی ئەوی تریان بگرێ. خۆ ئەگەر یەکێک لە باڵندەکان بەو شێوەیە ئەوی بەزاند، ئەوە وەکو سەجی بۆڵدۆگ یەک دوو جار بەناو بازنەکەدا ئەیسوڕاندەوە و هەندێک جاریش کەوێکە بەزی و هەر زوو ڕایە کرد و مەیدانی شەڕەکەی بەجێ ئەهێشت. ئیتر شتەکە لەوێدا ساغە بۆەوە. تایەکی تەرازۆکە قورسترە بوو، بەڵام کەوە بەزیوەکە تا 2-3 مانگی تر خۆی لە قەرەی شەڕەکە و ناداتەوە. هەر یەکە لەم کەوانەش ناوی خۆیان لێ نراوە و باڵیشیان نەکرابوو. ئەم کەوانە بە جۆرێک ماڵی کرابوون، دەستەمۆ بووبوون و بە ئاسانی بەدەسە گیران.
بۆ گرتنی کەوێکی تری بەرامبەریش نەبێ هێرش و پەلامار نادا. کوردەکان بە تاسە و گەشتەیەکی زۆرەوە سەیری شەڕەکەوەکەیان نەکرد. دوای ئەوەی کەمێک سەیرم کرد تازە بابەتیەکەی نەما، ئیتر لەبەر چاوم بووە یاریەکی مناڵانە. کورد نەتەوەیەکی وەرزشکار و سەرگەرمی سواری و شەڕەکە و شەڕەبەران و شەڕەسەگن. محەممەدیش وەکو عەرەب نەژادێک پێشبڕچێ و گرەوی لەسەر سواری حەڵاڵ کردووە. بەڵام ئەم کوردانە لە سنووری ئەم ڕێگا پێدانەشیان تێپەڕاندووە و ڕێگایان بە خۆیان داوە گرەو لەسەر کە و شەڕەسەگیش بکەن. دوای تەواوکردنی شەڕەکە و دوو ئەفسەر هاتنە لام و ئاگاداریان کردم کە دارۆغا فەرمانی پێکردوون بە 15 سەربازەوە بە درێژی شەو ئێشکچی دەور و پشتی خانووەکەم بن، بۆ ئەوەش ئەم ئێشکچیانە بتوانن بەلای پاسەوانەکانی مندا تێپەڕن. دوو وشەی ئینگلیزی چەیزەلام و خۆمانینم فێرکردن. شتێکی سەیریش بوو لە شاری سلێمانیدا ببیستین کورد ئەو وشانە بە ئینگلیزی بڵێنەوە. ئەم شتانە لە سەربازە هیندیە موسڵمانەکان و لە دەستە و دایرەی بریتانیای مەزنەوە فێر ببوون. هەر ئەوانیش ئاگاداریان کردم لەوەی کە کوردەکان لە مەبەستی نهێنی شەو گەیشتون، چونکە وەختی خۆی لە ئێران فێری بوون. ئێشکچیەکان هەر لە خۆیانەوە لە سەربانی ماڵە دراوسەیەک جێی خۆیان چاک کرد و بەسەر هەموو سەربانەکانی تردا کە بەو سەربانەوە نووسابوون دەستیان کرد بە هاتوچۆکردن و بێباکانە بە سەربانی ماڵی خەڵکدا و بەناو ماڵ و ژندا کە لەو سەربانانە خەوتبوون. هەر کاتی خۆیان ئارەزویان لێ بووایە ئەهاتنەوە چوون. ناڕەزایی دەربڕینیش لە بەرامبەر ئەم زوڵم و زۆرەدا هیچ دادێکی نەئەدا، چونکە زۆردار و زۆر لێکراوەکەش هۆی ئەم دەست درێژەیان نەئەزانی. تۆ بڵێ مرۆڤ بەم هەموو زوڵم و زۆرە سەرچۆر بکرێ و لێشی بێدەنگ بێ؟ وەڕێکەوت ئاغامیناس لە یەکێک لەو ئەفسەرە ئێشکچی پرسی ئەرێ چرپایەکی نووسنمان بۆ پەیدا ناکرێ؟ ئەوی ژووتی چۆن پەیدا ناکرێ؟ دەست و برچوو بۆ یەکەمین خانی نزیک و پڕیدا بۆ 3 چرپای ئەو بازرگانە بەغدایانەی لەوێ دابەزی بوون و زۆر بە ئازایی و سەرکەوتنەوە هێنانی. دیارە پێویست ناکات بڵین دەست بەجێ چرپاکانم گەڕاندەوە بۆ خاوەنەکانیان. پلەی گەرمان لە سەعات 5 بەیانیدا 66 پلە و لە سەعات 2:30 نیوەڕۆدا 75 پلە و لە سەعات 10 شەویشدا 68 پلە بوو. باش لە باشووری خۆراوەوە هەڵیە کرد. هەندێ ڕشێنەی باران و هەورە بروسکەیەکی کەمیش هەبوو. دوانزەی ئایار. ئەم بەیانیە چوون بۆ حەمام و سەیرم کرد. زۆر جوان و پاک و خاوێن بوو، زۆر باشیش ڕوونەک کرابووەوە. کارگوزارەکانیشی باش بوون و لە هەموو حەمامەکانی وڵاتی عوسمانی چاکتر بوو کە هەتا ئێستا دیومن، جگە لە حەمامەکانی شام و ئەستەمبوڵ و قاهیرە کە ئەم لە هەندێ ڕووەوە لەوانیش باشتر بوو. دیوارەکانی بە ڕەنگێکی بریقەدار و لەسەر شێوەی عەرەبی سپیکرا بوون، پڕیش بوو لە حەوز و فوارە. ئەم حەمامە لەلایەن میری ئێستای سلێمانیەوە دوو وەستای بە تایبەتی لە ئێرانەوە بۆ دروستکردنی لەسەر حسابی خۆی بۆ هێنابوون. ئەڵێن شێوەی دروستکردنەکەی لەوەی کرماشانە چێ، هەروەها یەکێکی تریش هەر لەسەر ئەم شێوەیە لە ماڵەکەی خۆیدا دروست کراوە. موسڵمانەکان پارەیەکی زۆر لە حەمامدا خەرجەکەن چونکە بە جۆرێک لە خواپەرستی ئەزانن. تەنانەت لەشکری دوژمنیش هەرگیز بیر لەوە ناکەنەوە زیان بە حەمام بگەێنن، بۆیە بۆ ئەوەی بپارێزرێ و لە ناو نەچێ وەقفەکرێ. ئەمڕۆ ئەو هەوای سلێمانی خۆش بوو چونکە لە سەعات 6 بەیانیدا 66 پلە بوو، سەعات 2:30 دوای نیوەڕۆ 78 پلە بوو، لە سەعات 10 شەویشدا 69 پلە بوو. با لای خۆراوەوە هەڵیە کرد. هەندێک گرمە و ڕشێنەی هەبوون. لە شەویشدا بارانەکە زیاتری کرد و هەورە بروسکەشیەدایەوە. سیانزەی ئایار. چوون بۆ سەردانی هاوڕێ دێرینەم عەبدوڵڵا پاشا و وامزانی تەندروستی کەمێک چاکتر بووە، بەڵام هێشتا هەر زۆر لاواز و کەمهێز بوو. زۆر بەماتی دەستی کرد بە جێڕانەوەی بیرەوەری خۆی لە بەغدا کە ناوی خالید پاشای خزمیشی هاتە ناو ناوان. وتی تا ئەمڕۆ ماوەیەکی زۆری لە بەغدا بردۆتە سەر و هەموو ڕەوشتێکی خێڵەکیانەی خۆی لە یاد کردووە و ئێستا کوتومت لە بازرگانێ گەچێ.
عەبدوڵڵا پاشا لەوانە نەبوو بەتەنگ هەواڵزانینەوە بێ کەچی ئەمڕۆ بۆ یەکەمین جار بە پرسیار دایگرتمەوە و لە پێشەوە بە چین و ماچین دەستی پێ کرد و وەکو موسڵمانەکان لە جیاتی چین بەکاردێنن و هەر بەردەوام بوو تا گەیشتە باسی هەڵوێستی وڵاتانی ئەوروپا و هێزی هەریەکەیان. دیار بوو ئەم باسە لە ناو بنەماڵەی باباندا پێشتر لە دانیشتنێکدا شتێکی لێ باس کرابێ و هاوڕێکەم بێوێ خۆی ئامادە بکە بۆ دووەمین جار لێی بدوێتەوە. دوای گەڕانەوەشم بۆ ماڵەوە پێشەوەی بچمە حەرەم پێشوازی هەندێ هاوڕێیانی کوردم کرد. یەکێک لەوانە محەممەد ئاغا بوو. وتی هۆی سەرەکی کاولبوونی ئەم وڵاتە نەبوونی ئاساییشە لە هەموو ناوچەکەماندا، چونکە ئێمەی خێڵەکی ئەگەر دڵنیان نەبین لەوەی ئەو ناوچانە هی خۆمانە ئەوسا خۆشمان تەرخان ناکەین بۆ کشت و کاڵتیاکردنی و بەم ڕەنگە وڵاتەکەش گەشە ناکات و پێش ناکەوێ. بۆ وێنە من ئەگەر بزانم سەرۆکەکەم جڵەوی فەرمانڕەوایی بەدەستەوە نامێنێ و خۆشم تا وەرزی هەڵگرتنی خەلە و خەرمان زەویەکەم بەدەستەوە نامێنێ یەک تەغار تۆ ناکەم. لەبەرەوە لە جیاتی ئەوەی خۆم زەویەکەم تۆ بکەم ئەیدەمە دەست لادێیەکان خۆیان چۆن یەکەن با بیکەن و من بەشی خۆمیان بە شێوەی زەکات یان دەیەک هەر لێ ئەسێنم. سەرباری ئەمەش بە هەر شێوە و پەڵق و بیانوویەک بێ شتێکی تریان لێ ئەسێنم. کاتی خۆی ئەوڕەحمان پاشا ئەیویست کارێک بکار ڕاستەوخۆ وڵاتەکەی باج بدەن بە بابلعالی بە مەرجێ سربەخۆ بێ و سەر بە هیچ والیەکی دەور و پشت نەبێ. لە بەرامبەر ئەمەشدا قایل بووە بابلعالی ساڵانە داوای چەندی لێ بکە بە ڕێک و پێچی بیدا. بۆ ئەمەش هەر بەتەنیا پابەندی فەرمانەکانی بابلعالی بێ و لە کار نەخرێ و دوور نەخرێتەوە و دەست نەخرێتە کاروباری ناوخۆی ناوچەکەیەوە مەگەر لە کاتی سەرپێچی و یاخیبووندا نەبێ. بەڵام پاشا هەرگیز نەیتوانی ئەم شتانەی بۆ بێتە دی، چونکە لە کاتی یاخیبوونەکەی سلێمانە بچووکی والی بەغدادا لە بابلعالیەوە ڕەیسەفەندیان ناردبوو بۆ لابردنی سلێمانە بچوو. داواشی لە ئەوڕەحمەن پاشا کردبوو کە لە جێی سلێمان پاشا ببێتە والی بەغدا. کەچی ئەوڕەحمەن پاشا زۆر مەردانە و بەتوندی داواکەی ڕەت کردبوو و وتبووی ڕاستە من بەوە پلەی یەکەمی وەزیری مەدرێتێ، بەڵام قومێک لە ئاوی چیەکانی کوردستان بە هەموو تەخت و بەختی دەوڵەتی عوسمانی ناگۆڕمەوە. ڕەنگە چوونیشم بۆ بەغدا گوزەرانیشم زۆر خۆشتر بکە، بەڵام ئەنجامەکەی ئەبێتە هۆی لە ناوچوونی بنەماڵەی بابان. دوای نیوەڕۆژ چوون بۆ سەردانی عوسمان بەگ. دەست و پەیوەند و کارگوزارانی زۆر ڕێک و پێک بوون. خانوەکەیشی وەک خانوەکەی ئێمە وابوو، بەڵام ئەوەی ئەم ڕێک و پێکتر و لە جێگایەکی کەمێک بەرزتریشدا دروست کرابوو. عوسمان بەگ لەوانە بوو کە سەردانی زۆرەکرا، شان و شکۆیشی پێی کەم نەبوو، بەڕاستیش تا بڵێ پیاوێکی خۆشمەشرەب بوو. هەر وەک چۆن پرسیاری زۆر بەجێ لێ ئەکردم هەر بەو شێوەیەش وەڵامی پرسیاری منی بە جۆرێگەدایەوە کە زیرەکی تیابەدیەکرا. پۆزشی بۆ ئەوەش ئەهێنایەوە کە ئارەزووی زانینی هەیە و پرسیار زۆرەکات و وتی ڕەنگە بێزارت بکەم، بەڵام ئەوە لەبیر نەچێ کوردێک چەند بەلایەوە سەیرە کە لەگەڵ ئینگلیزێکدا ئەدوێ و چەند ئارەزوو لە سنگیا جۆشێ بۆ قۆستنەوەی ئەو قسانە و زانینی ئەو شتانەی کەڵکیان لێوەرە گیرێ و ڕێگەی تریشی نییە بۆ فێربوونیان. منیش حەزمە کرد بەردەوام بێت لە پرسیارکردندا و دڵنیاشم کرد لەوەی منیش لە وەڵامەکانمدا وەکو ئەو سربەستە بم. پرسیاری زۆری دەربارەی ئینگلتەرە و فرەنسە و رووسیا و ڕژێمەکەی ئێمە و شێوەی سەراپەردەی وڵاتەکەمان و چۆنیەتی ڕێکخستن و بناغەی دروستبوونی سوپاکەمان و گەلێ پرسیاری تری دەربارەی سوپاکەمان کرد کە لەوە ئەچوو شتەکەی بەلاوە مەبەست بێ و شتیشی لێ بزانێ. بە پێچەوانەی تورکەکانیشەوە زۆر گوێی بە کاروباری سوڵتان و ئەستەمبوڵ و تورکەکان نەئەدا. دەربارەی شەڕەکەی واتەرلۆ بە دوور و درێژی پرسیاری زۆری لێ کردم بەبێ ئەوەی ناوی شەڕەکەی بیرما بێ کە ڕەنگە هەر لە ئێرانیەکانی بیست بێ. دەربارەی بۆناپارت یان وەک ئەو ئەیوت ئیمپراتۆڵ شتی بیستە بوو. دوایی هاتە سەر باسی چین و هەر هەمان ئەو پرسیارانەی دووبارە کردەوە کە سەر لە بەیانی ئەمڕۆ عەبدوڵڵا پاشا لێی کردبووم و ئەمەش بووە هۆی ئەوەی دڵنیابم لەوەی هەبێ و نەبێ ئەم باسەیان لە ناو خۆیاندا باس کردووە. بە تایبەتیش پرسیاری ئەوەی لێ کردم کە ئاخۆ ئەیەڵن بیانی سەردانی چین بکە، بەڵام کە پێم وت لەم دواییەدا باڵوێزێکی ئێمە لە چین بووە سەرسامتر بوو. لەسەر پێشنیاری یەکێک لە دانیشتوانیش بە وریاییەکی ئاشکراوە باسەکەی گواستەوە بۆ باسی هیندی بریتانیا و
بەم تێبینێ دەستی پێکرد. شتێکی سروشتیە پاشایەک سوپایەکی بەهێزی وەکو سوپای ئێوەی هەبێ و بەپێی ئارەزووی خۆی بەکاری بهێنێ و سەیریش نییە بەلامەوە کە ئێوە هەمیشە هەوڵ بدەن دەرفەتی دەست بە سەراگرتنی وڵاتانی ترتان بۆ بڕەخسێ. تێگەیشتم ئەوێت چی بڵێ. ئەو سوپامەزنەی ئێمە لەسەر خواستی پاشا پێک نەهاتووە. ئەو هێزەش کە هەیەی هەر بۆ بەرگریکردنە لە خۆمان و ئێمەش پێویستە لە سەرمان سوپایەکی گەورە دروست بکەین بۆ خۆمان. ناشمانەوێت دەست لە کاروباری خەڵکی تر وەربدەین و هەر بەو جۆرەش نایەڵین کەس دەست بخاتە کاروبارمانەوە. ئێستاش ئەوەندەمان سامان و دارایی و زەویزار هەیە لە خۆمان زیادە و هەندێکیان ئەپارێزین و ناتوانین دەستبەرداری بین، نەوەک بکەونە دەست خەڵکی تر و لە دژی خۆمان بەکاریان بهێننەوە. سەبارەت بە مەوتی ئەگەر وابێ وەک تۆ ئەیڵێیت ئەی چۆن ساڵ دوای ساڵ لە هیندستان دەست بەسەر شوێنی زیاتردا ئەگەرن و دەست بە سەراگیراوەکانتان فراوانترەکەن. دیسان لەسەر قسەکەی ڕۆیشت و وتی تکاکەم پرسیارەکەم بەنابەجێ وەرنەگری. پێم وت ئەو دەست بە سەراگرتنەمان لە هیند ئەگەڕێتەوە بۆ هەمان ئەو هۆیەی ئێستا باسم کرد، چونکە ئێمە یەکەمین ئەوروپایی نەبووین دەست بەسەر هەندێک ناوچەی هیندا بگرین و هەندێک لەو ناوچانش کە ئێستا داگیرمان کردووە لە ئەنجامی سەرکەوتنماندا بە شەڕ لەو ئەوروپایانەمان سندۆتەوە کە لە ئەوروپا شەڕمان لەگەڵ کردوون و هەندێکی تریشان خۆیان داویانەتە دەستمان و هەندێک بەشی تریشمان کڕیوە و چەند بەشێکی تریشمان لە ئەنجامی ڕێکەوتندا لەگەڵ خەڵکی ناوچەکەدا بەرامبەر هەندێک خزمەتگوزاری و کەڵکی ترمان بۆیان چنمان کەوتووە. ئابەم جۆرە ئەو ئیمپراتۆریەتە لە ناوچێکی بچووکەوە پێکات و بوو بەو ئیمپراتۆریەتەی سنووری ئەگاتە سنووری گەلێ هەرێمی فەرماندارە بەهێزەکان. هەندێکیش لەمانە دۆستمان بوون و کەڵکیان لێ وەرگرتین، بەڵام هەندێکی تریان ئێرەییان بەهێز و توانامان دێت و چاویان پیاماندا هەڵنایێت. لەو خێر و خۆشەی تایداین و خۆشیان ئەوەندەیان لەباردا نییە شتی وایان دەست بکەوێ. ئەگەر خەڵکیش بوو بە دراوسێ یەکتری ئەوە زۆر جار ڕوئەدا بەرژەوەندیان بە یەکدا هەڵپژێ و دیارە ئەو بە یەکدا هەڵپژانش ئەبێتە هۆی ناکۆچی نێوانیان و لەگەڵ ئەوەشدا کە ئینگلیز خۆی بەرامبەر ئەوانەی وەک خۆی وان ئاشتی خوازە، بەڵام ئەمە مانای ئەوە نییە ملکەچ بکات بۆ خواستی خەڵکی تر. زۆر جاریش لەبەر پێویستی بەرگریکردن لە مافەکانمان و پاراستنی شەرەفمان بۆتە هۆی شەڕ هەڵگیرساندن، بەڵام سوپاس بۆخوا کە هەمیشە پشتیوانمان بۆ و ئێمەش لە هیچ یەکێک لەم شەڕانەدا دەست پێشکار نەبووین. دیار بوو ئەمباری سەرنجەم زۆر کاری لێ کردبێ و دانی بەوەدا نا کە پێشتر وای زانیوە ئینگلیزەکان هەروە لە ناکاوێکدا سوپایەکی گەورەیان ناردبێ بۆ داگیرکردنی هیند و هەر کاتێکیش ئارەزویان کردبێ بێهۆ و بێبیان و دەستیان کردووە بە داگیرکردنی وڵاتان. پاشان دەربارەی باڵۆن پرسیاری کرد و وتی پێی وایە ئەمە ئامێرێک بێ بۆ هەر جێگایەک بتەوێ سەربازی پێ بجێزرێتەوە. پاشان دووبارە هاتینەوە سەرباسی ئینگلتەرا. هیچ شتێ ئەوەندەی ئەوە دڵخۆشی نەکرد کە زانی لای ئێمەش هەندێک خێڵ هەن و زۆر ورد و بە سەلیقەش بوو لەو پرسیارانەیدا کە دەربارەی شێوە و زمان و ڕەوشتیانی کرد و تکایشی کرد ناوی هەندێک لەو خێڵانەی پێ بڵێم و مەسەلەی ئەوەش کە خێڵەکانی لای ئێمە خۆیان هێزێکی سەربازیان پێکهێناوە و جلوبەرجی میلی خۆیان لەبەردایە و ئەفسەرەکانیشیان هەر لە خۆیانن. زۆر گەشکەی پێهات، بەڵام ئەوەی بەلاوە سیر بوو کە دەسەڵاتدارێتی ئینگلتەرە بەدەست ئەو ئینگلیزانەوە بێ کە خێڵەکی نین و خەڵکی ناو شارەکانن. ئەوەندەی تری سەرسوڕمانەکەی زیاتر بوو کە زانی لە هەمان کاتدا خەڵکی ناو شارەکان لە سەربازیشدا ئازان. ئەو پرسیارەش کە خۆی کردبووی دەربارەی ئەو شوێنانەی برنجیان لێوە ئەهێنن بووە هۆی ناوهێنانی جیهانی تازە. زۆر سەری سوڕمان بۆیە دەم و دەست پرسیاری چۆنیەتی دۆزینەوەی ئەو کیشوەرە تازەیی کرد. منیش پێم وت کە زاناکانی ئاسمانناسی و ئەندازیاری سەلماندبوویان زەوی وەک پرتەقاڵ خڕە. لێرەدا بۆ ڕوونکردنەوەی ئەو بەشەی باسکردنەکەم مستم بەرز کردەوە وتم ئەمە فەرەنگستانە و ئەویشان هیندستانە، ئەوەش ئەو ڕێگایەیە کە لە فەرەنگستانەوە ئەچێ بۆ هیند. بەڵام هەندێک کەس ئەیان پرسی ئەی بۆ ناتوانن بە دیوی ئەو ڕێگەیەدا بڕۆن کە ئەچێ بۆ هیند. لێرەدا هەندێ ئەمەیان سەلماند و هەندێکی تریشیان ئەمەیان نەسەلماند، تا یەکێکی لە هەموویان ئازاتر بڕیاریدا ئەو ڕێگایە تاقی بکاتەوە.
بۆیە فەرماندارێک ئامادەی خۆی نوان کە پاپۆڕ و کەلوپەلی ڕێگای بۆ ساز بکە تا بتوانێ کارەکەی ئەنجام بدا. ئەویش کە ئەو ڕێگا تازەی گرتە بەر بەرەو هند کیشوەرە تازەکەی دۆزیەوە. ئیتر زۆر بەباشی لە مەک گەیشت. کاتێکیش کە جۆری ئەو کۆمارەی ئەمریکان بۆ ڕۆنەکردنەوە وتی ئەمەیان لە خێڵەکانی خۆشناوەتیە چێ کە هەر گوندێکیان سەرۆکی خۆی هەیە و هەمووشیان بۆ بەرژەوەندی تێکڕای خێڵەکە کۆ ئەبنەوە و ڕاوێژەکەن. کە پێم وت لای ئێمە کەس پڕکێشی ئەوە ناکەن لە بەرامبەر شاددا بنیشێ وتی چی تەنانەت پیاوی ئاینیش؟ پێم وتەوە بەڵێ ئەوانیش. ئیتر ڕووی کردە هەندێک لە دانیشتوان و بە زمانێکی پڕ لە ڕەزامەندیەوە پێیوتم چاوتان لێیە لە وڵاتی ئەمان مەلاکان دەستیان ناڕوە. ئیتر زۆر باسی باری کوردستانی کرد و وتی وڵاتەکەمان لە بارێکی زۆر ناهەمواردایە چونکە ئەگەر خزمەتی تورکەکانەکەی بەخش سووک سیر دەکەن و هەر کاتێ ئارەزوویان کرد لاتەبن. ئەگەر خزمەتی ئێرانیەکانی ژەکەیت هەمیشە بە داواکردنی پارە بێزارە دەکەن. بەڕاستی کوردێکی تەواو بوو بەڵام لە هەڵبژاردننی ئەو دوو هێزەدا وا دیار بوو ئێرانیەکانی پێ باشتر بێ. لە کاتی جێهێشتنیا بۆم دەرکەوت ڕووخۆش و دڵسۆزە چونکە پێیوتم وەک یەکێک لە خێڵەکەی خۆیمدا ئەنێ و هیوادارە هەمیشە دۆستایەتیمان لە نێواندا پتەو بێ. لە گەڕانەوەمدا سەیری شەڕەسەجێکی خۆشم کرد. سیرکردنی گەشتکە و شادی کوردەکانیش هەر خۆش بوو کە هاواریانە کرد و سەگەکانیان هانەدا خاچیانەدا بە زەویدا بە جۆرێک زیاد لە دەنگی سەگەکان ئەو ناوەیان پڕکرده بوو لە هاوار و ژاوەژاو. سەگێکیان هی هاوڕێی وەرزشکارم مەحموود مەسرەف بوو. ئەم سەگەی لە کۆیە پەیدا کرده بوو کە بیستبووی سەگێکی بەناوبانگ لە کۆی سنجاق هەبووە پیاوێکی خۆی بە تایبەتی ناردەبوو بۆ داواکردنی تا لێرە لەگەڵ سەگێکی تردا شەڕی پێ بکە کە ئێستا یەکێکە لە سەگە هەرە دڕەکانی ناوچەکە. زۆربەی خانەدانە کوردەکانیش هاتمون بۆ سەیری شەڕە سەگەکە. یەکێکیان پێیوتم تۆ یەکەمین ئینگلیزیت لێرە چاومان پێتەکەوێ لەبەرەوە تۆ ئەبی بە قسەی سەرزاری نەوەکانی دوای خۆشمان و زۆریشمان پێخۆشە لە ناو خۆماندا ئەتبینین. خەڵکەکە شتێکڕا ئەم هەستەیان دووبارە کردەوە. پلەی گەرمان لە سەعات 5 بەیانیدا 62 پلە بوو. لە سەعات 2:30 دوای نیوەڕۆدا 76 پلە بوو. شەماڵێکی خۆش لە خۆراواوە هەڵی کرده بوو. ڕۆژێکی خۆشیش بوو. چواردەی ئایاری ساڵی 1920 سەرلەبەیانی میر سەردانی کردم. نزیکەی سەعاتێک لام مایەوە. هەستم کرد پیاوێکە هەتا لە نزیکترەوە بیناسی هەموو ئەو شتانەی تایە کە ئەبنە مایەی دڵخۆشی هەر لە هەڵس و کەوتیەوە تا نەرمی و بنەوەشی و ڕووخۆشی. هەمیش وەک دوێنەی براکەی پرسیاری زۆری دەربارەی وڵاتانی ئەوروپا لێکردم. پرسیارەکانیشی یەکسەر بە پرسیارکردن سەبارەت بە چین دەستی پێکرد. وا دیار بوو لە ناو خۆیاندا زۆر بە گرنگیەوە دەربارەی چین مشت و مڕیان کرده بوو. باسی هەر شتێکیانە کرد زۆر بە کراوەیی و بە سنگێکی فراوان و لێزانینەوە لێیەدووە. پاشان باسەکەم گۆڕی بۆ کوتاندن دژی ئاوڵە کە زۆر مەبەستم بوو لە کوردستاندا بڵاوی بکەمەوە چونکە ئەم نەخۆشیە کوشندەیە گەلێک کەسی لە ناو بردبوو. بۆیە زۆری پێخۆش بوو لە ناو هاونیشتیمانیەکانیا بڵاوی بکەمەوە و منیش بەڵێنمدایە و دەست بەجێ بۆ بەغدام نووسی کە هەندێ داو دەرمانی ئەم نەخۆشیەم فریا بخەن. لە عەسردا هاوڕێی وەرزشکارم مەحموود مەسرەف وەک پیشەی هەمیشەیی سەردانی کردم و ئەمیش هەم دیسان سەبارەت بە چین پرسیاری دەست پێ کرد. وەک من بزانم کورد تاقەنەتەوەیەکە لە ڕۆژهەڵاتدا تا درەنگانێکی شەو ئەمێننەوە و ناخەون و بەیانیانیش درەنگ لە خەو هەڵەسن و ژمارەیەکی کەمی خانەدانەکانی سلەیمانی تا سەعات 2 یان 3 دوانیوە شەو ئەچنە ناوجێ و بەیانیانیش تا سەعات 9 ناچنە دەرەوە و سەردان و میوانداریشیان هەر لە شەودا ئەبێ. هەر تاریک دایێت لە ماڵ دێنە دەرەوە و سەردانی یەکتریەکەن و شەو بە قسەی خۆش و قەنە و سەبیل کێشان و مۆسیقاژەندن بەسەرەبەن. جاری واشەیە لە شەوێکدا فریای چەند سەردانێگەکەون. هێوارانی سەعاتێک پێش خۆراوابوون کۆڕێکی گەورەی لە شێوەی یانەدا لە بەردەمی ماڵەکەی مەحموود مەسرەفدا ئەبەستن کە شوێنێکی پان و خۆشە و پێی ئەوترێ مەیدان. لەوێ دەستە هاوڕێیان کۆئبنەوە و ئەکەونە باسی هەمەجۆر یان نیشاندانی ئەسپ و چەک و هەندێ جاریش هەر لێرە زۆرانبازی ئەکرێ یان شەڕەکە و شەڕەسەگەکەن.
پێم وایە کورد خەڵکێکی زۆر ڕووخۆش و تا ڕادەیەکی زۆریش کۆمەڵایەتین. بربەرەکانی کەس ناکەن و ئێرەیی بە کەس نابن و لێشم نەبیستون جۆن بدەن، یان چەندیش ڕقیان لە یەک بێت ناکۆچیان بەتین بێ، قسەی سووک و ناشیرین بە یەک ناڵێن. ئەمڕۆ کە میرم لابوو بە هەلم زانی ڕاستپاردەی هاوڕێیەکمی پێ بگەێنم کە نەمتوانی داواکەی ڕەت بکەمەوە. ئەویشەوە بوو لەو ڕۆژانەی دواییدا کوردەکان داری بازرگانێکی بەغدایان زەوت کردهبوو کە دەمێک بوو هەر لە کێوەکانی کوردستان داریە بڕی. میریش لەسەر تکای من فەرمانی کرد دارەکە بدەنەوە بە کابرا و ئەگەر بۆشی پەیدا نەکرێتەوە ئەبێ ئەوەندەی ئەوەی خۆی داری بۆ ببڕن و بیدەنەوە. بەم بۆنەیەوە لەنگەرێکم لای بازرگانێتی داربڕین گرت کە پێم وایە شایستەی ئەوە بێ شتێکی دەربارە بزانرێ. تەختەی سوورە چنار یان چنار کە درەختێکی جوان و بۆنخۆشی خۆرهەڵاتیانەیە لەو ناوچە شاخاویانە کە سنە لە کوردستانی تورکیا جیاکەنەوە، بە تایبەتی لە ناوچەکانی جوانڕۆ و دۆڵی هاوار کە دۆڵێکی چیاکانی هەڵەبجەیە ئەبڕێن و ئەقلیشێنرێن. دارستان لە خۆرهەڵاتدا سامانی گەلە، بەڵام سەرکردەکانی دەوروبەری ناوچەکە بۆ ئەوەی ئەو بازرگانانەی دار ناچار بکەن هەندێک شتیان بە ناوی دیاریەوە بۆ بێنن بە فڕوفێڵ گەلێک کۆسپ و تەگەرە ئەخەنن ڕێگایان. لە پێشدا دارەکان ئەبڕن و ڕووتیانەکەن و ساڵێک 2 ساڵ وازیان لێ ئەهێنن تاوشکە بنەوە. ئەوسا لە کاتی ئاو هەڵساندا لە نزیکترین جێگایەکدا ئەیان خەنە ئاوێکەوە کە تا لای دیالە سەراو بکەوێ. دیارە لەمبەر و ئەوبەری ئاوەکەشەوە چاودێریکارە وەستێ و ئاگاداریەکەن تا بەرەو جێگای مەبەست بچن. ئیتر کە ئەگەنە دیالە وازیان لێ دێنن تا لای ئەو پردەی نێوان بەغدا و تاقی کیسرا، لەوێ خەڵق بۆیان وەستاوە و ئەیان گرنەوە. بێگومانیش تا ئەگاتە شوێنی خۆی بەشێکی لە ناوەچن. داریش لە بەغدا گرانە و ئەبێ قازانجێکی زۆر بهێڵنەوە. لە کوردستان داری گوێز و توش ئەبڕێن، بەڵام ئەمان هەر لە باغدا ئەکڕێن و ئەبرێن. سپیداریش لە جزیرە و ئامێدیەوە ئەهێنرێن. بی یان سکۆدیش لە فرات و سەروی عانەوە ئەهێنرێن. ئێستا بۆ هۆیەوە کە خەڵق بە هەوانتە داری زۆری لە شاخەکانی لای سنە ئەبڕن، دار زۆر کەم بووە و بەرەبەرش کەمترە بێتەوە. وەک لە هەواڵ دەرەکەشمەوە زانیم، ئەو شوێنانش کە پێشتر داریان لێ ئەبڕێن نەک هەرداریان تیان نەماوە، بەڵکو لقی بچووکیشیان لێ نەماوە. کابرایەکی تریش لە کرماشانە خەریکی داڕشتنی قاڵبی نەخش و دراوە. ئەویش دەورێکی زۆری لە وێرانکردنی دارستان و چنار و سوورە چناردا هەیە. بەو خەیاڵی گوایە هەر خەڵوزی ئەم دارانە کارەکەی بە ئەنجام بگەێنن. دیارە ئەمە زیانێکی زۆر لە دارستانەدا، چونکە ئەم لق و پۆپ و دەوەنەیش ئەبڕێ. کرێکار و دەڵاڵی دار لە کاتی چوونە ناو دارستاندا ناوێرن پارە لەگەڵ خۆیاندا هەڵگرن و هەر لە هەڵەبجە کە نزیکترین شاری ناوچەکەیە پارەی کرێکارەکان دەدەن. ئەڵێن خەڵکی ئەم ناو شاخانە و بە تایبەتی خەڵکی جوانڕۆ لەو پەڕی دواکەوتویی و دڕندایەتیدان و بە ناویش سەربەوالی سنن. بەڵام لە ڕاستیدا لە هەموو کەس سربەسترن. لە ناو دارستان و جێگاکانی خۆیاندا ئەژین و شتێکی واشیان نییە تا خەڵکی وا لێبکە بچێ بۆ لایەن و کشت و کاڵیش ناکەن. ئەڵێن هەر بەڕوو خواردن و بەری داری کێویە خۆن. لە ناو ئەم خێڵە ڕەمەکێدا ژن دەسەڵاتێکی باڵای هەیە و زۆر ناکۆچی و شەڕ و بەیەکدا هەڵپژانیان ژن دوایی پێدێنێ. ئەگەر وا نەبێ بە خوێن ڕشتن نەبێ کۆتایی نایە، چونکە ئەندامانی ئەم خێڵە وەک هەموو خێڵێکی دڕندە هار و هاج و قیناوین و مرۆڤ لای ئەمان هیچ نرخێکی نییە. زۆر جاریش ڕقی بازرگانێکی بەغدایی بەوە هەڵەسێنن کە بەردەوام لێیە پرسن ژنەکەت ناوی چییە؟ چی لە بەرەکات و شتی تر؟ سرم سوورمان لەوەی ئەو هەواڵدەرە پێی وتم ئەو کوردانش کە سەردانی ئەم ناوچە شاخاویە دوورانەیان کردهبوو سەلماندویانە کە لە ناوچەی شارەزور هەندێک گوند هەن ئەفغانیان تایە. ئەم ئەفغانیانە لە ئەنجامی کوشتنی ئازادخاندا ڕوویان کردوتە ئەم ناوچانە و ئەڵێن تا ئێستاش لە ناو خۆیاندا بە زمانی خۆیان قسە ئەکەن و زۆر هەژارن و سەپانی ئەکەن. هەر لە کوردستاندا هەندێک خێزانی ئەفشاریش هەن کە خۆم ئاغایەک یان خانەدانێکی ئەم خێڵم بینی ناوی عیساخان بوو. پیاوێکی بە ساڵاچووی سەر و سیما جوان و بێوێنە بوو، باڵایەکی بەرز و ڕوویەکی خۆشی پێوە بوو. ئەگەرچی لە کوردستانیشدا گەورە ببوو، بەڵام بە قسەکردنیدا یەکسەر هەستەکرا کە کورد نییە،
چونکە کەس ناتوانێت بە تەواوی بە کوردیەکی پاک بدوێ مەگەر ئەو کوردانەی کە خۆیان لە کوردستاندا لەدایک بوون. ئەمە تا ڕادەیەکیش بۆ زمانی ئینگلیزی وایە و گرانیەکەشی لەوەدایە کە لە کاتی قسەکردندا چۆن ددان ئەنێیت بە پیتەکاندا و چۆن بڕگەی وشەکان تێکەڵ بە یەکتریەکەی. پازدەی ئایاری ساڵی 1820 دوێنێ شەو تەتەرێک لە بەغداوە بۆ لای میر هاتبوو، ڕێگاکەی بە 3 ڕۆژ بڕی بوو. بۆ ئەوەش هاتبوو میر لەوە ئاگدار بکە کە والی بەغدا زۆر بە جوانی پێشوازی دایکی میری کردووە و لەوەشە چێ ڕازی بوو بێ بە پێشنیارەکانی والی، چونکە هەر لە سەرەتای دیدەنیەکەدا ناوچەی قەرەحەسەنی داوەتێ و حەسەن بەگیشی داوەتەوە و بەڵێنی داوەتێ بیکە بە فەرمانداری هەولێر و ئاڵتون کۆپری بە مەرجێ باقرخان بربدەن کە نێردراوی شازادەی کرماشانە و ماوەیەکە لە سلێمانی هێڵراوەتەوە و کاتی خۆی بۆ ئەوە نێردرا بوو 30,000 تمەنی بدەنێ. محەممەداغا گەلێ چیرۆکی سیر و سەمەرەی بۆ جەڕامەوە بە تایبەتی ئەوەی پەیوەندی بەڕاکردنی پاری حەسەن بەگەوە هەبوو، هەمووشی بریتی بوو لە باسی تاوانکاری و سیاسەتی ناڕاستی تورکیا. داوای نیوەڕۆ باقرخان سەردانی کردم، پیاوێکی جێل و سادەیە، ڕیشێکی ئەوەندە سێری هەیە ناچێتە عەقڵەوە، خۆشی کوردنەژادە و لە هۆزی مافیە، کوردی قسەکردنەکەی لە هەموو زمانێکی تر باشترە زانێ. دەربارەی کەلاوەکانی هەرسین لێم پرسی، دڵنیای کردم کە لە ئاماراوێک زیاتر نەبووە و لە بەردێک هەڵکۆڵراوە و وێنە و نووسینیشی لەسەر نەبووە. ئاهەنگی عەسری ئەمڕۆ هەموو جلوبەرجی سلێمانی دەرخست کە نزیکەی 25 یان 30 لە پیاوماقوڵانی سلێمانی لەبەریان کردهبوو. هەر بۆ خۆشیش ژمارەیەکی زۆر کەویان هێنابوو بۆ مەیدانەکە بۆ شەڕەکە و کە لە جاری پێشوو زیاتر بوو، هەراو هۆریایشان لە جاری پێشوو زیاتر بۆ کرد. باشترینی ئەم کەوانە ئەبوایە لە ناو هێلانەکانیاندا بگیرێن، ئەوسا مەشق پێ بکرێن و ڕۆژی شەڕەکەوەکەش ئەبێ برسی بکرێن و هیچیان نەدرێتێ، بەڵام لە هاویندا ببرێ بۆ شاخ، ئەجینا ئەم خۆی لە چیسەدا. شانزەی ئایاری ساڵی 1820 سەردەبەیانی ئەمڕۆ سەردانی میرم کرد و جار دوای جاریش کە ئەیبینم هەستەکەم زیاترم خۆشەوێ. ئەم جارەیان پەیمانی دامێ ئەو پەڕی توانای خۆی بخاتە گەڕ بۆ ئەوەی کتێبی مێژووی کوردستان کە بە ناوی مێژووی کورد بەناوبانگە بۆم پەیدا بکە. منیش چیرۆکی زەینەفۆنە و 10,000 کەسەکەم بۆ جێڕایەوە کە یادگارێکی پڕ لە سەروەری نەتەوە نەمرەکەیەتی. ئاگام لێبوو خۆی و هەموو ئەو کوردانەی لەوێ بوون بە پەرۆشەوە گوێیان بۆ قسەکانم شل کردهبوو. جگە لەوەش هەستم کرد زۆر بە گرنگتر و سەرسوڕمانەوە گوێیان بۆ جێڕانەوەکەم شل کردهبوو. دیمەنەکەشیان ئەوەندە جوان بوو بە کەڵکی ئەوە ئەهات وێنەیەکیان بکێشرێ. میر زۆر بە سادەیی کە نیشانەی دڵسۆزی تیا بەدیەکرا وتی خۆزگە بمزانایە ئاخۆ بنەماڵەکەی ئێمە لەو سەردەمەدا چ دەورێکی هەبوو بێ. لە ناو ئامادەبووەکاندا کەیخوسرە و بەجی سەرۆکی خێڵی جافیش دانیشتە بوو کە خێڵێکی بەهێزی جەنگاوەرن و بەگ خۆیشی پیاوێکی قۆز و سەر و سیما جوان بوو. بە دڵنیاییەوە ئەڵێم من یەکەمین ئەوروپاییم کە تا ئێستا چاوی پێکەوت بێ. وا دیار بوو دیتنەکەمی پێسەیر بوو، بەڵام وا لێم ورد نەبووەوە هەست بکەم هیچی نەدیوە. هەفتەی ئایاری ساڵی 1820 ئەمڕۆ خۆم ئامادە کرد بچم بۆ لای باقرخان کە لە خانوەکەی دارۆغادایە و خانوەکەشی وەکو ئەو خانوە پیسە وایە کە منی تیادەم. باقرخان پێیوتم لە هۆزی مافی کوردە و لە خۆراسان نیشتەجێن.
بەڵام هەندێک خێزانیان لە کرماشان دائەنیشن. شێوە زمانەکەیشی لە شێوە زمانی سلێمانی جیاواز بوو، بەڵام شێوەیەکیشە زۆر بە جوانی تێیەگەی. باقرخان ئێجگار شارەزای خۆراسان و ئەفغانستان و هەندێ ناوچەی تورکستان بوو. گەلێ دەنگ و باسی سەیریشی دەربارەیان دامێ و ئاگاداریشی کردم کە لە نێشاپور کانی پیرۆزە هەیە. پیرۆزەش لە وردە دەماری نێوان دوو چینی بەردایە. هەروەها ئاگاداری کردم کە مەحموود ڕەحیم خانی سەرۆکی ئێستای خۆوارزم نەوەی عەبدولغازی خانی بەهادری مێژوونووسی بەناوبانگی تاتارە. ناونیشانی ڕاستەقینەی سوڵتانی بوخاریش سواتان نەبووە، بەڵکو و تۆرایە. خۆشەویستانم لە ماوەی ڕابردوودا ئاڵقەی نۆیەممان لە کتێبی گەشتەکەی ڕیچ بۆ کوردستان پێشکەشکردن تا ئاڵقەیەکی نوێ لەم گەشتە شیرینە سەرفراز بن.